بەشی 21 لە ڕۆمانی 6 ساڵ لەناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 197. بۆ خۆت هەڵدەخەڵەتێنیت؟ چاوەکانت پێم دەڵێت منت خۆش دەوێت و بۆ ئەوەی بۆت بسەلمێت کە منت خۆش دەوێت ئێستا تاقیت دەکەمەوە. بە خێرایی تفەنگەکەم ئامادە کرد و لوولەکەیم لەسەر دڵی خۆم دانا و وتم ئێستا من خۆم دەکوژم تا دەرکەوێت منت خۆش دەوێت یان نا. ماڵ ئاوا موناک وەک تیرێک کە لە کەوان دەردەچێت هاتە پێش، قیژاندی و تفەنگەکەی لەدەست گرتم و فڕێیدا. من نەمدەویست خۆم بکوژم، تەنیا دەمویست ڕسوای بکەم و غروری ژنانەی بخەمە ژێر پێ، بۆیە بە ئاسانی تفەنگەکەمدا بەدەستی. بەڵام وتم موناک ڕێگە بدە لێرەوە، لە ئێستاوە لە یەک جیابینەوە باشترە. موناک وتی درۆم کرد، من تۆم خۆش دەوێت، لای ئێمە بمێنەرەوە، بێتۆ ناتوانم بژیم. وتم بەمەرجێک لای تۆ دەمێنمەوە کە بەڵێن بدەیت، بەڵێن بیت لەمە بەدواتەنیا بۆ من ژن بیت نەک سەرۆک هۆز. بەڵێن دەدەم. لەم کاتەدا شەژنەدراوەکە گەڕانەوە و بەو پەڕی خۆشحاڵیەوە هەوڵیاندا کە هیچ شوێن پێیەک لە مرۆڤ و بە تایبەتی لە ژنان لە مایلا بەدەست نەهێناوە. هەناسەیەکم بە ئاسوودەیی هەڵکێشا و هاوڕێ لەگەڵ موناک و شەژنۆکەرەکەی سواری بەلەم بووین و بەرەو هۆز و قەراغی چەپی ڕووبار بەڕێکەوتین. هێشتا لە بەستێنی مایلا دوور نەکەوتبووینەوە کە دەنگی قەرەباڵغی بەگوێ گەیشت و چەند خولەک دواتر بەلەمێک لە دوور دەرکەوت. بەلەمەکە چونکە لەگەڵ ڕەوتی ئاودا دەڕۆیشت بەزوویی لە ئێمە نزیک بوویەوە و من چەند ژن و پیاوێکم تیا بینی کە هەمویان ترسا و دەهاتنە بەرچاو. بەلەمەکە لای بەلەمی ئێمە وەستا. موناک بە سەرسوورمان و ناڕەحەتی پرسی چی بوو؟ بۆ دەقیژێنن؟ چی ڕووی داوە؟ یەکێک لە ژنەکان کە ڕوخساری خوێناوی بوو دیار بوو لێدانی خواردووە و بریندار و بە ترس و لەرز دەنگێک پڕ لە ترسەوە وتی یوری و ژنەکەی هار بوون و کۆمەڵێک لە ژنان و پیاوانی هۆزیان وەک خۆیان هار کردووە. ئاژاوەیەکی وا لە ناو هۆزدا دروست بووە کە باوک ڕەحم بە کوڕەکەی خۆی ناکات و هەموو کەوتونەتە گیانی یەک. من بە دژواری ڕام کرد و بە یارمەتی ئەم کەسانە خۆم گەیاندە ئێوە کە ئاگادارتان بکەمەوە. موناک لە سەرسوورماندا دەمی داچەقاند بوو، نەی دەزانی چی بڵێت و چ بڕیارێک بگرێت. دەیزانی من یوریم خۆش دەوێت، بۆیە لە دەرکردنی حکمی ئەعدام ئەو گومانی بوو. دوای ئەوەی سەیری منی کردوتی دەزانی هەر کەس لە ناو هۆزی ئێمەدا هار بێت دەیکوژن؟ ئەمە یاسایەکە لە هەزاران ساڵ پێش ئێستا جێبەجێ دەکرێت. خێرا پێکەنیم وتم ئەو هار نەبووە. چۆن وا دەڵێیت؟ مەگەر نابیسی کە دەڵێن کۆمەڵێکی تریشی هار کردووە؟ لەگەڵ ئەمەشدا من دڵنیام یوری هار نەبووە، ئەو بدەنە دەست من ئەوانی تریش چارەسەر دەکەم. موناک لە جیاتی ئەوەی وەڵامی من بداتەوە لەو ژنەی پرسی ئێستا لەکوێیە؟ دەستگیرتان کردووە؟ ژن دەستەکانی لە یەک سو بە ترس و نیگەرانیەوە وتی کەس ناتوانێت دەستگیری بکات، هەر کەس لە ماڵەکەی نزیک بێتەوە. بە شێوەیەکی وا لەلایەن یوریەوە هێرشی دەکرێتە سەر و بریندار دەبێت کە توانایی هەر کارێکی لێ دەستێنجێتەوە. من لە ترسی ئەوەی نەکا تا گەشتنی من یوری بە گومانی ئەوەی هار بووە بکەنە نیشانەی تیرە ژەهراویەکانیان و بیکوژن، بە خێرایی وتم زووتر بەڕێکەوین، خێراکەن، من دەستگیری دەکەم. دوو بەلەمەکە بە دوای یەکدا بەڕێکەوتین، هەمووان لەبیردا بوون و نەیان دەزانی ڕاستی چییە. تەنیا من دەمزانی یوری و ئەوانی تر بە خواردنی شەرابی هەنجیر مەست بوون و مەستی دەکەن. بەڵام نەمدەوێرا لەم بارەوە لەگەڵ کەسدا قسە بکەم، چونکە گوناحی خواردنی کەمتر لە هاربوون نەبوو. بابەتەکە لای من و لای ئەوانیش گرنگ بوو، بەڵام لای من بە شێوەیەک خۆی نیشان دەدا، لەلایەکی تر بۆ ئەوان گرنگ بوو. ئێوە کە ئەم دێڕانە دەخێننەوە دەتوانن لەم بیرەدا لەگەڵ من هاوڕا بن کە یوری بۆ من گەوهرێکی گرانبایی بوو، لەگەڵ هیچ شتێکدا شیاوی بەراوردکردن نەبوو. هیچ کەس و هیچ شتێک لە دنیا نەیدەتوانی بە ئەندازەی یوری بۆ من ئازیز و گرانبایی بێت. ئەو پارێزەری گیانی من بوو. تا ئەو ڕۆژە چەندین جار منی لە مردن ڕزگار کردبوو. لە قەیرانترین و مەترسیدارترین خولەکەکان گیانی منی وەک گیانی خۆی پاراستە بوو. ئێستا کاتی ئەوە بوو من لە مەترسی بیپارێزم. ترس سەراپای گرتە بوو. وەک پێشتر ئاماژەم پێدا لەوە دەترسم نەکا پێش گەشتنی من یوری بە تیرە ژەهراویەکان بکوژن و کاتێک من بگەم جەستەی بێگیانی ببینم. پاراستنی گیانی یوری لە دوو لاوە بۆ من گرنگ بوو. یەک ئەوەی لە گەڕانەوەدا بە کەڵکم دەهات و ئەوی تر وەک پێزانینێک بەرامبەر بەو هەموو خزمەتەی بە منی کردبوو. لە مەترسی بیپارێزم. موناک و ئەوان هێشتا سەبارەت بە یوری و هاربوونەکەی قسەیان دەکرد. دوو سێ جار وتم ئەو هار نییە، نەخۆشیێکی بێئازاری هەیە و من دەتوانم چارەسەری بکەم. بەڵام ئەوان گرنگیان بە قسەکانی من نەدا و لەسەر باوەڕەکەی خۆیان سوور بوون. سەرنجام گەشتینە بەستێنی چەپی ڕووبار. لەگەڵ ئەوەی دابەزین بە یەکێک لەو ڕەشانەی لەگەڵ موناک هاتبوو ئێستاش لەگەڵیدا بوو. وتم خێرا خۆت بگەیەنە هۆز، هەموو ڕێگا بەڕاکردن بڕۆ کە زۆر خێراتر لە ئێمە بگەیت و هەوڵ بدە لە یوری ئاگادار بکەیت تا من بگەم گیانی بپارێزە. تێگەیشتیت؟ ڕەشەکە سەری خۆی تەکاندا بەڵام نەدەڕۆشت. سەیری موناکی کرد. دەتوت دەیەوێت باوەڕی لەم بارەوە بزانێت. موناک وتی بڕۆ، خێرا بڕۆ. ڕەشەکە لە کاتێکدا بەڕمە درێژەکەی خۆی لق و گەڵای دارەکانی لادەدا بەڕاکردن ڕۆیشت تا لە بەرچاون بوو. ئێمەش بەڕێکەوتین. من لە پێشەوە دەڕۆیشتم، موناک بە دوامەوە بوو، ئەوانی تریش بە دوای موناک لە یەک ڕیزداڕیان دەکرد. ماوەیەک لە ڕێگامان بڕی، من وەستام و سەیری دواوم کرد، بەڵام بەو پەڕی سەرسوڕمانەوە بینیم
جگە لە من و موناک کەسی تری لێ نییە، هەمویان ڕۆیشتون ڕەنگە دواکەوت بێتن. بە سەسڵمانەوە لە موناکم پرسی چیان لێ هات؟ موناک بزەیەکی گرت و وتی ئەوانم ناردە هۆز و دەستورمدا یوری ئارام بکەنەوە. کتوپڕ نیگەرانێکی تایبەت دڵ و ڕۆحی داگیر کردم و پرسییم بەڵام ئەگەریش گەشتنی ئەوان زیانیان بە یوری گەیاند بێت؟ وتی بێهۆ خۆت ناڕەحەت مەکە، دەنجی ئاو دەبیستیت لە چەند هەنگاوی ئێمە تافگەیەکی جوانە بڕۆین مەلە بکەین. موناک بە جوڵەیەکی خێرا خۆی فڕێدایە ناو ئاوەکە، منیش بە دوایدا. گەمەی ئێمە دەستی پێکرد و لەم مەلەکردنەدا بەتوانا بوو. زۆر زیاتر لە من دەیتوانی لەژێر ئاودا بمێنێتەوە و بۆیە من لەژێر ئاودا نەمدۆزیەوە. لە کاتێکدا هەستم کرد هەردوو قاچمی لەژێرەوە گرتووە و لەژێر ئاو ڕام دەکێشێت. کاتێک هەناسم سوار بوو زۆر پەلەقاژەم کرد، ڕەهای کردم و لە چەند مەتریدا لەژێر ئاو هاتە دەر. کاتژمێرێک یان ڕەنگە کەمێک زیاتر مەلەمان کرد. دواتر لەسەر دیاکانی قەراغکانیەکە ڕاکشاین و حەواینەوە. لە جیاتی خواردن میوەمان خوارد و کاتێک هەتاو ئاوا بوو بەرەو هۆز کە لەوێەوە زۆر دوور نەبوو بەڕێکەوتین. کاتێک نزیک هۆز بووینەوە لە دوورەوە ئاگر لە ناوەڕاستی گۆڕەپانی هۆز دەبینرا. دووبارە کەوتمە بیری یوری و جۆرێک نیگەرانی و ناڕەحەتی دڵ و ڕۆحی داگیر کردم. هەنگاوەکانی خۆم خێراتر کرد و کەمێک لە موناک دوور کەوتمەوە. بەڵام موناک بانگی کردم کە وەستام وتی بۆ وا بەڕێگادا دەڕۆیت؟ لە هۆزەکەی ئێوەدا باوە شەوانە ژنان بە تەنیا لە جەنگەڵدا بەجێ بێڵن؟ من کە زۆر نیگەران بووم وتم بۆ یوری ناڕەحەت بووم. موناک بازووی منی گرت و بە دەنگێکی کە یەک دنیا حەسوودی لێوە هەست پێ دەکراوتی وامزانی تۆ تەنیا ژنانت خۆش دەوێت، بەڵام ئێستا دەبینم بە هەمان ئەندازە سەرنج بە پیاوانیش دەدەیت. تۆ هەموو کەسێک زیاتر لە من خۆش دەوێت و من ناتوانم ئەم کارانەی تۆ تەقەبول بکەم. موناک وردە وردە قیافەی خۆی نیشان دەدا لە پشت ئەو هەموو ڕوخسارە جوانە و ئەو ئەندامە دڵبزوێنە ڕۆحێکی ڕەش و ڕقاوی و دڵێکی ڕەش شارا بووەوە. من ئەگەر سەرنجم بە سەگ و پشیلەش بدایە موناک حەسوودی دەکرد و هەر ئەو ڕۆژەی موناک لە حەز و خۆشەویستیم بۆ یوری ئاگادار بوویەوە دوژمنی دەستی پێکرد. قسەکەیم پچڕاند و وتم وانییە تۆم زیاتر لە هەر کەسێکی تر خۆش دەوێت، بەڵام یوری هاوڕێی منە، لەگەڵ ئەوەشدا ئەو پیاوە تۆ نابێت حەسوودی بکەیت. من ئەوم بۆیە خۆش دەوێت چونکە زۆر خزمەتی کردووم. موناک کە دەدوت قسەکانی منی نەبیست و وتی بەهەرحاڵ دەستورم داوە بەپێی یاسای هۆز لەگەڵیدا بجوڵێنەوە. وەستام نەمزانی چیم بەسەر هات، دەستم بەلەرزین کرد، دڵم نزیک بوو لە لێدان بکەوێت، سرم گەرم بوو قیژاندم وتم چی دوێت؟ بەپێی یاسای هۆز چیان لەگەڵدا کرد؟ کەواتە تۆ منت هەڵخەڵەداند و لای کانیەکە ڕاتگرتم، وەک شێت وا بووم. تا ئەو ڕۆژە بە هەموو کارەکانی موناک ڕازی بووم، بەڵام ئەمەیان شیاوی لێخۆشبوون نەبوو. دەستم بۆ تفەنگەکە برد و میلم هێنایەوە و بڕیارم گرت. جارێکی تر لێم پرسی چی دوێت؟ چیان لەگەڵدا کرد؟ ئایا ئەویان کوشت؟ هێشتا ڕستەیە کە دەستم پێکرده بوو تاو نەبوو کە دەنگی نەڕەی چەند شێرێکی برسی بیسترا. دەنگی شێرەکان لە نزیک ئێمە لەسەر تاشەبەردێکی گەورە کە لە لای ڕاستی ئێمە و لە لای باشووری ڕۆژهەڵاتی هۆز بوو دەبیسترا. بەرزایی ئەو تاشەبەردە 100 مەتر هەڵبەتە ئەوەندە زۆر نەبوو، بەڵام چونکە دارە وەحشیەکان دایان پۆشی بوو کەلێن و بەرز و نزمی بوو، ئاژەڵەکان بە جوانی خۆیان تیادا دەشاردەوە بۆ پیاوانی هۆز کە منیان دادەناو ئەو شەوەش بە دڵنیاییەوە ئێمە ئەوانمان نەدەبینی. کاتێک دەنگی شێرەکان لە جەنگەڵدا بڵاو بوویەوە ڕاچڵەکیم و قسەکەی خۆم پچڕاند، بەڵام موناک وتی مەترسە، ئەم ئاژەڵانە کاریان بە ئێمە نییە، ئەوان ئەم شەو خواردنی خۆیان خواردووە و ئێستا گەمە دەکەن، بە بیستنی ئەم قسانە دەدوێت هەموو دنیایان کێشاوە بەسرمدا. مەبەستی موناک ئەوە بوو یوری خسۆتە بەردەم شێرە برسیەکان و شێرەکان ئەویان خواردووە. لە تووڕەییدا دەلەرزیم، تەنانەت نەمدەزانی بە جوانی تفەنگەکەم لە دەستمدا بگرم و ئەگەر قۆناغەکەیم لەسەر زەوی دانایە لە دەستم دەکەوت. ئارەقێکی سارد جەستەمی خوسان، قڕگم گیرا و فرمێسک لە چاوەکانمدا کۆبوویەوە. ناتوانم جوان باسی بکەم چ حاڵێکم هەبوو، چه هەستێک لە مندا دروست بوو. موناک کە تا ئەو سات لەبەر چاوم فریشتەیەکی جوان بوو کە خۆی دەنواند ببووە دێوێکی خوێنخۆر و مەترسیدار و دەمویست بە خراپترین شێوە بیکوژم. بەداخەوە نەمتوانی بە یەک گولە بیکوژم. بیرم دەکردەوە داما و یوری چه ئازارێکی کێشا و چەند ترساوە تا سەرنجام لەژێر چنگی لەناو ددانی شێرە برسیەکان تیکە تیکە بووە و موناک هۆکاری ئەم بەدبەختیەیە، کەواتە ئەویش دەبێت بە هەمان ئازار و زەبر بکوژرێت. ئەم بیرانە بە مێشکمدا تێدەپەڕی، لە هەمان کاتا دەلەرزیم و لە ئارەقدا خوسا بووم. لەم کاتەدا نازانم چی بوو، بیرم کەوتەوە کە ئەو منی خۆش دەوێت. بە لە بەرچاوگرتنی ئەوەی مەرگی یوری لە مندا جۆرە شتێکی کاتی کردبوو، بە خۆمم وت ئێستا کە ئەو منی خۆش دەوێت بە مردنی خۆم ئەشکەنجەی دەدەم. منیش خۆم دەکەمە خۆراکی شێرەکان کە ئەو ئازار بکێشێت و ڕەنج ببات و لە ئەنجامدا تۆڵم لێ چەند بێتەوە و ئەمەم وت و بێ ئیرادە بەرەو تاشەبەردەکە ڕام کرد. موناک لەژێر چاوەوە چاودێری منی دەکرد، قیژاندی و چەند سەد مەترێک بەدەم قیژەوە بە دوام دەهات و وتی بۆکوێ دەڕۆیت؟ چی دەکەیت؟ شێرەکان تیکە دیکە دەکەن، مەڕۆ. بەڵام بێگوێدان ڕام دەکرد و سەرنجام خۆم بە تاشەبەردێکی گەورە گەیاند و ڕۆیشتمە سەری و
کاتێک دڵنیا بووم نەموناک و نەکەسی تر دەستی بە من ڕناگات ڕوم تێکرد و وتم ئێستا کە تۆ ئازیزترین هاوڕێت لێ سندمەوە منیش خۆم دەکەمە خۆراکی شێرەکان کە تا زیندویت ئازار ببیت. موناک کە لەگەڵ تارێکی شەو لەژێر پێی خۆمدا دەمبینی و دەنگیم دەبیست بە گریان و پاڕانەوە و لاڵانەوە دەیوت مەڕۆ ڕەحمێک بکە بەو مناڵی لە تۆ لە سکمدایە ڕەحم بکە لای ژنانی هۆز شەرمەزار دەبم بە نەشیاوم دەزانن مەڕۆ بە من ڕەحم بکە. کاتێک لە تاریکی شەودا لە بەردەکان دەڕۆشتمە سەر دەنگیم دەبیست دەدوت موناک بە دوای مندا ڕادەکات هەرچەندە لە تاشە بەردەکان سەر دەکەوتم دەنگیم دەبیست بۆیە ئەم بیرەم لا دروست بوو کە ئەو بە دوامدا دێت بە ناچاری لە پشت تاشە بەردێک لە کوێستاندا خۆم شاردەوە بەم گومانەی ئەگەر ئەو بە دوای مندا بێت بەڕێ بکات بەڵام دوای چەند خولەک کە بە ئارامی و لە هەمان کاتدا زۆر بەهێواشی تێپەڕی هیچ دەنگێک لەو نەبیسترا لەم چەند خولەکەشدا من حەوامەوە. ڕۆشتنە سەر لە تاشە بەردەکان بێ ئەندازە هیلاکی کردبووم هەناسکم لێ دەدا و ئارەق لەسەر ڕوخسارم دەباری بەڵام ئەو چەند خولەکەی لە پشت تاشە بەردێک چاوەڕێی موناکم دەکرد هیلاکیم ڕەواندەوە و بۆ درێژەدان بە ڕێگاکەم ئامادە بووم و لەبەر ئەوەی ئیتر دەنگی موناکم نەدەبیست بە ئاسوودەیی لە حەشارگەکەی خۆم هاتمە دەر و ڕێگەی کوێستانم گرتەبەر. لە ڕاستیدا مەبەستی خۆکوشتنم نەبوو ئەو بوێریەشم نەبوو کە خۆم بخەمە بەردەم شێرە برسیەکان بەڵکو ڕاکردنم بۆ کوێستان لەبەر ئەوە بوو یەکەم لە موناک کە هاوڕێی ئازیزەکەی کوشتبوو تۆڵە بستێنمەوە و دڵی بسووتێنم و دواتر خۆم لە مەترسیەکی گەورە ڕزگار بکەم. ئەو ژنێکی حەسوود بوو بە بچووکترین ڕوودا و دەبزوێنرا و ئەگەری هەبوو بەهۆی سەرڕێژبوونی حەسوودی منیش بکوژێت و ژنێکی بێتاوانی تر لەناو بەرێت بۆیە لە ناکاو بڕیاری خۆم گرت و ڕام کرد. نزیکەی نیو کات ژمێ لەناو تاشە بەردەکان ڕێم پێوە هەوا ڕووناک بوو ئەستێرەکان ئەدرەوشانەوە و ئاسمان درەوشانەوە و شکۆیەکی تایبەتی بوو مانگ تازە هاتبووە سەر و من لە ڕووناکی کەمڕەنگی ئەو ڕێگەی خۆم دەدۆزیەوە و دەڕۆشتمە پێش. نیو کاتژمێر دواتر گەیشتمە شوێنێکی بەرز کە هەم جەنگەڵم لێوە دیار بوو هەم هۆز لە دوورەوە ماڵەکان دیمەنێکی تایبەتیان هەبوو لە بەرامبەر هەر ماڵێکدا ئاگرێک داگیرسا بوو ڕووناکی ئەم ئاگرانە دەستیان خست بۆ دەستی یەک و دەوروبەریان ڕووناک کردبوویەوە بە شێوەیەک من لە سەروی بەردەکان هەموو شوێنێکی هۆز بە تایبەتی گۆڕەپانی ناو ماڵەکان کە جەژن و ئیعدام و ڕێوڕەسمەکانی تیا ئەنجام دەدرا بە جوانی دەمبینی. هەموو شوێنێک ئارام بوو تەنیا هەندێک کات دەنگی نەڕەی شێرەکان لە دوورەوە دەبیسترا و ئەم دەنگە نیشانی دەدا ئەو ئاژەڵە وەحشیانە هێشتا لە ناو تاشە بەردەکان و لە سنووری هۆز دوور نەکەوتونەوە. من چونکە لە شوێنێکی بەرز وەستا بووم دڵنیا بووم کە شێرەکان لە خوار من لەناو بەردەکانن و بە خۆشحاڵیەوە من لەسەرەوە ناکەومە بەر پەلاماریان. دروست لەم کاتەدا کە سەرقاڵی سیرکردنی دەوروبەری خۆم بووم و بارودۆخی خۆم لە بەرچاو دەگرت لە ناکاو دەنگەدەنگێک بەگوێم گەیشت بێ ئیرادە و دووبارە سرم بەرەو هۆز کە دەنگەکە لەوێ بەگوێم گەشت سوڕا و بینیم لە گۆڕەپانی هۆز خەرباڵغیەک دروست بووە. لە ڕووناکی ئاگرەکاندا بینیم کۆمەڵێک بەم لەولادا ڕادەکەن دەنگی ژنێک دەبیسترا کە هاواری دەکرد دەپاڕایەوە کۆمەڵێک ڕایان دەکێشا و بەرەو دەرەوەی هۆز و بەرەو تاشە بەردەکانیان دەهێنا. لە دوورەوە بەهۆی تاریکی جوان نەمدەتوانی بزانم کێ و تەنیا ئەوەندە تێگەیشتم کە مەحکوم کراوە و ڕەنگە بۆ هەڵدڕین لەژێر چنگ و ددانە تیژەکانی شێرەکان بۆ ئەوێ دەبرێت. بەسەر سوڕمانەوە لەسەر تاشە بەردەکە دانیشتم و سەیرم کرد و لە هەمان کاتدا تفەنگەکەی خۆم ئامادە کرد کە ئەگەر گومانەکەم ببێتە ڕاستی بە گولەیەک ئەو ژنە داماوە بکوژم کە ئازار نەچێژێت و زوو بمرێت و ئاسوودە بێت. هیچ جۆرە مەرجێک لەوە قورستر نییە مرۆڤ بە زیندویی بخەنە بەردەم شێرە برسیەکان بە هەمان ئەندازە کە خەڵکەکە لە داوێنی کێوەکە نزیک دەبوونەوە دەنگی شێرەکان و نەڕەترس ئەنگێزەکانی ئەوان زیادی دەکرد. ژمارەی شێرەکانی زۆر بوو هەم برسی و هەم مەست و هەم دەڕەندە بەخۆم وایە ئەم ئاژەڵانە ئەم شەو هاوڕێکەی من و هاوسەرەکەیان تیکە تیکە کردووە. ئێستا کە گۆشت و خوێن و پێستی یوری لەسکی ئەوەندایە بەداخەوە چه هاوڕێیەکی ئازیز بوو. دوای ئەوەی من بە تەنیایی چۆن دەتوانم ژیان بکەم چۆن لەم جەنگەڵە گیان بە دەربەرم ڕێگەی گەڕانەوە نازانم. لەم کاتەدا ئەوان گەیشتنە بەردەم تاشە بەرد ینی شوێنێک کە مەحکومەکەیان دادەنا و خۆیان دەگەڕانەوە. ئەوێ ڕێگەیەکی باریک بوو لە نێوان دوو تاشە بەردی بەرز پانیەکەی ئەو ڕێگایە نزیکەی 10 مەتر کەمێک زیاتر یان کەمتر بەڵام درێژیەکەی زیاتر و لە 1 کیلۆمەتریدا بەرز و لقی لێ دەبوویەوە بە ڕێگاکانی تر کە بەسەروی تاشە بەردەکەدا کۆتایی پێدەهات پەیوەست دەبوو. تاوانبارانیان لە دەرگای ئەو ڕێگایەدا دەنا و بەرەڵیان دەکرد و ڕێگای گەڕانەوەیان دەبەست چونکە ڕێگایەک بۆ هەڵاتنی نەبوو. لە دوو لای دیوارە بەرزی تاشە بەردەکان بوو. مەحکوم بە ناچاری دەڕۆیشتە پێش و سەرنجام دەبووە پاروی شێرە برسیەکان کە هەمیشە لەوێ لە کەمی دابوون و دەکوژرا. من لەسەرەوە بە جوانی ئەوانم دەبینی و کاتێک گەیشتنە ژێرپەی من و دەروازەی ڕێگاکە دەنگی قیژە و ناڵەی ئەو ژنە ئاشکراتر بەگوێ دەگەشت و لە ناکاو خاوەنی دەنگەکە یانی ژنە تاوانبارەکەم ناسی. ئەو لئۆنا دەستگیرانەکەی من بوو. ئاخ دەیانەوێت لئۆنا بکوژن. شۆڕشێکی سەیر لە ناخمدا دروست بوو.
سرم گەرم، چاوەکانم پڕخوێن و جەستەم دەرزێکی سیر دایگرت. لە ڕق و تووڕەیی ددانەکانم لە یەک گیر کرد و تفەنگەکەم لە دەستمدا فشاردا. بۆ چەند ساتێک بە تەواوی کۆنتڕۆڵی خۆم لە دەستدا و نەمدەزانی دەبێت چی بکەم، بەڵام سەرنجام بڕیاری خۆم گرت و لە تاشە بەردەکە سەر و خوار شۆڕ بوومەوە. هێشتا لە نێوان من و ئەوان مەودایەکی زۆر بوو کە پیاوە ڕەشپێستەکانی هۆز لە شوێنی مەبەستدادایان ناو خۆیان بە خێرایی گەڕانەوە، چونکە شێرەکان بە خێرایی نزیک دەبوونەوە، چونکە دوور نەبوو شێرەکان بە کۆمەڵ هێرش بکەنە سەر پیاوەکانی هۆز و ژمارەیەکیان لێ تیکە بکەن و لەناو بەرن. بۆیە لە ترسی گیانی خۆیان لەگەڵ گەشتنە دەروازەی ڕێگاکە لە ئۆنایان بەدەستی بەسترا و بەرەڵا کرد و خۆیان گەڕانەوە. ئەمە بووە هۆی ئەوەی من لە دەرفەت کەڵک وەربگرم و زووتر خۆم بگەێنمە خوارەوە و بە ئاسوودەیی کاری خۆم ئەنجام بدەم. هێشتا نەمدەزانی هۆکاری تاوانبارکرانی لە ئۆنا چییە، چ گوناحێکی کردووە کە موناگ ئەم بڕیاری لەبارەوە داوە، بەڵام هەستم دەکرد لە ئۆنا گوناحێکی جگە لە خۆشەویستی بۆ من نییە و ڕەنگە موناگ لەمانەوەی ئەو لە مایلا لای من ئاگادار بوو بێتەوە و بەمەرگ مەحکومی کردبێ، بۆیە بە ئەرکی سەرشانی خۆم دەزانی یارمەتی بدەم. بەم بیرانە بە خێرایی لە تاشەبەردەکان هاتمە خوار. هەر سات ئەگەری ئەوە بوو بەردێک لەژێر قاچمدا بخلیسێن و بە مێشکەوە بەرەو خوار شۆڕ ببمەوە و ئێسقانەکانم لە بەرکەوتن بە بەردەکان ورد و خاش بن و دەست بە جێگیان ئەسپەردەکەم. بەڵام کە لە جۆرێک تووڕەیی و ڕقشێت ببووم بە هیچ شتێک جگە لە ڕزگارکردنی لە ئۆنا گوێم نەدەدا و بە بێترس دەڕۆشتمە خوار. لەوێەوە بە خێراییکی زیاتر دەستم بەکار کرد و سەرنجام کاتێک لە ئۆنا هاوارێکی دڵتەزێنی کێشا و بێدەنگ بوو، من گەشتە بوومە شوێنێک کە تا خوارەوەی نزیکی زیاتر لە 30 مەتر نەما بوو. لەو شوێنەدا کەمێک بەردی چکۆڵە و گەورەم بۆ خوارەوە تر کردەوە. بەردەکان لە کاتێکدا لەسەر یەک دەتلان و دەڕۆشتمە خوار، کۆمەڵێک بەردی بچووک و گەورەی تریشیان لەگەڵ خۆیاندا دەبرد. خۆشم لەگەڵ بەردەکان ڕۆشتمە خوار تا گەیشتمە بەرزایی 3 مەتری بە قەڵەمبازێک خۆم خستە ناو دەروازەی ڕێگاکە. لە شوێنێکدا دابەزیم لەگەڵ شێرەکان زیاتر لە 2-3 مەترمان بین نەبوو. بە خۆشحاڵیەوە ژمارەی ئەو ئاژەڵانە زۆر نەبوو، هەرچەندە تاریک بوو. تەنیا 4 شێرم بینی کە دایان نەڕاند. 2 شێر بە پەنجەکانی خۆیان زەویان هەڵدەکەنی و کلکیان تەکان دەدا. چەند پەردێکم لەسەر زەوی هەڵگرت و بەدەستمەوە گرت. ئەم کارم بۆ هۆی بزواندن و شێتکردنی شێرەکان و یەک لەوان کلکی خۆی خستە نێوان 2 قاچی و من تێگەیشتم دەیەوێت پەلامارم بدات. بۆی یەکێک لە بەردەکانم بۆ هاویشت و جێگاکەی خۆمم گۆڕی و چەند مەترێک ڕۆیشتمە دواوە و شتێک کە بۆم گرنگ بوو ئەوە بوو لە ئۆنا بدۆزمەوە. هیچ دەنگێکی لێ نەبیسترا. لە ئۆنا لەکوێیە؟ بڵێ شێرەکان هەڵیان دڕیبێت. کاتێک شوێنەکەم گۆڕی و هاتمە دواوە، شێرەکان کەمێک هاتنە پێش، بەڵام لە هەمان کات نازانم بۆ پەلاماریان نەدام. ڕەنگە هێشتا تووڕە نەبوو بن و یان لەوانەیە لەبەر خواردنی یوری و هاوسەرەکەی تێر بوو بن و بێئیشتیان. بەهەرحاڵ لەم دەرفەتە کەڵکم وەرگرت و لە دەوروبەری خۆم ڕوانی و لە 3-4 هەنگاویدا لە ئۆنام بینی بەدەستی بەسترا و لەسەر زەوی کەوتووە کە ئەوم لەو حاڵەدا بینی گومانم برد ڕەنگە شێرەکان هەڵیان دڕی بێت و دوای هاتنە خوارەوەی بەردەکان لێی دوور کەوت بێتنەوە. بە خێرایی خۆم پێگەیاند. بینیم لە ترسا بێهۆش بووە. بە خۆشحاڵیەوە خەنجەرم کێشا و بەندی دەستیم کردەوە. دواتر هەڵم گرت و لەسەر تاشە بەردێک کە بەرزاییەکەی 9 مەتر بوو دامنا. شێرەکان زۆر نزیک بووبوونەوە. یەکێک لەوان کە شێرێکی نێر یاڵدار و قەوی جەستە بوو ڕۆشتە سەر بەرزاییەک و دەیویست لەوێەوە پەلامارم بدات. دەرفەتم پێنەدا و بە یەک گولە لەسەر بەردەکە خستمە خوار. تا ئەو سات خۆم لە تەقاندنی تیر خۆم دەپاراست. نەمدەویست دەنگی گولە بەرز بێتەوە و موناک تێبگات کە من لە خۆم یان لە ئۆنا بەرگری دەکەم. بەڵام چارەیەکم بێجگە لە بەرگری نەبوو. سەرنجام بەهۆی پێویستی کارێکی مەترسیداری گەورەم کرد. ئێستا کە تەقە کرابوو تەنیا یەک هیوام بوو، ئەویش ئەوە بوو بایەک لەلایەکەوە هەڵبکات دەنگی تەقی گولە بە گوێ هۆز و سەرنجام بە گوێی موناک نەگات و لەم کاتەشدا نەمدەتوانی هیوام بەم خاڵە هەبێت، چونکە یەکەم نەمدەزانی با لە کام لاوە هەڵی کردووە و دووەمیش دڵنیا نەبووم بە هەڵکردنی با لە لای تر دەنگی گولە بە گوێی هۆز ناگات. شێرێک کە بە گولە پێکرا بوو لە شوێنەکەی هەڵکەندرا و وەک کێوێک کە لە بەرزاییەکەوە داڕمابێت لە بەردەم شێرەکانی تردا کەوتە سەر زەوی. ئەم کەوتنە شێرەکانی تری ڕام کرد و کەمێک ڕۆشتنە دواوە، بەڵام گەڕانەوە و ئەم جارەیەکی تریان پەلاماری منیدا. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 21. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی 22 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 209. شێرێک کە بە گولە پێکرا بوو لە شوێنەکەی هەڵکەندرا و وەک کێوێک کە لە بەرزاییەوە داڕمێت لە بەردەم شێرەکانی تردا کەوتە سەرزەوی. ئەم کەوتنە شێرەکانی تری ڕام کرد و کەمێک ڕۆشتنە دواوە، بەڵام گەڕانەوە و
ئەم جارە یەکێکی تریان پەلاماری منیدا. بە شێوەیەک پەلاماریدام کە گێژ ببووم و نەمتوانی خۆم کۆنتڕۆڵ کەم و لە هەوادا نیشانەم گرت. شوێنێک کە شێرەکە وەستا بوو تا شوێنەکەی من 8 مەتر دووری بوو. لەگەڵ ئەمەشدا شێرەکە بە جوڵەیەک ئەم دووریەی بڕی و خۆی بە من گەیاند. خۆشبەختانە خۆم کێشایە دواوە و لە زیانی ئەو ئاژەڵە لە ئەماندام و بەبێ درەنگ هەر ئەوەندەی گەشتە زەوی نیشانەم گرت و مێشکیم پژاند. شێرەکانی تر بە شێوەیەکی کاتی ڕۆشتنە دواوە و من لەگەڵەوەی هیلاک ببووم لە ئونام خستە سەر شان و لەو ڕێگاوی کە هاتەبووم ڕۆشتمە سەر. شێرەکان بە دواماندا دەهاتن، بەڵام چونکە ئێمە لە سەرەوە بووین کۆنتڕۆڵی بارودۆخ لە دەستی مندا بوو. هەر 50 مەتریان 100 مەتر لە ئونام لەسەر زەویدا دەنا و بە هاویشتنی بەرد شێرەکانم دوور دەکردەوە و دووبارە بە هەڵگەڕان لەسەر کێوەکە درێژەم دەدا. عەرەق لە ڕوخسارم دەباری. کراسەکەم بەجەستەمەوە لکا بوو. لەگەڵەوەشدا 1 ساتیش نەدەوەستام، چونکە دەمزانی وەستان بە نرخی گیانی هەردووکمان تەواو دەبێت و شێرەکان تیکە تیکەمان دەکەن. کارێکی تریشم دەکرد. ئەم کارە هەم بۆ ڕزگارکردنمان لە مردن بە کەڵک بوو، هەم بۆ هۆی زیاتر ماندووبوونی خۆم. لە هەمان کادا کە لە ئونام لە سەرشاندانا بوو لە کێوەکە دەڕۆشتمە سەر بە قاچی. هەرچیم دەست کەوتایە لە دواوە بۆ خوارەوە متل دەکردەوە و بەرد و خۆڵ هەرچی بوایە هەندێک کات بەردەچکۆلەکان چونکە بە خێرایی دەڕۆشتنە خوار دەبوونە هۆی هەڵکەندران و تلێربوونەوەی بەردە گەورەکان و کاتێک بە شێرەکان دەگەیشت ترسی تیا دروست دەکردن و ئەو ئاژەڵە وەحشی و دڕندانەی لە جوڵە دەخست. بە هەر دژواریەک بوو خۆم گەیاندە شوێنی یەکەمی خۆم و لەوێ لە ئونام لەسەر تاشە بەردێک کەپان بوو دانا و خۆم لە پشت بەردێکی تر کەمینم گرت و شێرەکانم بە نیشانە گرت. بەڵام بە خۆشحاڵیەوە ئەو ئاژەڵانەی تر نەهاتبوونە سەر و لە نیوەی ڕێگادا گەڕابوونەوە. کاتێک دڵنیا بووم لەلایەن شێرەکانەوە ترسمان لەسەر نییە، دەستم بەسەر شان و مل و بازی لە ئۆنادا هێنا و دوای دژواریەکی زۆر و تەرخانکردنی چارەکە کاتژمێرێک هێنامە هۆش خۆی. لەگەڵەوەی چاوەکانی کردەوە بە ترسەوە لە شوێنەکەی بەرز بوویەوە وتی: شێرەکان چیان لێ هات؟ من زیندوم؟ دەستم خستە ناو دەستی وتم: بەڵێ ئازیزم، تۆ زیندویت. شێرەکان ڕایان کرد و من دوانیانم کوشت. لە ئونا دەنگی منی ناسیەوە و وەگەوەی تاو ساتە هەستی بە من نەکردبێت زەق زەق سەیری کردم و دواتر دەستی لە ملم ئاڵاند و دەستی بە گریان کرد. دەستیم لە ملم جیا کردەوە وتم: شوێنی گریان و نیگەرانی نییە، دەبێت کارێک بکەین بە کەڵک بێت. ئەو لە کاتێکدا بەدەم خوێنی ناوچاوی منی پاک دەکردەوە وتی: لە خۆشییا دەگریم، نە لە خۆشی ئەوەی زیندوو ماوم، بەڵکو لەبەرەوەی تۆ منت ڕزگار کردووە و بە ئازیز ناوم دەبیت. ئایا ڕاستە کە تۆ منت خۆش دەوێت و بەڕاستی پێم دەڵێیت ئازیز؟ بەگشتی من عەشقم نەدەناسی، بەڵام بۆ ئەوەی لە ئونا بە ژیانی داهاتووی هیوادار بێت وتم: بەڵێ ئازیزم، بەڕاستی تۆم خۆش دەوێت. ئاخر من لە موناگ لاواستر بووم. ئایا بەم عەیبەشەوە منت خۆش دەوێت؟ پێم وت: بەڵێ تۆم خۆش دەوێت و لە هۆزەکەی ئێمەدا ژن تا لاواستر بێ عەشقەکانی زیاترە. دەتوت دنیایان پێداوە، ئەوەندە شادمان بوو کە وەسف ناکرێت. لێم پرسی: موناگ بۆ تۆی بە مەرگ مەحکوم کرد؟ ڕووداوەکەی بە تەواوی بۆ باس کردمەوەتی: وابزانم یەکێک لە ژنەکان کە لای ماڵی منەوە ماڵی هەیە موناکی لە دیارنەمانی شەوانەی من ئاگادار کردبوویەوە. چونکە لەگەڵەوەی هاتە ناو هۆز منی بانگ کرد و وتی: مێردەکەم خستۆتە بەردەم شێرە برسیەکان و شێرەکان ئەویان هەڵدڕی و خواردیان. قیژاندم و بێ ئیرادە شەقە زلەیەکی بەهێزم لە پەناگەیدا. لە گومانی ئەوەی شێرەکان تۆیان هەڵدڕیەوە شێت بووم و ئەم کارە مەترسیدارم کرد و ئەو کە فێڵی بۆ ڕسوابردنی من بەکار بردبوو تێگەیشت کە لە نێوان من و تۆدا پەیوەندی هەیە و دەست بەجێ دەستوریدا بمخەنە بەردەم شێرەکان. لەم کاتەدا کە من و لە ئونا سرقاڵی قسەکردن بووین، لە ئونا لە شوێنەکەی هەستا وتی: یەکێک لە پشتە سەرەوە لێت نزیک دەبێتەوە. بە خێرایی ئاوڕمدایەوە، بەڵام لە تاریکیدا هیچم نەبینی. لە ئونا دەستی منی گرت و بردمیە پشت تاشە بەردێک.
لەوێ ڕازانیم تاقمێک لە پیاوانی هۆس کە هەستیان بە ڕووداوەکان کردووە بۆ گرتنی ئێمە لە کێوەکە هاتوونەتە سەر و ئەوانی تریش لە هاتنە سەرەوەدەن. ئەگەری هەڵاتن نەبوو، چونکە لە ڕاکردن ئەوان چالاکتر بوون، بۆیە بڕیارمدا ڕوبەڕوویان ببمەوە. یەکەم کەس کە لە من نزیک بوویەوە بە قۆناغی تفەنگ لە کێوەکە خستمە خوار و دەستم بە شەڕ لەگەڵ ئەوانی تریش کرد. لە ئونا بەردی کۆ دەکردەوە و لە کێوەکە دەیخستنە خوار و بەم شێوە لە هاتنە سەرەوەی ئەوانی تر ڕێگری دەکرد. هەر بەردێک کە لە ئونا دەیخستە خوار یەکدوانی لەو کەسانەی بە دەستوری موناک دەهاتنە سەر لەگەڵ خۆیدا دەبردە خوار و ڕەنگە دەیکوشت و لە ناوی دەبرد. ئێستا بیر دەکەمەوە گەرە و شەوە لە ئونا نەبوایە پیاوانی هۆز دەهاتنە سەر و بە ئاسانی دەستگیریان دەکردم. ئەو بوو کە بە هاویشتنی بەرد لە هاتنە سەری ئەوان ڕێگری دەکرد و دەرفەتی بە من دەدا تا شەڕیان لەگەڵدا بکەم. کاتێک لە ئونا بە هاویشتنی بەردەکان سەرقاڵ بوو تەنیا دوو کەس هاتەبوونە سەر. من بە قۆناغی تفەنگ بە قۆناغی یەکەم یەکیانم لە پێ خست، بەڵام ئەوی تریان هێشتا بەرگری دەکرد و لەگەڵ مندا شەڕی دەکرد. دیار بوو کە مناک دەستوری دابوو بە زیندویی دەستگیرم کەن. ئەو کە دەیتوانی بە هاویشتنی بەرد و لێدان من لە پێ بخات ئەم کارەی نەدەکرد و تەنیا وەک ئەو کەسانەی دەیانەوێت کوشتی بگرن لە من دەئاڵا و هەوڵی دەدا دەستەکانم لە پشتەوە بگرێت و یان بە شێوەیەک دەستم با بدات کە توانای جوڵە لە من بستێنێت. من لەم دەرفەتە ئەو پەڕی کەڵکەم وەرگرت و سەرنجام لە یەکێک لەو جارانەی کە لە من ئاڵا بە شێوەیەکی وا بە لولەی تفەنگەکە لە ژێر چەناگەیمدا کە چەند هەنگاوێک ڕۆشتە دواوە و دوای هاوارێکی گوێ ئازاردەر لەسەر بەردەکان کەوت و بێهۆش بوو. کاتێک خۆم لە مەترسی ڕزگار کرد بڕیارمدا ڕابکەم، بەڵام لەم کاتەدا کەوتمە بیری لە ئونا کە سەرقاڵی بەرد هاویشتن بوو. ڕۆشتمە هاریکاری ئەو. کاتێک گەشتم یەکێک لە پیاوەکانی خۆی گەیاندبووە سەر کێوەکە. ئەگەر ئەو دەهاتە سەر بە لە بەرچاوگرتنی ماندوێتی و بازووە هیلاکەکانی من کارمان تەواو بوو. من زۆر زوو لە پێ دەکەوتم. خێرا پلانێکم داڕشت، لەسەر زەوی ڕاکشام و لەگەڵەوەی ئەو هاتە سەر بە قۆناغە تفەنگ کێشام بە ئێسقانی سینەیدا و لە دواوە تلێر بوویەوە و لە تاریکی شەوداون بوو. بەکەوتنی ئەو شەڕی ئێمەش کۆتایی پێهات و من و لە ئونا بە خێرایی بەرەولایەکی تری کێوەکە کە لە خواروی ئەو جەنگەڵ ڕەشەدا بوو ڕامان کرد. ناتوانم بە پێنووس و بە هیچ شێوەیەک بۆ ئێوەی ڕوون بکەمەوە کە چۆن ڕامان کرد. هەرچی وزە لە جەستەماندا بوو بۆ ڕاکردن بەکارمان هێنا و هەوڵمان دەدا تا ئەو شوێنەی دەکرێت خێراتر بڕۆینە خوار. هەر سات ئەگەری ئەوە هەبوو لە دواوە بە دواماندا بێن و بمانگرن. من نیگەرانی گیانی خۆم نەبووم، چونکە دەمزانی موناگ منی خۆش دەوێت و ناتوانێت بە مەرگی من ڕازی بێت. بەڵام بۆ لە ئونا دەترسام ئەگەر جارێکی تر بکەوتایەتە دەستی موناگ بە دڵنیاییەوە بە ترسناکترین شێوە دەیکوشت. موناگ لە هەمان کات کە جوان و خۆشەویست بوو ئەوەندە بێبەزەیی بوو کە لە هیچ بوونەوەرێکدا نەمبینیوە و نەمبیستووە. بەتایبەت لەبارەی ژنە جوانەکان بێبەزەیی دەگەیاندە ترۆک. لەم شێوەدا ئەوەی خێرایی بە هەنگاوەکانم دەبەخشی کە زووتر بڕۆم و لەوێ دوورکەومەوە مەترسیەک بوو کە هەڕەشەی لە گیانی لە ئۆنای جوان دەکرد. سەرنجام لە کێوەکە ڕۆشتینە خوار و چوینە ناو جەنگەڵ. ئێستا ڕاکردن لەم شوێنەدا دژوار بوو. ڕۆشتن لە کاتی شەو لە جەنگەڵە چڕەکانی ئامازۆن کارێکی بێمەترسی نییە. 99% ترسی مەرگی لەگەڵدایە. دەمزانی و لە ئۆناش دەیزانی ڕاکردن لە جەنگ بەو هەموو مار و مارمێلکە مەترسیدارانە هەڵاتنە بۆ ناو قوڕگی مەرگ. بەڵام دەمانتوانی چی بکەین؟ 100% هیوای ڕزگاریمان بوو. ئەگەر دەوەستاین لە 100% مەرگ بوو کەواتە دەبێت ڕابکەین. چڕی لق و گەڵای دارەکان ڕێگەکەی بەستە بوو. تاریکی شەو لەمپەڕ بوو کە ئێمە بەرپەی خۆمان ببینین. بەڵام لەگەڵەمەشدا ڕامان دەکرد و بەدەست هەرچی لەسەر ڕێگامان بوو لامان دەبرد و دەڕۆیشتینە پێش. هەندێک کات خشەخشی مارەکان لەسەر ڕێگا وشکەکانی ژێر پێماندا دەبەسرا. ساتێکی تر مارمێلکە چاوی زەق دەکرد و لە بەرانبەر ئێمە هەڵدەبەزی و دادەبەزی. بەڵام بێگوێدان بە هەموو ئەم مەترسیانە ڕامان دەکرد و بە خۆشحاڵیەوە نەمار پێوەی داین و نەمارمێلک کەمەری شکاندین. جوان بیرم نییە چەند کاتژمێر ڕامان کرد.
بەڵام هەرچی بوو لە هۆز دوور کەوتبووینەوە. تەنیا کاتێک گۆستام کە لە ئونا هیلاک ببوو نزیک بوو لە هۆش خۆی بچێت. لە ئونا ڕەتەڵی دەبرد و لە تاریکیدا هەستم کرد خەریکە دەکەوێت. ژێرباڵیم گرت و لە ڕێگە ڕۆشتندا یارمەتیمدا، بەڵام لە ئونا بە دژواری وتی من لێرە دانێ و بڕۆ، تۆ ڕاکە، ئیتر ناتوانم بەڕێگادا بڕۆم، گیانی خۆت لەبەر گیانی من بە فیڕۆمەدا. پێم وت ئەگەری نییە لێرەدا بەجێت بێڵم، ئەگەر ڕازیت چەند خولەکێک داحەسەینەوە. لە ئونا ئیتر نەیتوانی وەڵامی من بداتەوە، لە هیلاکی زۆر چاوەکانی بەست و بێهۆش بوو. بەدەست کوێرە کوێر ژێرجەستەیم نەرم کرد و گیاکانم ساف و ڕێک کرد و خەواندم. خۆیشم لای دانیشتم، پاڵم بەدارێکەوەدا و بە وردی گوێم بۆ دەنگەکان هەڵخست. هەموو ئاژەڵە وەحشیەکان شەوانە دێنە دەر و بە دوای نێچێردا دەگەڕێن. بە جوانی قیژەی مەیمونەکان، وەخشەی مارەکان و نەڕەی شێرەکانم دەبیست و لە ترسا دەلەرزیم. سەرەتا بڕیارمدا ئاگر ڕۆشنکەم. دەمزانی ئاگر لە نزیکبوونەوەی ئاژەڵەکان بە تایبەت شێر و پەڵنگ ڕێگری دەکات. بەڵام دواتر پەشیمان بوومەوە، چونکە هەڵکردنی ئاگر دەبووە هۆی ئەوەی نێردراوانی موناک بە ئاسانی بمان دۆزنەوە و دەستگیرمان کەن. چەند خولەکێک تێپەڕی، هەناسەی لە ئونا گەڕایەوە دۆخی ئاسایی. زانیم کە خەوتووە، بێهۆش نییە. تا ڕادەیەک ئاسوودە بووم، بەڵام چاوەکانی خۆیشم قورس بوو، خەو دایگرتم. هەرچەندە هەوڵمدا چاوەکانم کراوە بێ و نەخەوم، نەکراو. یەک سات نەمزانی چی بوو کە لە هۆش چووم و ئیتر هەرچی ڕوویدا و هەرچی هات بە نهێنی لام مایەوە و خەوی منی داگیر کرد. نەمزانی چەند کاتژمێرێک تێپەڕی. لە گەرمیەکی تایبەت کە لەسەر کوڵمی خۆم هەستم پێکرد، لە خەو هەستام و ڕاپەڕیم. دەوروبەرم ڕووناک بوو. لێرە و لەوێ تیشکی هەتاو کە لە ناو لە قوگەڵای دارەکان تێدەپەڕی و دەپرژایە سەر زەوی دەبینرا. ڕۆژ بۆتەوە، بەیانییە چ کاتێکی ڕۆژە؟ هیچ کام لەم شتانم نەدەزانی. ئەم گەرمیە چی بوو کۆڵمی گەرم کردم؟ لەسەر سەری خۆمم ڕوانی و تیشکی هەتاوم بینی. دیار بوو کە هەتاو منی بێدار کردوتەوە. هاتە بیرم کە لە ئونا شەوی پێش لەگەڵمدا بوو. کاتێک پەرێشان لە شوێنەکەم هەستام و لەولام ڕوانی، ئەوم بینی کە خەوتووە، جلەکانی دراوە و تەنیا چەند تیکەی بچووک جەستەیدا دەپۆشێ. چ جوانیەکی سەرسوڕهێنەر! ڕووناکی ڕۆژ ڕوخساری ئەوی دڵگیرتر لە هەمیشە نیشان دەدا و بەتایبەت لە خەودا کە دووڕیز لە برژانگەڕەشەکانی کەوتبوونە سەریەک مرۆڤ لە سیرکردنی تێر نەدەبوو. لەم کاتەدا ئەویش چاوەکانی خۆی کردەوە و کە ڕوخساری منی لە بەرامبەر خۆی دابینی، بزەیەکی گرت و دەستی بەرز کردەوە. خولەکێک دواتر لە شوێنەکەمان هەستاین. لە ئونا بە تەواوی حەسابوویەوە، بەڵام دەیوت برسێتی ئازارم دەدات. منیش برسیم بوو. لێم پرسی لەکوێین؟ چەندە لە هۆزەوە دوورین؟ لە ئونا سەد هەنگاوێک بەم لەولادا ڕۆیشت و وتی لە هۆز زۆر دوور کەوتوینەتەوە، نزیکەی ڕۆژێک ڕێگایە. وتم لە کام لاداین؟ لە ڕووبارەوە چەندە دوورین؟ لە ئونا جارێکی تر لە دەوروبەری ڕوانی وتی گومان دەکەم لە ڕووبارەوە نزیک بین، بەڵام لە ڕووبارەوە کەس ناتوانێت بە دواماندا بێت، چونکە گێژاوێکی گەورە بەڕێگەوەیە و کەس ناتوانێت لی تێپەڕێت. تەنیا لە جەنگەڵەوە دەستیان بە ئێمە دەگات. ئەگەر بە خێرایی پرسیم ئەگەر چی؟ ئەگەر بتوانین خۆمان بگەێنینە ئەو بەری ڕووبار، بە تەواوی لە ئەمان داین. دواتر لە ئونا سێری ئاسمانی کردووەتی پێم وایە نیوەڕۆیە، هەتاو لە ناوەڕاستی ئاسماندایە. ئێستا ناتوانم هیچ شوێنێک بدۆزمەوە. دەبێت بوەستین تا ئێوارە دێت، تا من ڕێگە لەسەر لای ڕاست پێیا بکەم. ئێستا دەبێت برسێتیمان نەهێڵین. دەترسام نەکە ئەوانەی بە دوامانەوەن پێمان بگەن. کاتێک بە لە ئونام وتی مەترسە، ئەوان شەوانە ناوێرن بە دواماندا بێن، ناچار بەیانی بەڕێدەکەون و لەم شێوەشدا زووتر کە ئێوارە ناگەنە ئێرە، ئەویش ئەگەر بە ڕێگاکەی ئێمەدا بێن. من دەستخۆشیم لە هۆشیاری لە ئۆنا کرد و بە خەیاڵێکی ئاسوودە دەستم بەڕاو کرد. تووتی سەیر و سەمەرەی تایبەت لە جەنگەڵدا بوون، بەڵام نەمدەزانی کامیان بکەمە نیشانە کە بۆ خواردن بە کەڵک بێت.
لە ئەونا دەیوت ئەمە بگرە لەوە بدە، بەڵام من گوێم لە قسەکانی ئەو نەدەگرت، چونکە ئەوان شتی وایان دەخوارد من نەمدەتوانی بیخۆم و حاڵی تێک دەدام. بۆ نمونە ئەوان قەلەڕەشیان دەخوارد، من لە گۆشتی بۆگەنی قەلەڕەش بێزار بووم، یان ئەوان لە خواردنی مار چێژیان دەبرد، بەڵام من بە بینینی دەترسام چ بگات بە خواردن. بەم شێوە کەمێک دوور کەوتینەوە. لەم کاتەدا کەڵە کێویەکی بچووک لە بەرانبەرم تێپەڕی و بە خێرایی لە ناو دارەکان داون بوو. کەڵە کێوی لە جەنگەڵی ئامازۆندا زۆر کەمە. بە بینینی من شادمان بووم، بەدووی داڕام کرد. لە شوێنێکی پڕدار کە من تەنیا سەریم دەبینی ئەو ئاژەڵە وەستا، لە پشت دارێکەوە کەمینم کرد و تەقەم کرد. گولەی یەکەم کاری تەواو کرد و خستی. خۆم پێگەیاند و سرم بڕی بە یارمەتی لە ئونا کە لە بینینی کەڵە کێوی و کارکردنی تفەنگەکەی من شادمان بوو، پێستماندا ماڵی. نیو کاتژمێر دواتر بۆنی کەباب بەرز بوویەوە و ئیشتیامانی زیاتر کرد. کاتێک کەباب ئامادە بوو، من و لە ئونا قاتمان لای ئاگرەکە درێژ کرد و دەستمان بە خواردن کرد. خواردنی ئەو ڕۆژە هیچ کات بیر ناکەم. تامی کەباب بەو شێوەی ئێمە دەمان خوارد و پێدەکەنین ئێستا لەسەر زمانمدایە و چێژەکەی لا بیر ناکەم. من هێشتا سەرقاڵی خواردن بووم کە لە ئونا هەستا و ڕۆشتە ناو جەنگەڵ، بە کۆشێک میوە وەک مۆز و ئەناناس و پرتەقاڵی کێوی گەڕایەوە. دوای ئەو هەموو گۆشتە چەورە خواردنی میوە تامێکی تری بوو کە ئەویش لەبیر ناکرێت. دوای خواردن لە ئونا سەرمی خستە سەر ئەژنۆی و دەستی بە قژمدا دەێنا و لە ژێر لێویش گۆرانی دەچڕی. کاتژمێرێکی تر بەم شێوەیە تێپەڕی. لە ئونا هەستا و لە خۆری ڕوانی وتی لەم ڕێگاوە بڕین. ئەو لای چەپی ڕێگەی دوێنێ شەوی نیشان دەدا و هەردووک بەرەو ئەوێ بەڕێکەوتین، چونکە خەیاڵمان ئاسوودە بوو لە ڕێگە ڕۆشتندا پەلەمان نەدەکرد. نزیک ئێوارەیە دەنگی ئاو لە دوورەوە دەبیسرا. هەنگاوەکانی خۆمان خێراتر کرد کە پێش تاریکی بگەینە ڕووبار، بەڵام بەداخەوە کە گەشتین هەوا بە تەواوی تاریک ببوو. لە ئۆناوتی دوورتر لە بەستێنی ڕووبار داری گونجاو هەیە، بەڵام من پێم وت چ ئیرادێکی هەیە، هەر لێرە لەسەر چەولمی بەستێن دەخەوین. لە ئۆنا دەدوت دەترسێت. ساتێک بێدەنگ بوو، دواتر هەردووک لای یەک خەوتین. بەیانی زوو من بەدەنگی مەیمونە بچووکەکان کە بە ئەندازەی پشیلەیەکن و خۆیان بەلەقی دارەکانەوە هەڵدەواسی و دەقیژێنن لە خەو هەستام. لە هەمان کاتدا کە تازە چاوەکانی خۆم کردەوە دەستم درێژ کرد تا دەست بەسەر قژی لە ئۆنادا بێنم، بەڵام لەو پەڕی سەر سۆرماندا بینیم لە ئۆنا لای من نییە. بەپەلە لە شوێنەکەم هەستام. گومانم برد ڕەنگە بۆ هێنانی میوە ڕۆشت بێتە جەنگەڵ. چەند جار بانگم کرد، بەڵام وەڵامم نەبیست. بە وەڵگرتنی تفەنگەکەم دەستم درێژ کرد، بەڵام ئەویشی لێ نەبوو. هەستامە سەر پێ، دەلەرزیم، ترس سەرتاپامی داگرتە بوو. سیرێکی دەوروبەرم کرد. بەو پەڕی خۆشحاڵیەوە تفەنگەکەم دەهەنگاو ئەولاتر لای ئاوەکە بینی. ئەی لە ئۆنا لەکوێیە؟ چەند جارێکی تر بانگم کرد، بەڵام وەڵامم نەبیست. کاتێک گەڕامەوە شوێنی خۆم، لە ناکاو چاوم کەوتە سەر چەو لمەکان، شوێن پێی سەیرم بینی. لای شوێن پێکەی دانیشتم و لێی ورد بوومەوە. بە جوانی یادگەی خۆمم پشکنی و سەرنجام گومانم برد کە شوێن پێکە هی گوریلێکە. لەگەڵەوەی لەمە گەشتم هەناسەیەکی ساردە مەڵ کێشا. لە زانکۆدا خوێندەبووم کە گوریلی نێر زۆر حەزی لە ژنە و لە هەر شوێنێکدا ژن ببینێت بە لێهاتوویەکی سیر دەیدزێت و دەیبات. بە خێرایی دەستم بەگەڕان کرد. لە هەمان کاتدا کە ڕام دەکرد چاوم لە شوێن پێکانی گوریل هەڵ نەدەگرت. ئەو ئاژەڵە قورس و باریش لەسەر شان بووە. نزیک نیوەڕۆ گەشتمە شوێنێک دار کەمتر بوو، بەڵام حەیزەرانی تیاڕوا بوو، هاوشێوەی قامیشەڵان بوو. لێرەدا شوێن پێی گوریلەکەم ون کرد و هەرچەندە گەڕام هیچ شوێنەوارێکم لەو ئاژەڵە نەبینی. بێهیوا بووم و بڕیارم دا وەگەڕێم. لەم کاتەدا دەنگی ژنێک بیسترا و زانیم کە لە ئۆنایە. دروست لەم کاتەدا خۆم ڕووبەڕووی گوریلێکی گەورە بینی. گوریل هەرەوەندەی منی بینی لە ئۆنای دانا و بەرەو لای من هات. لە ئۆنا بە تەواوی ڕوود بوو. دیار بوو گوریل لە ڕێگادا تیکە تیکە جلەکانی دەرهێناوە و فڕیداوە. لە ئۆنا کاتێک خۆی ئازاد بینی بۆ ڕاکردن هەنگاوی هەڵنەگرت.
دەدوت توانای ئەم کارەی نییە. گوریل لە کاتێکدا چاوی لەسەر تفەنگەکە هەڵنەدەگرت بەرەو لای من هات و بە مشت دەیکێشا بەسەر سینەی گەورە و دووکاویەکەی خۆی و ئەوەندە هاتە پێش تا گەشتە 50 هەنگاوی من بە حسابێکی ورد بارودۆخی خۆم دەستنیشان کرد. تفەنگەکەم ئامادە کرد، بەڵام دەمزانی ئەگەر بە یەکەم گولە ئەو ئاژەڵە نەکوژم لەژێر چنگ و ددانەکانی ئەو ئاژەڵە مەترسیدارە تیکە تیکە دەبم. بەدڵنیایی لەم بابەتە و لە کاتێکدا هێشتا ئەو ئاژەڵە لە من نزیک دەبوویەوە ناوچاویم نیشانە گرت و ئامادە وەستام تا نزیکتر بێت، تا کاریگەری گولە دڵنیاکەرتر بێت. لەو چەند ساتەی تفەنگ لەسەر شان و دەستم بوو ئەو ئاژەڵە گەورە و ترس ئەنگێزە خۆی بۆ شەڕ لەگەڵ من ئامادە دەکرد. بیری سیر و سەمەرە بە مێشکمدا تێپەڕی. بیرم دەکردەوە لەم چەند کاتژمێرەدا گوریل چه بەڵایەکی بەسەر لە ئۆنای جواندا هێناوە. ئایا دەست درێژی کردوتە سەر؟ ئایا برینداری کردووە؟ سەرنجام ئایا دەتوانم ئەم بێتاوانە لە چەنگی ئەم ئاژەڵە ڕزگار بکەم؟ نەمدەتوانی وەڵامی هیچ کام لەم پرسیارانە بدەمەوە. ئەمەم باش دەزانی و لەناو کتێبەکاندا خوێندەبووم کە گوریل حەزی لە ژنە وەک مرۆڤ، وەک پیا و عەشق بازی لەگەڵ دەکات. بەڵام ئەم خاڵەشم بۆ نامۆ بوو کە ئایا گوریل لەم چەند کاتژمێرەدا دەرفەتی عەشق بازی پێبڕاوە یان نا. ئەوەی دەمبینی ئەوە بوو کە گوریل جلوبەرگی لە ئۆنای بە تەواوەتی دڕاندووە و ڕووتی کردووەتەوە. لەلایەکی تر شوێنەواری مەستی و شەهوەت لە دەم و چاو و جوڵەکانی بە جوانی دەردەکەوت. ئەو ئاژەڵەز لە دەمی کەفی کردبوو. کاتێک دەینەڕاند و ددانەکانی نیشان دەدا کەفێکی سپی ڕەنگی لێدەڕشایە دەرو لە ناو تووکی جەستەی داون دەبوو. چاوە سوورەکانی وەک دوو کاسەی خوێن سەرنجی لای من و تفەنگەکەم بوو. سووری چاوەکانی نیشانی دەدا کە مەستە و ئەم مەستیە هەمیشە بۆ مرۆڤێک کە بکەوێتە سەر ڕێگەی ئەم ئاژەڵە مەترسیدارە. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 22 بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 23 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئامازۆن لاپەڕا 218. ئەو ئاژەڵەزلە دەمی کەفی کردبوو کاتێک دەینەڕاند و ددانەکانی نیشان دەدا کەفێکی سپی ڕەنگی لێ دەڕژایە دەرو لە ناو تووکی جەستەیدا ون دەبوو. چاوەسوورەکانی وەک دوو کاسەی خوێن سەرنجی لای من و تفەنگەکەم بوو. سووری چاوەکانی نیشانی دەدا کە مەستە و ئەم مەستیە هەمیشە بۆ مرۆڤێک کە بکەوێتە سەر ڕێگەی ئەم ئاژەڵە مەترسیدارە. دەستە تووکن و نینۆکە درێژ و ڕەشەکانیم دەبینی کە بەرەو لای من درێژ دەبوون و دەیویست لە دوورەوە بمگرێت و تیکە تیکەم کات و ساتێک دواتر مشتەکانی خۆی بەست و وەک گوژدێکی پۆڵاین دەیکێشا بە سینەی خۆیدا. بەهۆی ئەم زەربانەی دەکێشا بە سینەی خۆیدا مووەکانی جەستەم ڕاست بوونەوە و لە ترسا دەلەرزیم. بە خێرایی لای خۆم بەراوردم کرد و وتم ئەگەر نەتوانم بە یەکەم گول لە بیکوژم بە یەکێک لەم مشتانە ئێسقانی مێشکم دەشکێنێت و مێشکم دەخوات. لە ئارقدا خوسا بووم، ئەژنۆکانم دەلەرزی و ئەم لەرزینە زیاتر بووە هۆی مەترسی من، چونکە گومانم دەکرد دەستیشم بلەرزێت و لەرزینێکی بچووک بەسە بۆ ئەوەی گولە 1 مەتر لە سەروی گوریلەکە بپێکێت و من بخاتە گێژاوی مەرگەوە. بە هەر حاڵ چارەیەکم جگە لە بەرگری لە خۆم و لە ئۆنای جوان نەبوو. ڕێگایەک بوو تا ئەوێ هاتبووم و دەبووە تەواوی بکەم. نە ڕێگای هەڵاتن بوو نە هیوایەک بە سەرکەوتن و کوشتنی گۆرێل لە دڵم داهما بوو. تەنیا موعجیزە دەیتوانی من لە مردن ڕزگار بکات. دەڵێم موعجیزە. سەرتان سوڕ نەمێنێت ئەم خەڵەتان بیر بێت لە تەقەکردندا زۆر بەتوانە نەبووم. لێرەدا جێگەی یوری خاڵی بوو کە بە یەک گول لە مێشی گۆریل بپرژێنێت و من و لە ئۆنا لە مردن ڕزگار بکات. گۆریل هەرچی زیاتر لە من نزیک دەبوویەوە زیاتر دەبووە هۆی ترسی من و لەرزینی ئەژنۆکانم زیاتر دەبوو. ئەم حاڵەتە بە هەمان شێوە ڕوو لە زیادبوون و کە گۆریل گەیشتە 4 هەنگاوی من هێشتا تفەنگەکەم لەسەر دەست بوو. لولەکەیم بەرەو ناوچاوی گۆریلەکە نیشان گرتە بوو. چاوێکی خۆم لەسەر یەک دانا بوو، بەڵام لێتانی ناشارمەوە توانای ئەوەی کە تەقە بکەم و گۆریلەکە بکوژم نەبوو. گۆریل زۆر لە من نزیک بووبوویەوە و لە ترسا بە تەواوی بێهەست و بێجوڵە ببووم. تەنانەت توانای بیرکردنەوەیشم لە دەستدا بوو.
کۆنتڕۆڵی دەمارەکانی خۆشم نەبوو. لە ئۆنا پاڵی بەدارەکەوە دابوو بە چاوانی پڕترسەوە لە من و گوڕیلەکەی دەڕوانی و چارەنووسی ئەویش بەم شەڕە بەسترا بوویەوە. ئەگەر گوڕیل سەردەکەوت لە ئۆنا هەم مەعشوقەکەی لەدەست دەدا و هەم لە ناو دەچوو. بیری دەکردەوە من بۆ درەنگ دەکەم، بۆ تەقە ناکەم. گوڕیل هەنگاوێکی تریش نزیک بوویەوە. ئێستا دەنگی هەناسەی ئەو کە وەک دەنگی مرخەمرخی گامێشی قوربانی کرا و بە جوانی دەمبیست ئەوەندە نزیک بوویەوە ئەگەر دەستی درێژ کردایە لولەی تفەنگەکەی دەگرت. بەڵام نازانم چی بوو کە خۆشبەختانە ئەم کارەی نەکرد. لە ئۆنا لە دوایین سادا تێگەیشت کە من کۆنتڕۆڵی خۆم لەدەست داوە. زانی ترس دایگرتووم و توانای ئەوەم نییە گولەکە بتەقێنم، بۆیە بێ ئەندازە ترسا. چەند هەنگاو لەو شوێنەی گوڕیل هاتبووە پێش ڕای کرد و سەرنجام گوڕیل دەیویست پەلامارم بدات و بە چنگ و دیان ورگم هەڵدڕێت. قیژاندی. دەنگی قیژەی لە ئۆنا بە هەمان ئەندازە کە منی ڕاستڵەکان سەرنجی گوڕیلی ڕاکێشا. گوڕیل لە ڕووی عەریزەی جنسی وەک مرۆڤە، پیاوێک جووتەکەی خۆی لە بەردەم مەترسیدا دەبینێت بێ ئیرادە دەبێت، تووڕە دەبێت و هەندێک کات کاری وا دەکات لە بارودۆخی ئاساییدا توانای ئەنجامدانی نییە. گوڕیلیش وایە، بۆیە هەر کە دەنگی قیژەی لە ئۆنای بیست بەرەو لای ئەو سوڕا گومانی دەکرد نێچیرەکەی لەلایەن گوریلاکانی تر یان ئاژەڵە دڕندەکان پەلامار دراوە. بۆیە ڕای کرد و دووسێ هەنگاو بەرەو لە ئۆنا ڕۆشت کە ئەوی بینی وەستا و دووبارە بەرەو لای من هاتەوە. ئەمڕوو داوە منیشی هێنایەوە هۆش وەک ئەوەی لە خەوێکی قورس و مۆتەکەیەکی مەترسیدار بە ئاگا هاتبێتم. لە ئارەقدا خوسام، جلەکانم بەهۆی تەڕی ئارەق پێمەوە لکابوون. لەگەڵ ئەوەشدا کاتێک لە ئۆنا بەم فێڵە چەند چرکەیەک دەرفەتی پێدام هاتمە خۆم و دوای ڕێککردنی تفەنگەکە و نیشانەگرتن قامکم لەسەر پەلەپیتکە فشاردا. دەزانن چی بوو؟ یەک خولەک، یەک چرکە و زۆرتر کورتە بیر بکەنەوە و خۆتان بخەنە شوێنی من. بەدڵنیاییەوە بیرتان بۆ هیچ شتێک ناچێت و نازانن چی ڕوویدا. هیچ. گەورەترین بەدبەختی ڕووی تێکردم. بەم شێوە کە ساسمەی فیشەکەکە بەهۆی تەڕی هەوای جەنگەڵ گیری کرد و گولەکە نەتەقێنرا. تەنیا دەنگی تەقەیەکی زۆر کورت بیسترا و دەستی من لە ترسا هاتە خوار. لە ئۆنا کە لەگەڵ تفەنگەکەم و پرۆسەی کارکردنی ئاشنا نەبوو نەیزانی چی بووە، بەڵام گومانی بێت لەمپەڕێک لەم ڕێگادا دروست بووە و لەسەر ئەم گومانە و بە وشیاری خۆی دووبارە بڕیاییدا لە نزیکبوونەوەی گوڕیل بە من خۆڕاگری بکات. ئەم کارە بۆ لە ئۆنا زۆر مەترسیدار بوو، چونکە دوور نەبوو ئەگەر گوڕیل خۆی لە بەردەم مەترسیدا ببینایە لە ئۆناشی دەکوشت و لەوێدا فڕی دەدا. ئەم کارە زۆر مەترسیدار بوو، بەڵام لە ئۆنا کە گیانی منی لە مەترسیدا دەبینی کەمترین گرنگی بە گیانی خۆی نەدەدا. دەنگی قیژە قیژە بەرزەکانی لە ئۆنا دروست کاتێک بەرز بوویەوە کە گوڕیل لە من نزیک ببوویەوە و ئەم جاریان لە ئۆناش بۆ ئەوەی گوڕیل هەڵخەڵەتێنێت و لە منی دوورکاتەوە خۆی خستە ناو گیاکان و لەبەر چاوم داون بوو. گوڕیلی زەبەلاح بە گومانی ئەوەی گوڕیلێکی تر نێچیرەکەی بردووە ویان مار پێوەی داوە بەرەو لای ڕای کرد. لەم چەند چرکەدا منیش مینم دەهێنایەوە و بەڵام گولەکە لە ناو لولەکەدا گیری کردبوو نەدەهاتە دەر. من لەسەر ئەو خێراییە بووم لەبەر ئەوەی پێش گەشتنی گوڕیل بە لە ئۆنا فیشەکێکی تر دانێم و تەقە بکەم. هەوڵم دەدا بەڵام ئەنجام بەدەست نەدەهێنا، چونکە گولەکە بە هیچ جۆرێک لە لولەکە دەرنەدەهات. بێننە بەرچاوتان لەو کاتەدا چ حاڵێکم هەبوو. دووبارە حاڵەتی من لە بەرامبەر ڕووداوێکی سیر کە ڕوویدا وێنە بکەن. گوڕیل بە خێرایی خۆی گەیاندە سەر لە ئۆنا و ژێرباڵی گرت و بەرەو جەنگەڵ ئەوێ کە دووبارە چڕی دارەکان دەستی پێدەکردەوە ڕۆشت. هێشتا چەند هەنگاو نەڕۆشتە بوو کە وەستا و نەڕێیەکی گوێ ئازاری کێشا. پشتی لە من بوو، من شتێکی گرنگ بێجگە لە پەلەقاژەی کردنی لە ئۆنا نەدەبینی، بەڵام گومانم کرد ڕووداوێک بۆتە هۆی ئەم نەڕێ گوێ ئازاردەرە. گوڕیل دووسێ هەنگاو بەرەو دواوە ڕۆشت، یانی لە پشتەوە لە من نزیک بوویەوە و دووبارە بە خێرایی بەرەو پێشەوە ڕای کرد. بەڵام زیاتر لە 10 هەنگاو نەڕۆیشت بوو کە نەڕێیەکی تری کرد و وەستا. ئەوەی دووهەم لە نەڕێی یەکەم بەرزتر و ترس ئەنگێزتر بوو. چەند چرکەیەک تێپەڕی گوڕیل مرخەمرخی دەکرد و هەندێ جاریش بە کورتی دەینەڕاند. گومانم برد کە ڕوبەڕووی ئاژەڵێکی مەترسیدار بۆتەوە، بەڵام ئەوەندە گێژ ببووم دەستم لە هەوڵدان بۆ دەرهێنانی فیشەکەکە هەڵگرت و سەیرم دەکرد. لەم کاتەدا گوڕیل دەستی خۆی کردەوە و لە ئۆنا کە لەژێر باخەڵیدا پەلەقاژەی دەکرد کەوتە خوار و لە ناو گیاکان داون بوو. وەک دارێک وشک و بێجوڵە بووم و لە پشتەوە سەیری گوڕیلم دەکرد. گوڕیل کاتێک ژنە جوانەکەی ڕەها کرد دەستەکانی خۆی بردە بەردەم سینەی و بۆ سێم جار هاواری کرد، بەڵام من چونکە سینە و بەشی پێشەوەی ئاژەڵەکەم نەدەدی لە هیچ نەگەشتم و هێشتا سەرسوڕما و وەستا بووم.
ئەم جارە دەستی گوریل لە تەنیشتیەوە هاتە خوار و لەو پەڕی سەرسوورماندا بینیم لە دەستەکانی خوێن دەچۆڕێت. یانی چی؟ خوێن؟ من تەقەم نەکرد. ڕەنگە لەبەر ترسی زۆر خۆم دەنگی گولەکەم نەبیست بێت، بەڵام گولە گوریلەکەی بریندار کردووە. هێشتا لەم گومانە پێکەنی ناوی و بێهۆیەدا نوقم بووم کە گوریل چەند هەنگاوێکی تر ڕۆشتە پێش. ڕەتەڵی دەبرد و سەرنجام سوڕا و بە پشتادرا بە زەویدا. لێرەدا بوو ورەی خۆم بەدەست هێنا و بە خێرایی بەرەو گوریلەکە ڕۆیشتم. دەزانن چی بینی؟ بەدڵنیاییەوە ناتوانن گومانی بۆ ببەن. سێ تیر لە سنگی گوریلدا چەقی بوون و لە شوێنی تیرەکان خوێن وەک جۆگە دەهاتە خوار. لەگەڵ بینینی ئەم دیمەنە لەگەڵ ئەوەی شادمان بم ترسێکی گەورەتر دایگرتم، چونکە خێرا بیرم لەوە کردەوە کەچی ئەم تیرانەی لە گوریل داوە. دەمزانی تەنیا وحشیەکانی جەنگڵ دەتوانن بە تیرروکەوان تەقە بکەن. بەم شێوە ئێستا کە لە شەڕی گوریل ئاسوودە بووین دووبارە ئەسیری وحشیەکان و موناک دەبینەوە. گوریل لەم کاتەدا دوایین هەوڵی خۆی دا و چەند جار بە چەپ و ڕاستدا سوڕا. یەک دوو جار چاوە سوورەکانی خۆی کردەوە و بەستی و سەرئەنجام مرد. بە خەمباری و ترسەوە سەرم بەرز کردەوە و لەو شوێنەی لە ئۆنا کەوتبوو دەمڕانی. لە ناکاو لە شوێنەکەی خۆمدا وشک بووم، چونکە بینیم ژنێکی جوان پەرستاری لە ئۆنا دەکات و بە میهرەبانیکی تایبەت دەست بەسەر شانیدا دێنێت تا بەهۆشی بێنێتەوە. هێشتا لە سەرسوڕمانی بینینی ئەو ژنە کە زۆر ئاشنا دەهاتە بەرچاوم نەهاتبوومە دەر کە دەنگی پیاوێکم لە پشت سەرم بیست کە دەیوت: سەرۆک، پیاو نابێت لە کاتی مەترسیدا بشڵەژێت و دەست پێی ون کات. چی بوو ئاوا گێژ بوون؟ وەک پریشکەیەک کە لە ئاگر جیا دەبێتەوە سوڕام و بە دنیایەک خۆشحاڵی یوریم لەبەر چاوی خۆم دابینی. ئاخ یوری، یوری! لە خۆشحاڵیدا بێ ئیرادە تفەنگەکەم فرێدا وتم: یوری تۆیت؟ تۆ زیندویت؟ بە هەڵەدا نەچووم؟ یوریش تیرروکەوانەکەی خۆی فرێدا و لە کاتێکدا تیرروکەوانەکەی فرێدا یەکمان لە ئامێز گرت و سەر و ڕوخساری یەکمان ماچ دەکرد. وتی: سەرۆک، من زیندووم. یوری بە ئاسانی نامرێت و بە تەنیا جێتان ناهێڵێت. لە شادمانی زۆر دەمیست بقیژێنم، ئەوەندەی کە لە بیستنی مەرگی یوری خەمبار ببووم 100 بەرامبەر لە بینینەوەی شادمان بووم. یوری بۆ من هەموو شتێک و هەموو کەسێک بوو. چەندین جار منی لە مردن ڕزگار کردبوو. ئەم جارەش وەک موعجیزە بووە هۆی ڕزگاری من و لە ئۆنا. لە هەمووی سەرسوڕهێنەرتر ئەوە بوو چۆن لە دەست شێرەکان ڕزگاری بووە. بۆ سەدەمین جار ماچم کرد و وتم: چۆن بوو لە مردن ڕزگارت بوو؟ موناک پێی وتم: تۆی خسۆتە بەردەم شێرەکان، باسی بکە. یوری پێکەنی و وتی: من و ژنەکەم بە شێوەیەکی موعجیزە ئاسا ڕزگارمان بوو. ئەم بەسەرهاتە دوور و درێژە و دواتر بۆتی دەگێڕمەوە. ئێستا دەبێت ئەو ژنە بێنینەوە هۆش. جیاواز لەوەش ئێرە شوێنی ژیانی سەدان گوریلە و دوور نییە لە ناکاو گەمارۆمان بدەن و لە ناومان بەرن. خێراکەن ئێستا کاتی قسەکردن نییە. تیرروکەوانەکەی خۆی هەڵگرت و دواتر تیرە خوێناویەکانی لە سک و سینەی گوریل دەرهێنا. بە گیاکان پاکی کردەوە و منیش تفەنگەکەم هەڵگرت و بەرەو لە ئۆنا و هاوسەرەکەی یوری ڕۆیشتم. یوری لەباسەکانی خۆی دەرهێنا وتی: من بەولادا دەڕۆم، ئێوە بە خێرایی جلەکانی منی لەبەر بکەن. لئۆنا هێشتا بەهۆش نەهاتبوو. من جلەکانی یوریم لەبەر کرد. یوریش بە شێوەی وحشیەکانی جەنگەڵ تەنیا قوماشێکی بەخۆیەوە بەست. بەم حاڵە و لە کاتێکدا کراسێکی لێڵڕەنگی لەبەردا بوو لە ئۆنای خستە سەر شان و هەر چوارمان بەڕێکەوتین و بە خێرایی لەوێ دوور کەوتینەوە. یوری لە ڕێگا و بە هەمان شێوە کە لە ئۆنای لەسەرشان بووتی: من و کامونی هاوسەرم کاتێک گەیشتینە قەراغ ڕووبار خۆڵەمێشی ئاگرمان بینی. سەرەتا وامزانی ڕەنگە وحشیەکان لێرەوە تێپەڕی بێتن و لەم نزیکانە بن. بەڵام دواتر لەسەر چەو لەم جێگەی قۆناغە تفەنگەکەم بینی و زانیم ئێوە یان سپی پێستێکی تر لێرە بوون. لەگەڵ کاموندا هاتینە ناو جەنگەڵ. لە نزیکی ئەم شوێنە دەنگی قیژە بیسترا. بە خێرایی بەرەو دەنگەکە ڕامان کرد. چەند خولەک دواتر دەنگی گوریلم بیست. تیرروکەوانەکەم ئامادە کرد و لەگەڵ ئەوەی ئێوەم ڕوبەڕووی گوریل بینیەوە دەست بەکار بووم و بە خۆشحاڵیەوە سەرکەوتم لەوەی بیکوژم. لە ڕێگادا دەمیست لە یوری سەبارەت بە چۆنیەتی ڕزگاربوونی لە شێرەکان بپرسم، بەڵام دەرفەت نەبوو، چونکە لەم کاتەدا گەشتینە شوێنی یەکەم یانی قەراغ ڕووبار و یوری لە ئۆنای لەسەر چەو لەمەکان دانا و هاوسەرەکەی دەست بەکار بوو پەرستاری لێدەکرد تا بەهۆش خۆی بێت و بتوانێت لە ڕێگە ڕۆیشتن و هەڵاتن لەو شوێنە یارمەتیمان بدات. لەوێ من و یوری لای یەک دانیشتین و دەستمان بە قسەکردن کرد. یوری لی پرسیم: سەرۆک، چ پلانێکتان هەیە؟ دەتانەوێت چی بکەن؟
لە وەڵامدا بیرم کردەوە وتم ڕاستیەکەت بوێت لە ژیان لەم جەنگەڵە ترس ئەنگێزە بێزار بووم و دەمەوێت بگەڕێمەوە بۆ دنیای شارستانیەت. بەڵام ئیرادی کار لە دوو شتدایە، یەک ئەوەی موناگ لە منسکی پڕە و بەزوویی مناڵی دەبێت. ئەمە خۆی کێشەیەکی گەورەیە و بە پێچەوانی ویژدان ناتوانم بەجێ بێڵم و بڕۆم، چونکە هەرچی بێت مناڵی منە و بەرامبەر بەو لێ پرسراوم. یوری پێکەنی وتی سەرۆک، ئێرە جەنگەڵی ئامازۆنە، لەگەڵ نیویۆرکدا بە هەڵە مەچن. ئەم جۆرە هەستانە لەم شوێنە ترسی ئەنگێزەدا باوی نییە هەرگیز بیر لەو مناڵە و موناگ مەکەنەوە، چونکە چارەنووسیان جیاوازە. ئەگەر مناڵەکە کوڕ بێت لە هەمان ڕۆژی یەکەم دەکوژرێت و ئەگەر کەس بێت وەک دایکی دەژی، ئێوە نابێت لەبەر ئەم مناڵە خۆتان بخەنە قوڕگی مەرگەوە. بەڵام ئیرادی دووەم چییە؟ چەند ساتێک بێدەنگ بووم و دواتر وتم ئیرادی دووەم لە ئۆنایە. ئەم کچە لەبەر من لە وڵات و دیاری خۆی ئاوارە بووە. ئایا ویژدان ڕێگە دەدات لەم جەنگەڵەدا ڕەهای بکەم و بڕۆم؟ هاوسەرەکەی تۆش ئەم بارودۆخەی هەیە و ئەگەر بمانەوێت بگەڕینەوە بۆ دنیای پێشکەوتوو ناچارین ئەوان لەگەڵ خۆمان ببین. یوری پێکەنی وتی تازە کێشەی سێمیش هەیە و ئەویش ئەوەیە لە ڕێگادا دووبارە لەگەڵ کالویی دوژمنە مەترسیدارەکەی خۆمان ڕوبەڕوو دەبینەوە و سینگوالا چاوەڕێتان دەکات و کاتێک بگەینە ئەوێ بارودۆخی کۆن پێش دێت بەسەر سوڵمان و نیگەرانیە وتم ئەی دەبێت چی بکەین؟ ئایا دەبێت هەموو تەمەن لەم جەنگەڵدا بمێنینەوە؟ یوری شانەکانی بەرز کردەوە و وتی هەڵبەت ئاواکارێک ئەگەری نییە، بەڵام ڕێگایەکی تر بۆ دەرچوون لە جەنگەڵ هەیە. ئەم ڕێگایە بەرەو لای باشووری جەنگەڵ و بەرەو زۆنگاوە مەترسیدارەکان درێژ دەبێتەوە و بەدڵنیاییەوە جگە لەوەی ڕوبەڕووی کێشەی زۆر دەبینەوە نزیکەی ساڵێک بە ڕێگاوە دەبین. 1 ساڵ؟ بەڵێ 1 ساڵ، چونکە ڕێگە ئەوەندە مەترسیدارە ڕۆژانە زیاتر لە 3 تا 4 میل ناتوانین بڕۆینە پێش. لەم کاتەدا قسەمان گەیشت بۆ ئێرە و هێشتا بڕیارم نەگرت بوو. لە ئۆنا هەستا و دانیشت و قسەکانی ئێمەی پچڕاند. من خۆم گەیاند بە لە ئۆنا، سەریم خستە سەر سینەم و دەستم بە شانەکانی داهێنا و وتم لە ئۆنا حاڵت چۆنە؟ چاکیت؟ لە ئۆنا چاوەکانی خۆی کردەوە و سەیرێکی من و دواتر سەیرێکی یوری و هاوسەرەکەی کرد و وتی من زیندوم؟ تۆ زیندویت؟ یوری لەکوێ بوو؟ بە شێوەیەکی کورد ڕووداوەکەم بۆ باس کرد و دواتر لە ئاوی ڕووبارم پرژاند بەسەر و جەستەیدا. کەمێک باشتر بوو، بە شێوەیەک خۆی دانیشت و وتی ئێستا زۆر باشم، هەست بە ناڕەحەتی ناکەم. یوری تفەنگەکەی هەڵگرت و ڕۆیشتە جەنگەڵ و دواتر بە چەند مەلێکی جەنگەڵی گەڕایەوە. مەلەکان لە ئۆنا و هاوسەرەکەی یوری ئاوەڕوتیان کرد و کەبابیان کرد. دواتر 4 کەس لە دەوری یەک کۆبووینەوە و دەستمان بە خواردن کرد. لەم کاتەدا لە ئۆنام پرسی چۆن گیرۆدەی گوریلا بوویت و چۆن تۆی دزی کە من هەستم پێ نەکرد؟ لە ئۆنا بزەیەکی گرت و وتی هاوسەرێکی تازەم دەستکەوتە بوو، بەڵام یوری مێردەکەی کوشتم. لەم گاڵتە هەمومان پێکەنین و لە ئۆنا وتی ئەم مەترسیە بۆ پیاوەکانیش هەیە. ئێرە شوێنێکی مەترسیدارە کە هەزاران گوریلی نێر و مێی تێدا دەژی و گوریلای نێرمنی دزی و دوور نییە گوریلامەیەکانیش بێنە سەر ئێوە، چونکە لەم جەنگەڵەدا پیاوی زۆر گیرۆدەی گوریلای مێ بوون کە ژیانیان لەو ژنەون بۆکان کەمتر نییە. من و یوری سەیری یەکمان کرد و من بەڕاستی ترسام. لە ئۆنا ڕووداوەکەی بەو شێوەیە باس کرد. نیوە شەو لە دەنگی خشەخشی گەڵای دارەکان لە خەو هەستام دەستم لەژێر سەری تۆدا مابوویەوە و ئازاری گرتبوو. بە هێواشی دەستم لەژێر سەری تۆدا هەڵگرت و بەرەو لای چەپ تلام. لەم کاتەدا هەستم کرد دێوێکی ڕەش لە بەرامبەرم وەستاوە و بە چاوەکانی خۆی کە وەک دوو چرا دەدرەوشانەوە سەیری دەکردم. سەرەتا نەمزانی ئەو ئاژەڵە چییە، وام دەزانی خەو دەبینم و لەگەڵ ئەوەشدا نەکاتۆ لە خەو هەستیت و ناڕەحەت بیت نەمقیژان. بەڵام بەڕاستی زۆر ترسا بووم. کەمێک لە شوێنەکەی خۆم ڕاست بوومەوە و تا بتوانم جوانتر بیبینم، بەڵام هێشتا بە تەواوی سەری خۆم لەسەر چەولم هەڵنەگرت بوو کە دەستەکانی هاتە پێش و بە جوڵەیەکی خێرا بازووی گرتم و لە زەوی بەرزی کردمەوە و کاتێک دەستە تووکنەکانی گوریلام بەرکەوت زانیم چ بەڵایەکم بەسەر هاتووە و گیرۆدەی چ ئاژەڵێک بووم. گوریل منی خستە ژێر باخەڵی و بە شێوەیەک ئەم کاری کرد دەرفەتی هەوڵ و پەلەقاژەم دەست نەکەوت. ویستم بقیژێنم، بەڵام ئەم کارش لە ئەستۆم بەرنەهات، چونکە گوریل بەدەستی خۆی جۆرێک دەمی گرتە بووم و فشاری دەدا کە نزیک بوو بخنکێم. جەستم لە نێوان بازوو و سینە تووکنەکەی ئەودا بوو، دەدوت لە نێوان دوو تاشە بەرد و زەختم لێ دەکەن. لە تووکی گەرمی جەستەی بێزار بووم.
لە ترسا دەلەرزیم و لە هەمان کاتدا توانای قیژاندنیشم لێ سەندرا بوویەوە. کاتێک گوریلا دەیویست بگەڕێتە دواوە تۆ لە خەودا تلایت. گوریل بە گومانی ئەوەی تۆ لە خەو هەستاویت هاتە پێش و قاچی خۆی بەرز کردەوە و تابی کێشێت بە سینەی تۆدا و ئەگەر ئەم کاری کردبوو بە دڵنیاییەوە تۆ دەمردیت و بەڵام بە خۆشحاڵیەوە ئەم کاری نەکرد و کە دڵنیا بوو تۆ لە خەودایت تەنیا تفەنگەکەتی هەڵگرت و فڕیدا بۆ لای ئاوەکە. ئەم ئاژەڵە ترس ئەنگێزە بە خێرایی دوور دەکەوتەوە و بچووکترین دەنگی لێوە نەدەهات. دەدوت هەست بە مەترسی دەکات و بۆ ڕاکردن لە مەترسی بە بێدەنگ و بە خێرایی دەڕۆیشت. دووسێ کاتژمێر دواتر هەوا ڕووناک بوویەوە. کە ڕۆژ بوویەوە گوریل وەستا. بە زیرەکیەکی تایبەت شوێنێکی بۆ وەستان هەڵبژارد کە من ئەگەری ڕاکردنم نەبێت و لەگەڵ ئەوەشدا مەترسی لەسەر خۆی نەبێت. تا ئەو ساتەی نەمزانی چ مەترسیەکی لەسەر و وامزانی گوریل لە تۆ دەترسێت. بەڵام دواتر زانیم ترسی ئەو لە شتی ترە. گوریل منی لای دارێک دانا و دەستی بە چنینی میوە کرد. بڕێکی زۆر میوەی چنی و لای من داینا. جوڵەی وای دەکرد کە دیار بوو دەیەوێت تێم بگەێنێت لە میوەکان بخۆم، بەڵام من چ حاڵێکم بوو. ئەوەی هەستم دەکرد نەشیا و بۆ وەسفکردنە. خۆتان بخەنە جێگەی من تا بزانن چیم کێشاوە. کاتێک دڵنیا بوو لە میوەکان ناخۆم بۆ عشقبازی هاتە پێش. شەهوەت ئەو ئاژەڵە ترس ئەنگێزەی کردبووە یەک. سەرەتا بە دەستە تووکن و گەورەکانی خۆی دەستی بەسەر و ڕوخسارم داهێنا. زانیم خۆراگری بێسوودە، خۆم سپارد بە قەزا و قەدەر. کە قسەی لە ئۆنا گەیشتە ئێرە لە ئارەقدا خوسام. بیرم کردەوە ئەگەر منیش کیرۆدەی گوریلەیەکی مێچکە ببم ئەم چارەنووسەم دەبێت. ئاوی دەمم قوتدا و پرسییم دواتر چی بوو؟ گوریل چی لەگەڵ کردی؟ لە ئۆنا پێکەنی وتی بەڵێ سەرەتا سەری خۆی هێنایە پێش و بە زمانە زبر و گەرمەکەی دەستی بە لێسانەوەم کرد. سەر و سینە و گردنی منی لێسایەوە و ئەم کارەی بە تەماح و چێژێکی تایبەت ئەنجام دەدا. خۆشبەختانە شانس هاوکاری کردم و لە کاتێکدا کاتی ساتە مەترسیدارەکان هاتبوو لە ناکاو گوریلا نەڕاندی و لە من دوور کەوتەوە. من و یوری بێ ئیرادە وتمان چی بوو؟ تۆ چیت کرد؟ لە ئۆنا وەڵامی دایەوە سەیرە وا دەزانن من توانای ئەنجامدانی هیچ کارێکم هەبوو وەک مردوویەکی بێگیان کەوتبووم و خۆشم سرم سوڕما کە چی بوو گوریلا نەڕاندی. بە خێرایی لە شوێنەکەی خۆم هەستام و دانیشتم. لەو پەڕیسە سوڕماندا بینیم گوریلایەکی نێری تر لێمان نزیک دەبێتەوە. گوریلی نێر بۆنی مرۆڤ و بە تایبەت بۆنی ژن بە جوانی دەکات و لە شوێنێکی دوورەوە شوێنی دانیشتنی ژنێک لە ناو جەنگڵدا دیاری دەکات. بۆنی من بووە هۆی ئەوەی گوریلێکی تر نزیک ببێتەوە و بۆ داگیرکردنی من دەست بە شەڕ کات. ئێستا دەمزانی گوریل لە چ دەترسا بۆ بێدەنگ ڕای دەکرد ترسی لە گوریلاکانی تر بوو. ئەو دوو ئاژەڵە دڕندە کەوتنە گیانی یەک کاتژمێر شەڕ درێژەی بوو تەپ و تۆز بەرز بوویەوە و هەردووکیان دایان نەڕاند و لەکیان دەدا تا ئەوەی گوریلی یەکەم سەرکەوت و گوریلی نێر دووەم بە جەستەیەکی خوێناوی ڕای کرد. لێرەدا بوو دووبارە گوریلا منی خستە ژێر باڵ و ڕای کرد و کاتژمێرێکی تر ڕامان کرد گەیشتینە قامیشەڵانێک. لە قامیشەڵاندا وەستا سەیری دواوی کرد و مرخەمرخی کرد. زانیم لە پشتەوە هەڕەشەی لەسرە، بەڵام ئەوەندە بێ هیوا ببووم گومانم دەکرد تۆ هاتبێتیت. چەند خولەکێکی تر گوریل بە خێرایی ڕای کرد و منیشی لەگەڵ خۆیدا برد. ئەم جارە زانیم مەترسیەکەی سەری زۆر نزیکە و بۆ دڵنیایی قیژاندم. گوریلا تووڕە بوو دەیویست بمخنکێنێت کە تۆ دەرکەوتیت. ئەوە ئیتر بۆ خۆت باشتر لە من دەیزانی و بینەری بوویت. کاتی قسەکانی لە ئۆنا تەواو بوو هەمومان لە ئارەقدا خوسا بووین و تەنانەت ڕەنگی یوریش پەڕا بوو. لە ئۆنا وتی دەیڵێمەوە کە ئێرە شوێنێکی مەترسیدارە و ڕەنگە لە ناکاو بکەوینە بەر هێرشی دەستەیەک گوریلی نێر و مێ کەواتە دەبیری گیانی خۆتان دابن. بە خێرایی هەستام و وتم کەواتە بەڕێکەوین. بەم فەرمانە ئەوانیش لە شوێنەکەیاندا هەستان و بەرەو باشوور بەڕێکەوتین. هێشتا مەبەست و شوێنێکی دیاریکراومان نەبوو، نەمان دەزانی بۆ کوێ دەبێت بڕۆین. من و لە ئۆنا لە پێشەوە دەڕۆیشتین و یوری و هاوسەرەکەی بە دواماندا دەهاتن. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 23. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی 24 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 228. دەیڵێمەوە کە ئێرە شوێنێکی مەترسیدارە و ڕەنگە لە ناکاو بکەوینە بەر هێرشی دەستەیەک گوریلی نێرومێ کەواتە لە بیری گیانی خۆتانە بن.
بە خێرایی هەستامەوەتم کەواتە بەڕێکەوین. بەم فەرمانە ئەوانیش لە شوێنەکەیاندا هەستان و بەرەو باشوور بەڕێکەوتین. هێشتا مەبەست و شوێنێکی دیاریکراومان نەبوو، نەمان دەزانی بۆ کوێ دەبێت بڕۆین. من و لە ئۆنا لە پێشەوە دەڕۆیشتین و یوری و هاوسەرەکەی بە دواماندا داهاتن. 2 شەو و 2 ڕۆژ بەم شێوە ڕۆشتینە پێش. ڕۆژی سێم کاتی ئاوابوونی خۆر گەشتینە شوێنێک کە جەنگەڵ دەستی لێ نەدرابوو. لە قەراغ ڕووبار شوێنەواری ژیان دەبینرا، بەڵام لە هەموو نیشانەکانی شتێکی گرنگ هەستی پێ نەدەکرا. یوری بە بینینی دار و لقەکانی کە دیار بوو بە مشاریان کەرەستەیەکی ئاسمی بڕاونەتەوە پێشنیازی کرد و وتی: بۆ ژنەکان شوێنێک ئامادە بکەین و خۆمان بۆ لێکۆڵینەوە بڕۆینە جەنگەڵ. بە پێشنیازەکەی رازی بووم و بە خێرایی لە ئۆنا و هاوسەرەکەی یوریمان ناردە سەر دارێکی کۆن. ئەوان لەناو لق و گەڵاکان لە چاوون بوون، بە شێوەیەک ئەگەر خۆشمان بمانویستایە بیاندۆزینەوە، ئەگەر بانگیان نەکردینایە نەمان دەبینین. کاتێک خەیاڵمان لەو دوانە سوودەبوو بە درێژایی ڕووبار درێژەمان بە پێشڕەویدا. ئەوەندە کەمێک بەڕێگادا ڕۆشتی یوری وتی: هەوا تاریک دەبێ، چونکە کراسەکانی ئێمە ڕووناکە لە ناو لق و گەڵای دارەکانەوە دەبینرێن، باشترە ڕوود ببینەوە. ئەو شەڕواڵی لە پێدا نەبوو. کاتێک کراسەکەی دەرهێنا ڕوود بوو، تەنیا تیکە قوماشێکی لێڵ ڕەنگی وەک وەحشیەکان بەخۆیەوە بەستە بوو. منیش کراسەکەی خۆمم دەرهێنا و هەردوو کراسەکانمان لە ناو لق و گەڵای دارەکاندا شاردەوە و درێژەمان بە پێشڕەویدا. کاتێک دوایین تیشکەکانی هەتاو لە بەرزترین لقی دارەکان هەڵدەگیرا، لە ناکاو یوری کە لە بەرانبەر مندا دەڕۆیشت و تفەنگەکەی منیشی لە دەستا بووتی: سیرکەن بەلەم. سەیری قەراغ ڕووبارم کرد. بەلەمێکم بینی خاڵی و 2 سەوڵ لە چەپ و ڕاستی دانرابوو. بە بینینی بەلەم من و یوری شادمان بووین و هەم ترساین. شادمانیمان بۆ ئەوە بوو ئەگەر بەلەمەکەمان بدزیایە دەمانتوانی خۆمان بگەێنینە ئەو بەری ڕووبار و لە شوێنی مەترسی دوور بکەوینەوە. بەڵام ترسەکەمان لەوە بوو کە بوونی مرۆڤی لەو شوێنەدا دەسەلماند و جۆرێک مەترسی تری پێڕادەگەیاندین. بەخۆمم وت: ئەگەر لێرە ڕوبەڕووی هۆزە وەحشیە مرۆڤ خۆرەکان کە یوری زۆر جار باسی کردبوون ببینەوە چی دەبێ؟ ئەوان چۆن تیکە تیکەمان دەکەن و دەمان خۆن؟ چەند ساتێک گووە قورما و بێجۆڵە ماینەوە و سەرنجام یوری وتی: باشترە ناو بەلەمەکە بپشکنین و دواتر بڕۆینە ناو جەنگەڵ. بەرەو بەلەمەکە ڕامان کرد و چونکە هیچی تیانە بوو بە هەمان خێرایی بەرەو لێواری جەنگەڵ کە لە قەراغ ڕووبارەوە 500 مەتر دوور بوو گەڕاینەوە. یوری نزیکەی 100 هەنگاو لە پێش منەوە بوو، بۆیە خێراتر گەشتە جەنگەڵ، بەڵام هێشتا نەدەڕۆشتە بوو کە چەمایەوە و ئیشارەی لە منیش کرد بچەمێمەوە. منیش چەمامەوە و بە کۆمەکۆم خۆم پێگەیاند و هەردووک لە پشت گیاکاندا خۆمان شاردەوە. لە ترسی زۆر نزیک بوو هەناسەم بێستێت، بەڵام یوری ئارام بوو، بزە لەسەر لێوەکانی دوور نەدەکەوتەوە. ئەو لە هیچ نەدەترسا. چەند خولێکێک بەترسەوە تێپەڕی و سەرنجام دەنگێک بیسرا. دەدوت چەند کەس پێکەوە قسە دەکەن و یان هەلهەلە لێ دەدەن. کەمێک سەرم بەرز کردەوە تا خاوەن دەنگەکان ببینم، بەڵام یوری سەری داخستمەوەتی: مرۆڤ خۆرەکانی یالاشی. ئەگەر کەمێک منی کێشایە خوار، بەڵام بەبیستنی ناوی مرۆڤ خۆرەکان خۆم تا سەر خاک کێشایە خوار. بەڕاستی ترس ئەنگێز بوو. من تا ئەو ڕۆژە ناوی مرۆڤ خۆرەکانم بیستە بوو، بەڵام هیچ کات خۆم لە چەند مەتری ئەواندا نەبینی بوو. ئێستا کە مرۆڤ خۆرەکان لە بەرانبەرماندا بوون، بەڕاستی شوێنی ترس بوو. دەنگەکان نزیک دەبوونەوە تا ئەوەی گەشتنە چەند هەنگاوی ئێمە. لەگەڵ تاریکی ئێوارێ کۆمەڵێکی دەکەسیم لە وەحشیەکان بینی بەرەو بەلەمەکە دەڕۆن. لە بەرانبەر ئێمەوە تێپەڕین، بەڵام ئێمەیان کە لە پشت گیاکانەوە خۆماندا شاردبوو نەبینی. دوای چەند خولەک سوار بەلەمەکە بوون و بە خێرایی لە قەراغ ڕووبار دوورکەوتنەوە. کاتێک ئەوان ڕۆشتن، دنکە گەورەکانی عارەق لە ڕوخسارم دەچۆڕا و جەستەم سارد ببوو. دەلەرزیم. لە یوریم پرسی: دەبێت چی بکەین؟ ڕابکەین؟ یوری وتی: نا،
کە ڕستی ڕاکردنمان نییە، دەبێت لێرە خۆمان وەشارین. شوێنی نیشتەجێبوونی ئەم هۆزە لەو بەرڕووبارە و دیار نییە بۆچی هاتوون بۆ ئێرە. بە هەر حاڵ دەبێت ئەم شەو بگەڕینەوە لای لەئۆنا و کامونی و تا بەیانی بیرێک بکەینەوە. بە دوایدا ڕۆشتم بە چەند هەنگاو دووری. دەدوت لە جەهەنەم ڕادەکەم، دەتوت دەمەوێت لە دەست پاشای دۆزەخ هەڵبێم. هەستم دەکرد لە پشت سەرم مرۆڤ خۆرەکان ڕادەکەن و چنگ دەهاون تا بمگرن. هەڵبەت هەموو ئەمانە هەموو فیکر و خەیاڵ بوو. من لە هەمان کاتدا کە دەمزانی تووشی خەیاڵ بووم دەترسام. بەگشتی بینینی قیافەی مرۆڤ خۆرەکان ترسێکی وای تیا دروست کردم کە شیاو نییە بۆ وەسف-کردن. من لەو جەنگەڵە چاوەڕوانی هەر ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەموو ڕووداوە ترس ئەنگێزەکان بووم، جگەلەوەی ڕۆژێک ڕوبەڕووی هۆزی مرۆڤ خۆرەکان ببمەوە و یان گرفتاریان ببم. ئێوە کە ئەم دیڕانە دەخوێننەوە ڕەنگە نەتوانن ڕادەی ترسی من هەست پێ بکەن. مافی خۆتانە، چونکە تەنیا کەسێک دەتوانێت تێبگات کە من چه حاڵێکم بووە کە خۆی لەو شوێنەدا گیری کردبێت و ڕوبەڕووی ئەم دیمەنە بووبێتەوە. مرۆڤ خۆرەکان موناک و پیاوەکانی نەبوون، نازی منیان هەڵ نەدەگرت. لەگەڵ ئەوان نەم دەتوانی گاڵتە بکەم، چونکە گیان و ژیان لە ئارادا بوو. ئەم ڕووداوە هەڵگری گاڵتە نەبوو. خێرایی هەنگاوەکانی خۆم زیاد کرد تا گەشتمە شان بەشانی یوری کە لەو پەڕی خوێن ساردیدا دەڕۆشت و بیری دەکردەوە و لای ئەو بەڕێکەوتم. ئەمە ترسێ بوو منی بۆ لای ئەو ڕێگایە دەبرد. دەمویست یوری باسوم بگرێت تا کەمێک لە ترسەکەم کەم ببێتەوە. دەمویست یەک دوو هەنگاو لە پێش یوریەوە بم تا ئەو بکەوێتە پشت سەرم و ئاگاداریم بکات. لە پشتەوە لەلایەن مرۆڤ خۆرەکان هێرشم نەکرێتە سەر. ڕێگایەک کە کاتی ڕۆشتن گرنگیم بە درێژیەکەی نەدەدا، کاتی گەڕانەوە ئەوەندە درێژ و ترس ئەنگێز ببوو کە هەر ساتێکی 1 ساڵ و هەر هەنگاوێکی 1 کیلۆمەتر داهاتە بەرچاو. نازانم بۆ ڕێگا درێژ ببوویەوە و ئێمە نەدەگەیشتینە ئەو دارە کۆنەی لە ئۆنا و هاوسەرەکەی یوری لەسەر بوون. بە درێژایی ڕێگا هەزاران بیر و خەیاڵم کردەوە. خاڵی مەحکوم بە ئیعدامێکم بوو کە دوایین شەوی ژیانی بەسەر دەبات و دەزانێت بەیانی لەسەر کورسی کارەبایی دایدەنیشێنن. منیش کە مرۆڤ خۆرەکانم بینی ئەم حاڵەتە دەستی پێدام و دڵنیا بووم بەیانی گیرۆدەیان دەبم و لە ناو سکیاندا هەرس دەبم. بە هەر شێوەیەک بوو گەیشتینە دارەکە و لێی ڕۆشتینە سەر و لەسەر لقێکی قەوی و پان کە شوێنی دانیشتنی 10 کەس دەبوو لای لە ئۆنا دانیشتم. لە گۆشتی مەلەکان کەمێک مابوویەوە لە ئۆنا خواردی و یوری و هاوسەرەکەشی بەو پەڕی خوێن ساردی سکی خۆیان تێر کرد. بەڵام من دەمەم وشک ببوو وەک ئەو کەسانی تایان هەبێت. ئیشتیام نەبوو. بەخۆمم وت بە دڵنیاییەوە بەیانی بەدەست مرۆڤ خۆرەکان دیل و تیکە تیکە دەکرین. لەم شێوەدا چ پێویستیەکەم بە خواردن هەیە؟ برسی بم ڕاحەتتر دەمرم. دوای خواردن جارێکی تر لەگەڵ یوری سەبارەت بە ڕێگاکانی ڕاکردن قسەمان کرد. بەڵام لەبارەی ئەوەی بینی بوومان یانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ مرۆڤ خۆرەکانی یالاشی هیچمان نەوت و بە شێوەیەکی نهێنی قسەمان دەکرد کە لە ئۆنا و هاوسەرەکەی یوری تێنەگەن. کاتێک دەمانویست ناوی مرۆڤ خۆرەکان ببین بە ئینگلیزی قسەمان دەکرد و ئەوان هەستیان بە مەبەستەکەی ئێمە نەدەکرد. ئەگەر لە ئۆنا و هاوسەرەکەی یوری بیانزانیایە ئێستا کە لە نزیک مرۆڤ خۆرەکان دانیشتەجێین و بە دڵنیاییەوە دەترسان و لەبەرەوەی ژن و لاواز بوون دەبوونە هۆی ناڕەحەتی و نیگەرانی ئێمە. یوری لەبارەی ڕاکردن لەو شوێنە وتی ئێستا کە هیچ ڕێگایەک بۆ ڕاکردن نییە، لە ڕێگەی جەنگەڵەوە ڕێگا ئەوەندە مەترسیدارە یەکسانە لەگەڵ مەرگ. بە بۆچوونی من سەفەرکردن لەو ڕێگا کە زیاتر لە 1 ساڵ دەخایەنێت جۆرێک خۆکوشتنە، چونکە تا ئێستا هیچ مرۆڤێک لە زۆنگاوەکان بە زیندویی دەرنەچووە. لە ڕێگەی سەرەوەش ڕێگەی هەڵاتنمان نییە، چونکە ڕوبەڕووی دانیشتوانی هۆزەکەی مۆناک دەبینەوە و شتێکی سروشتیە کە ئەوان بە زیندویی نامان هێڵنەوە، بەتایبەت ئەگەر لە ئۆنایشمان لەگەڵدا بێت. تەنیا لە ڕێگای ڕووبارەوە دەتوانین بڕۆینە پێش و یانەوەی خۆمان بگەێنینە ئەو بەر و لەم شێوەیەشدا ڕوبەڕووی هۆزی مرۆڤ خۆر و زۆر وەحشی یالاشی دەبینەوە. بە ترس و نیگەرانیەوە پرسییم بە بۆچوونی تۆ دەبێت چی بکەین؟ یوری بۆ چەند ساتێک بیری کردەوە وتی
ئێستا دەبێت لەم شوێنە و لەسەرمدارە کە شوێنێکی ئارام و دڵنیاییە بمێنینەوە. هەڵبەت مانەوەی ئێمە لێرە زۆر ناخایەنێت، چونکە گیرۆدەی مرۆڤ خۆرەکان دەبین و ئەوان دەمان بینن و دیلمان دەکەن و دەمان خۆن و یان ئەوی بە خوێندنەوەیەکی تەواو ڕێگایەک بۆ هەڵاتن دەدۆزینەوە. لەم کاتەدا لە ئۆنا سەری خستە سەر شانی من و چاوەکانی بەست و خەوت. یوری و هاوسەرەکەشی لەسەر لە قیدارەکە جوامیلکەیان دایەوە و خەوتن. تەنیا من بە ئاگا بووم و نەم دەتوانی بخەوم. مێشک و دەمارەکانم ناڕەحەت بوو. لەگەڵ بیستنی بچووکترین دەنگێک وەک کەسانێک دەستیان بە وایەری ڕووتی کارەباوە بێت ڕادەچڵەکیم و بەم ڕاچڵەکانەش لە ئۆنا ئاگای دەبوویەوە و چونکە لە ڕووداوەکە ئاگادار نەبوو هەناسەیەکی هەڵدەکێشا و خەوی لێ دەکەوتەوە. نازانم چەند کاتژمێر بەم شێوە تێپەڕی و چ کاتێکی شەو بوو کە چاوەکانم هیلاک و پێڵوەکانم قورس بوو خەو بردمیەوە. کاتێک چاوەکانم کردەوە هەستم کرد جەستەم دێشێت و سەری لە ئۆناش لەسەر شانم نییە. بە بیرەوەریەک کە لەونبوونی جاری پێشووی لە ئۆنا هەمبوو لە شوێنەکەم بەرز بوومەوە و لە دەوروبەری خۆمم ڕوانی. بەڵام بەو پەڕی شادمانیەوە بینیم لە ئۆنا کەمێک ئەولاتر دانیشتووە و لەگەڵ مەیمونێک دایاری دەکات. مەیمون چەند مۆزێکی بۆ هێنابوو، لە ئۆناش یەکێک لەوانی پاک کردبوو دەی خوارد و کەمێکیشی دەخستە دەمەی مەیمونەکە کە هەڵبەز و دابەزی دەکرد. من بیرەوەری شەوی پێشوو ئەو هەموو ناڕەحەتی و نیگەرانیم لەبیر کردبوو. سەرقاڵی سیرکردنی ئەو دیمەنە تازەیە بووم و چێژم دەبرد. دوای چەند خولەک لە ئۆنا هەستی بەوە کرد کە منیش هەستاوم. لەسەر لقەکە بەڕێگادا ڕۆشت و هاتە لای من. مۆزێکی پاک کرد و دایە دەستم. من کە شەوێ هیچم نەخواردبوو برسی بووم. بە چێژێکی زۆرەوە مۆزەکەم خوارد و لە ئۆنام پرسی یوری و هاوسەرەکەی لەکوێن؟ سەری خۆی بەرز کردەوە و لە لابەلای لە قاچڕەکاندا شوێنێکی بەرزی نیشاندام و وتی سیر کاوان چوونە کوێ؟ سیرم کردوانم لە بەرزترین لە قیدارەکە بینی. هاوسەرەکەی یوری سەرقاڵی خواردنی میوە بوو، بەڵام یوری لە دوورەوە لە شتێکی دەڕوانی و دەستی لەسەر برۆی دانابوو تا تیشکی هەتا و کە تازە لە نووکی دارەکانی دەدا لە چاوی نەدات. لەم کاتەدا بوو کەوتمە بیری مرۆڤ خۆرەکانی یالاشی. دەدوت ئیتر ترسم نییە و یا نەگەر دەترسم بەڕادەی شەوی پێش نییە. زانیم ترسی بێوێنەی دوێ شەو بەهۆی تاریکیەوە بووە و بەنەمانی تاریکی لە توندوتیژی ترسەکەم کەم بۆتەوە و لەلایەکی تر بەهۆی حەسانەوە دەمارەکانم ئارام بۆتەوە. من و لە ئۆناش لە لقەکان ڕۆشتینە سەر و خۆمان گەیاندا و شوێنەی ئەوان لێی دانیشتە بوون. شوێنێکی بەرز و جوان بوو. ڕووبار لە ژێر قاچی ئێمە لە خرۆشاندا بوو دەڕۆیشت. جەنگەڵیش تا ڕادەیەکی کەم لە ژێر پێماندا بوو. وا دەگەیشتە بەرچاو ئەو دارە و شوێنێک کە ئێمە هەڵمان بژاردبوو لانی کەم دەمەتر لە لقی دارەکانی تر بەرزترە. یوری بەیانی زوو ڕۆشتە بۆ جەنگەڵ و بڕێکی زۆر میوەی وەحشی چنی بوو هێنابووی. یەک لە میوەکان لە کەدوو دەچوو، تامێکی زۆر شیرین و دڵگیری هەبوو. وامزانی ڕەنگە جۆرێک ئاناناس بێت، بەڵام یوری وتی ئەمە ئاناناس نییە، بەڵام کەدووە. بەڵام وەحشیە و دارێکی گەورەی هەیە. کاتێک لقی ئەو دارە بەردەگرێت ئەوەندە قورس دەبێت کە تا سەر زەوی دەنوشتێتەوە. من لەو میوەیەم زۆر خوارد تا تێر بووم. ئێمە هێشتا سەرقاڵی خواردن بووین و قسەمان دەکرد کە لە ناکاو یوری لە شوێنەکەی خۆیدا هەستا و دەستی بە هەمان شێوە خستە سەر بۆرۆی و دوای چەند سات لە کاتێکدا ڕەنگی پەڕابووتی سیرکە مرۆڤ خۆرەکان بەرەو ئێرە دێن. ئەم جارە بێئاگایی ئەو بووە هۆی ئەوەی لە ئۆنا و هاوسەرەکەشی تێبگەن. ئەو دوانە زۆر ترسابوون. لە ئۆنا دەلەرزی وتی چی بکەین؟ چ دەبێت؟ پێم وت مەترسە ئازیزم، تفەنگم پێیە. جیاواز لەوەش ئێمە لە سەر دارەکەین. هەر کەس نزیک ببێتەوە دەکوژرێت. لەلایەکی تر دیار نییە کە ئەوان کاریان بە ئێمە بێت. ڕاستیش دیار نەبوو کە ئەوان کاریان بە ئێمە هەبێت. بەرەو لای ئێمە دەهاتن، بەڵام زیاتر سەرنجیان لای قەراغی ڕووبار بوو. ژمارەیان زۆر پەرێشان بوون. کاتێک جوان نزیک بوونەوە یوری وتی سیرکە
کۆمەڵێک ژن و منداڵیشیان لەگەڵدایە. ئێمە زەق زەق سەیرمان دەکردن، بەڵام لە هەمان کات لە پشت لق و گەڵاکان خۆماندا شاردەبوو تا نەبینڕێین. لە ئۆنا بازووی گرتە بووم و فشاری دەدا و هیچ هەستی بەوە نەدەکرد کە نینۆکەکانی لە گۆشتەکەم دەچەقێنێت. چەند خولەکێک بە ترس و ناڕەحەتیەکی سەیر تێپەڕی، دڵم وەک دڵی مەلێک کە بیانەوێت سەری ببڕن و چەقۆ لە دەستی قەسابدا ببینێت لێی دەدا و نزیک بوو لە قەفەسەی سینەم بێتە دەر. قورگم لە ترسی و ناڕەحەتی زۆر دەگوشرا. تفەنگەکەم لە دەست گرتە بوو فشارم دەدا، بەڵام دەستم بەڕادەیەک دەلەرزی کە تفەنگەکەشم تەکانی دەخوارد. لەم بگرەوێنەدا بووین کە ئەوان گەشتنە نزیک دارەکەی ئێمە و سەرنجیان بەرەو لای قەراغ ڕووبار ڕاکێشا. لێرەدا بوو کە ڕووبەڕووی دیمەنێکی سەیر بووینەوە. دەنگەدەنگی زۆریان لێوە دەبیسرا. ژنان و پیاوان و مناڵەکان دەیان قیژاند و دەدوت شین و ڕۆڕۆ دەکەن. یوری جوان ورد بوویەوە و وتی: سیرکەن، دەیانەوێت دەم تاقمە بخەنە ناو ئاوی ڕووبار و بیان کوژن. منیش ورد بوومەوە بینیم کە چەند لە پیاوەزلەکانی لە کاتێکدا تیر و کەوانیان لەدەستا بوو، تیر لە ناو کەوان ئامادە بوون و نیشانەیان لە قەرەباڵغیەکە گرتە بوو بۆ پێشەوە پاڵیان پێوەدەنان. چەند ژنێکی جوانیش لە ناویاندا بوون. دەڵێم جوان، سەرتان سوور نەمێنێت، چونکە ژنانی هۆزەکانی ئامازۆن هەمویان خۆش ئەندام و بە زۆری جوانن و چۆن پێستێکی قاوەی ڕەنگیان بوو، وەک ژنە جوان و ڕوخسارەکانی هیندی خۆیان دەنوان. محکومین لە یەکدا هەڵان، پێچیان دەخوارد و دەڕۆشتنە پێش، بەڵام ئەوانەی کە هەڕەشەیان دەکرد تەنیا 4 کەس بوون. 4 کەس چەکدار و ئەوانیان بۆ پێشەوە برد کە لە ئاوی ڕووباردا بیان خەنکێنن. ئەو 4 هەندێک شتێکیان دەوت و لە قەرەباڵغیەکەش وەڵامیان دەدرایەوە. یوری بۆ قسەکانی ئەوان کە جوان دەبیسترا گوێی هەڵخست و وتی: سەیرە، من لە قسەکانی ئەوان تێدەگەم. یعنی چی؟ وتم: ڕەنگە زمانی ئەوان هاوشێوەی زمانی هۆزەکانی تر بێ و تۆ بەهۆی لێکچوونی وشەکانەوە تێدەگەیت. هەرگیز لێکچوون لە نێوانیاندا نییە، بەڵام خۆیشم نازانم چۆن تێدەگەم. چی دەڵێن؟ یوری لە کاتێکدا بزەیەکی ڕەزامەندی لەسەر لێو بووتی: بە خۆشحاڵیەوە، ئەمانە وەحشی و مرۆڤخۆر نین. ئەمانە کە دەیبینی مەحکوم کراون بە مەرگ لە هۆزێک و تیرهاوێژەکان لە هۆزێکی ترن کە بەردەوام پێکەوە لە شەڕدان. بە خۆشحاڵیەوە پرسییم: کەواتە مرۆڤخۆر لەم جەنگەڵەدا نییە؟ یوری وتی: بۆنا، ئەوانەی دوێ شەو بینیمان مرۆڤخۆر بوون، بەڵام بەنهێنی بۆ پشکنین هاتبوونە ئەمبەر ڕووبار و بە خێرایی گەڕانەوە. ئەوان لە نزیک ئەم هۆزە ورەی نزیک بوونەوە لە قەراغی ڕاستیان نییە. بەسەر سوڕمانەوە پرسییم: تۆم زانیاریانت لەکوێوە هێناوە؟ یوری سەیری کردمەوتی: خۆیشم نازانم، بەڵام هەرچی دەڵێم لە ڕاستیەکەیدا گومانم نییە. لەم کاتەدا دەنگی قیژەی ژنەکان بەرز بوویەوە، چونکە دوان لە مەحکوم کراوەکان کە بەرگریان کردبوو بە تیرە ژاژاویەکان پێکران و کوژران. بەبینینی ئەم دیمەنە شڵەژام، هەندێک کات مرۆڤ هاوسەنگی خۆی لەدەست دەدات و نازانێت چی دەکات. منیش ئەو ڕۆژە نەمزانی چیم کرد. 1 سات هەستم کرد کە یوری دەیەوێت بمگرێت. من لە تووڕەییدا دەلەرزیم و یوری زیاتر لە من تووڕە بوو. ئەو دەیویست فەنگەکەم لەدەست بسەنێت و بەڵام درەنگ ببوو، چونکە دەنگی تەقەی گولە بیسرا و دەستبەجەیەکێک لەوان لەو 4 کەسە کوژرا. سیانەکەی تر کە هەرگیز چاوەڕێم ڕووداوەیان نەدەکرد، بە ترسەوە ڕۆشتنە سەرسەری و بە سیرکردنی کونێک کە لە پشتیدا دروست ببوو سەرقاڵ بوون. دەنگی گولە ئەوانی تری ترسان، بەڵام هەرچی گەڕان هیچیان نەبینی. دەمویست گولەی دووەم بتەقێنم، بەڵام سەر نەکەوتم، چونکە یوریت فەنگەکەی لەدەست سندم و بە تووڕەییەوە وتی: ئەمە شێتیەکە، ئێوە بە کوشتمان دەدەن. بە خۆشحاڵیەوە پێویستی بە تەقە نەکرد و ئەو سیانەی تر بە قاوەقیش ڕایان کرد. مەحکوم کراوەکان لەگەڵەوەی خۆیان ئازاد بینی لەلایەکی ترەوە ڕایان کرد و لە ناو دارەکاندا ون بوون. دوای هەڵاتنی ئەوان تازە هاتمە خۆم، جەستەم لە عارەقدا خوسا بوو، دەدود لە ئاو هاتوومە دەر. یوری وتی: ئێوە ئەوانتان ڕزگار کرد، بەڵام بوونە هۆی مەرگی خۆتان و ئێمە
ئێستا پیاوەکانی هۆز دێن و دەماندۆزنەوە و دیلمان دەکەن. هێشتا قسەکەی تەواو نەبوو کە لە ناکاو قەرەباڵغیەکی سەیر بیسترا و بە دوای ئەودا یەکەم دەستەی وەحشیەکان چەکدار بە تیر و کەوان گەشتنە سەر لاشەکە. ئاژاوەیەکی سەیر دەستی پێکردبوو، هەمووان دەیان قیژان. سەرۆکی هۆزەکە بە نیشانەی تایبەت دیاری کرابوو، دەستوری بە پیاوانی خۆیدا بگەڕێن و بە شێوەیەک کە یوری دەیوت جەختی دەکردەوە سەردارەکانیش بگەڕێن. لە ئونا لە ترسا دەلەرزی، ڕەنگی پەڕابوو، ڕوخساری لە نێوان دەستەکانیدا شاردبوویەوە و دەگریا. هاوسەرەکەی یوریش ئاوا حاڵێکی بوو. بارودۆخی منیش باشتر لەوە نەبوو. تەنیا یوری وەک ئاژەڵێکی دڕندە و خوێنخۆر لە کاتێکدا تفەنگەکەی لە دەستگرتە بوو سەیری دەکردن و ددانەکانی لە یەک گیر دەکرد. من بە ئەخلاقی یوری ئاشنا بووم. هەر کاتێک ڕوخساری ئاوای لێدەهات و بەو شێوەیە ددانەکانی لە یەک گیر دەکرد دەمزانی دەیەوێت بڕیارێکی مەترسیدار بگرێت. یەکەم جارم قیافەی لە پشت دیواری قەڵایەک کە کالووی و هاوڕێکانی تەقەیان لێدەکردین بینیم و جوان بیرمە کە دوای ئەوە چیم کرد چۆن بووە هۆی ڕزگارکردنی من. لەم سەفەرەدا چەندین جار منم قیافەی ئەوەم بینی بوو. هەر جارە و یوری کارێکی مەترسیداری ئەنجام دەدا بە خۆشحاڵیەوە گیانی بە سڵامەتی دەردەبرد. دەیویست چی بکات نەمدەزانی، تەنیا دەمزانی ئەوە بوو کە یوری بە دڵنیاییەوە ناهێڵێت بە ئاسانی گیانی من بە فیڕۆ بڕوات و مفت خۆڕایی بکوژرێم. تاوانی من بوو بەبێ ئاگایی خۆم ئەم کارە ساتەم دروست کرد، بەڵام ئەم جارش فریام کەوت و مەترسی لە من دوور کردەوە. لەو کاتەدا کە وەحشیەکان دەوریان گرتە بووین سەرقاڵی گەڕان بوون، لەم خاڵەش دڵنیا بووین و ئەم فکرم لەسەر پەروەردە دەکرد. بەڵام لە ناکاوم پرسیارم لە مێشکمدا نەخشی بەست کە گریمان ئەگەر یوری بێوێت ڕزگارم بکات چۆن بەسەرم کۆمەڵە زۆرە وەحشیانەدا سەر دەکەوێت و بەکام سیلاحە ئەم هەموو پیاوە چەکدارە بکوژێت. هەڵبەت ئەگەر ڕەشاشێکمان پێ بوایە بەباشی دەمانتوانی بەرگری لە خۆمان بکەین، بەڵام بە تفەنگێک و 30-40 فیشەک چۆن ئەم کارە مەترسیدار و گەورەیە ئەگەری بوو. لێرەدا بوو کە ترسێکی بێپایان تێکەڵاو بەبێ هیوایی سەراپامی داگرت و دڵ و ڕۆحمی داگیر کرد و جارێکی تر دەستم لە گیانی شیرینی خۆم شۆرد. لە ئۆنا لەم کاتەدا سەری خۆی بەرز کردەوە، چاوە فەرمێسکاویەکانی لە من بڕی و بەگریانەوە وتی دەیانەوێت بمان کوژن، با لە یەک ماڵاوایی بکەین، کارێک بکە من پێش تۆ بکوژرێم و مەرگی تۆ بە چاو نەبینم. لەم کاتەدا کە من و لە ئۆنا ماڵ ئاواییمان دەکرد دەنگی یوری بیسرا کەوتی من دەڕۆمە خوار، ئێوە خۆتان بگەین نەبەرزترین لەقەکان کە نەبینرێن. ئەمە دوایین کارێک کە من دەتوانم ئەنجامی بدەم و لە مەرگی دڵتەزێنی ئێوە سیانە ڕێگری بکەم. لە جیاواز لەم شێوە هەر چوارمان دەکوژرین. من دەمویست ڕێگەی لێ بگرم، بەڵام دەرفەتی ئەو کارم نەبوو، چونکە یوری بە خێرایی تفەنگەکەی بە یەکێک لە لەقەکانی دارەکەەوە هەڵواسی و ڕۆشتە خوار. چاوەڕێ بووم هاوسەرەکەشی بێتە لای من دانیشێت، بەڵام لەو پەڕی سەرسوڕماندا بینیم ئەویش بە دوای یوریدا هاتە خوار. یوری بە تووڕەیی ڕووی خۆی سوڕاند و وتی تۆ لەکوێوە دەیت؟ لەوێ بمێنەوە. بەڵام ئەو لە کاتێکدا دەگریا وتی ئەگەری نییە، منیش دەبێت لەگەڵ تۆدا بکوژرێم، ئەگەر بڕیار بێت ئەوان تۆ بکوژن من ناتوانم بەبێت تۆ بژیم. یوری بۆ پەڕی ڕەزامەندی بزەیەکی هێنایە سەر لێ و وتی ئافرین بۆ تۆ ئەیژنی چاو نەترس، ئافرین کەواتە لەگەڵ من داوەرە، لای تۆ بە ئاسانی مەرگ تەحەموڵ دەکەم و شیرین دەمرم، وەرە ئەیژنی جوان و دڵگیرم. لەم کاتەدا کاوان بەیەکەوە قسەیان دەکرد و وەحشیەکان هەستیان پێکرد و بە قاوە قیژەکەیان ئاگادار کردەوە. یوری هاوڕێ لەگەڵ هاوسەرەکەی لە دارەکە ڕۆشتنە خوار و هەرچی لەوان نزیکتر دەبوونەوە قەرەباڵغی وەحشیەکان لە ژێر دارەکە زیاتر دەبوو. لەگەڵەوەشدا هەمویان سەیری سەرەوەی دارەکەیان دەکرد. بە خۆشحاڵیەوە من و لە ئۆنا بە شێوەیەک خۆماندا شاردەبوو کە ئەوان نەیان دەدین. تەنانەت ئەگەر جوانی ژورد بوونایەتەوە بینینمان کارێکی دژوار بوو، چ بگات بەوەی بەبێ سەرنج چاویان بە ئێمە بکەوێت. جیاواز لەوەش هەمووان بە چاوێکی سەرسوڕمانەوە لە یوری و هاوسەرەکەی کە لە دارەکە دەڕۆشتنە خواردەیان ڕوانی و سەرنجدانی وەحشیەکان بە دوو کەس دەرفەتی کاریتری پێ نەدەداین.
کاتێک یوری گەشتە دوالەقی دارەکە کە 4 مەتر لە زەویەوە بەرز بوو نزیک بوویەوە یەکێک لە وەحشیەکان تیرێکی لە کەوان دانا و دڵی یوری نیشانە گرت و ئامادەی تیر هاویشتن بوو. هاوسەری یوری لەگەڵ ئەوەی ئەم دیمەنەی بینی قیژاندی وتی ئاگادار بە دەیانەوێت بە تیر بتپێکن. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 24. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 25 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 240. کاتێک یوری گەیشتە دوالقی دارەکە کە 4 مەتر لە زەویەوە بەرز بوو نزیک بوویەوە یەکێک لە وەحشیەکان تیرێکی لە کەوان دانا و دڵی یوری نیشانە گرت و ئامادەی تیر هاویشتن بوو. هاوسەری یوری لەگەڵ ئەوەی ئەم دیمەنەی بینی قیژاندی وتی ئاگادار بە دەیانەوێت بە تیرێک بتپێکن. یوری بە بیستنی قیژەی ژنەکەی لەسەر لقێک پەڕیە سەر لقێکی تر. ئەو ئەم کارەی بە خێراییەکی وا ئەنجامدا کە وەسف ناکرێت و ئەنجامەکەی بووە هۆی ئەوەی تیر لە کەوانی وەحشیەکە دەرچوو بەڵام لە جیاتی ئەوەی لە دڵی یوریدا بچەقێت لە لقی دارەکە ڕۆچوو لەوێدا مایەوە. یوری چونکە دەیزانی دووبارە نیشانەی دەگرنەوە بە دەنگی بەرز هەندێک شتی وت کە نەتەنیا بۆ من بەڵکو بۆ لە ئۆناو هاوسەرەکەشی نەشیاو بوو بۆ تێگەیشتن. یوری چونکە دەیزانی دووبارە نیشانەی دەگرنەوە بە دەنگێکی بەرز هەندێک شتی وت کە نەک تەنیا بۆ من بەڵکو بۆ لە ئۆناو هاوسەرەکەشی نەشیاو بۆ تێگەیشتن بوو. یوری پێشتر ینی کاتێک وەحشیەکان دەیانویست ئەو تاقمە بکوژن و فڕیان دەنە دەریا بە ئێمەی وت کە زمانی ئەوان دەزانێت و بە جوانی تێدەگات. بەڕاستی ژوا بوو خۆشی نەیدەزانی چۆن زمانیان دەزانێت و بێ ئیرادە بە زمانی خۆی هەندێک شتی وت کە ئێمە حاڵی نەبووین. کاتێک یوری قسەی خۆی کرد و بێدەنگ بوو سەرۆکی هۆز کە هەمان وەحشیە ڕەنگ کراوەکە بوو بە بەرزکردنەوەی دەستی لە تیرهاویشتنی دووبارە بەرەو یوری و هاوسەرەکەی ڕێگری کرد. ئەویش بەنۆرە خۆی شتێکی بە یوری وت کە من تێنەگەیشتم بەڵام ئیشارەی دەستی زانیم کە فەرمانی پێدەدات لە دارەکە بڕواتە خوار. یوری تا ئێرە سەرکەوتوو بوو لەوەی گیانی خۆی و هاوسەرەکەی بپارێزێت بەڵام دیار نەبوو کاتێک وەحشیەکان ئەوانیان گرت لە گەڕان دەست هەڵگرن و ئێمە بەجێ بێڵن. وەحشیەکان لەژێر دارەکەدا لولیان دەدا و زیاتر لە 1000 ژن و پیاو لە دەوری یوری و هاوسەرەکەی کۆ ببوونەوە. یوری بۆ ئەوی مەترسی لە من و لە ئۆنا دوور بکاتەوە بە خێرایی لە دارەکەدا بەزی و دواتر دەستی کردەوە هاوسەرەکەشی لە دارەکەدا گرت و لای خۆی داینا. وەحشیەکان زەق لە هاوسەرەکەی یوریان دەڕوانی. هۆکاری نیگا پڕسەر سوڕماوەکانی ئەوان ئەوە بوو دەیان بینی ژنێکی سپی پێست لەگەڵ پیاوێکی ڕەش پێستدایە. ڕەنگە ئەوان لە هەموو تەمەنیان ژنێکی سپی پێستیان نەبینی بێت و لەبەر ئەمە سەریان سوڕما بوو هاوسەرەکەی یوری لە هۆزی ئامازۆن و ژنانی ئامازۆنیش پێستێکی گەنم ڕەنگ و ناسکیان هەیە و بەدڵنیاییەوە لەگەڵ ژنانی تردا جیاوازن. زۆر بەکەمی لە ناو ژنانی ئامازۆن ژنێک بە پێستی ڕەش دەردەکەوێت و ئەمە شتە سەیرەکانی ئەم هۆزەیە کە بۆتە هۆی سەرسوڕمانی خەڵک ناسان و هەموو زاناکانی سروشت. ئەگەر ژنێکی ئامازۆنی لای ژنێکی ئەمریکایی دابنێت جیاوازیەکەیان دیارە بە هەمان شێوە ژنێکی ئامازۆنی لەگەڵ ژنێکی ڕەشپێستدا جیاوازی ڕەنگی هەیە. سەرسوڕمانی وەحشیەکانیش لەبەر ئەمە بوو کە ژنێکی جوان گەنم ڕەنگیان لەگەڵ یوری کە پیاوێکی ڕەشپێستی ئێسقان گەورە بوو دەدی. یوریش لەگەڵ وەحشیەکان لە ڕوانگەی ئەندام و شێوە و ڕەنگی پێست جیاوازیەکی زۆری نەبوو. بەهەرحاڵ سەرۆکی وەحشیەکان بە بەرزکردنەوەی دەستی وتنی چەند وشەیەک ئاژا و قەرباڵغی تازەی دروست کرد و لە ناکاو بە چاوی خۆمان بینیمان سەدان وەحشی بەڕم و تیر و کەوانەوە هێرشیان کردە سەر یوری. لەم شەڕەدا کەس بەزەیی بە کەسدا نەدەهاتەوە. هەموو لەسەر و شانی یەک دەڕۆیشتنە سەر و من دڵنیا بووم ئەگەر ئەوان مەبەستی کوشتنی یوری و هاوسەرەکەیان نەبێت ئەو بێچارانە لەژێر دەست و قاچی ئەواندا دەکوژران و دەخنکان. تەپوتۆز و چەولم بەرز بوویەوە و قەرباڵغیەکی گوێ ئازاردەر دروست بوو. بە خۆشحاڵیەوە دوای چەند خولەک یان چرکە قەرباڵغی و دەنگەدەنگ خەوت و بە شادمانیەوە بینیم کە یوری و هاوسەرەکەی زیندون و لەم شەڕەدا نەکوژراون. دەستەیەکی 6-7 کەسی دەست و قاچی یوریان بەست و بە کێشان بردیانە ناو جەنگەڵ و دەستەیەکیش دەست و پێی هاوسەرەکەیان ڕادەکێشا. یوری بەرگری نەدەکرد و خۆی سپاردبوو بە قەزا و قەدەر و وەحشیگەری ئەوان. بەڵام ئەو ژنە جوانە هەوڵی دەدا پەلەقاژەی دەکرد و دەیویست خۆی لە دەستیان ڕزگار بکات. وەحشیەکان بێ ئەوەی سەرنج بدەنە ئەو دارەی ئێمەی لەسەر بووین ئەو دوانەیان بردە ناو جەنگەڵ و چەند خولەک دواتر ئەوانیش بێدەنگ بوون زانیم کە لێمان دوور کەوتونەوە.
لەئۆنا لە خۆشحاڵیدا لە پێستەکەی جێگای نەدەبوویەوە و لەبەر ئەوەی خۆی و منی لە مەرگ بەڕزگار بوو دەبینی شادمان بوو. ئەو حسێبی گیانی خۆی و منی دەکرد بەپێی عادەت بۆ کەسانی تر نیگەران نەدەبوو، بەڵام من کە هاوڕێکەم لە مەترسیدا بینی نیگەران بووم. بێ ئیرادە لە ئۆنام لە خۆم دوور کردەوە و وتم کەمێک ئۆقرە بگرە بە ئاسوودە بم. چەند خولەکێک دەستم لەسەر ناوچاوم داناوە بیرم کردەوە و سەرنجام چونکە زانیم ناتوانم ئارام بگرم و خۆم لە داخ و خەمی مەرگی یوری ڕزگار بکەم، بە لە ئۆنام وت تۆ لێرە دانیشە لەسەر ئەم لەقە کە دانیشتووی نەجوڵیت تێدەگەیت. لە ئۆنا لە ناکاو دەستی بە گریان کرد و وتی تۆ بۆ کوێ دەڕۆی بەتەنیا جێمدێڵی؟ لە کاتێکدا لە لقەکە دەڕۆیشتمە خوار وتم دەگەڕێمەوە، دەمەوێت بە دوایاندا بڕۆم و لە چارەنووسی یوری و هاوسەرەکەی ئاگادار بم. لە ئۆنا چونکە دەیزانی ناتوانێت پەشیمانم بکاتەوە ئیتر قسەی نەکرد و تەنیا گریا و دەتوت لە مەرگی من دڵنیایە و دەیزانی ئەگەر بڕۆم دەکوژرێم. بۆیە هەر لەو کاتەوە دەستی بە گریان کرد. لە تووڕەیی و ناڕەحەتی هەزاران هەست و گومانی تر دەلەرزیم و ببوومە ئاژەڵێکی وەحشی ئەم تووڕەیە منی کوێر کردبوو. ئەنجامەکانی ئەم کارە مەترسیدارم نەدەزانی و تەنیا لەبەر سندنی تۆڵە لە وەحشیەکان کە دەیانویست یوری و هاوسەرە بێتاوانەکەی بکوژن لە دارەکە هاتمە خوار تا بە دوایاندا بڕۆم. لە ڕێگا تفەنگەکەم لە لقی دارەکە کردەوە و فیشەکم تێکرد و لە دارەکە هاتمە خوار. لەسەر دارەکە و ڕێگەی ڕۆشتنی وەحشیەکانم دیاری کردبوو، بۆیە بەبێ دژواری ڕێگاکەم دۆزیەوە و بەخێرایی دەستم بەڕاکردن کرد. ئەگەر لق و گەڵای چری دارەکان کە هەر سات زیاتر ڕێگەکان لێدەگرتم نەدەبوو، ڕەنگە لە یەک دوو خولەکدا خۆم بە وەحشیەکان دەگەیاند، بەڵام خۆشبەختانە یان بەدبەختانە بەهۆی چڕی و ئاڵۆزی لقی دارەکان و گەڵا پێچاوپێچەکان لە خێرایی من کەم دەبوویەوە. ئەو ڕەنگە کاتژمێرێک زیاتر یان کەمتر ڕام کرد و سەرنجام گەیشتمە شوێنێک کە داری گەورە و کۆن چڕی لێبوو. لە زەوی جەنگەڵ و شوێنێک کە من لێی وەستا بووم ئاسمان نەدەبینرا و دەدوت کە ڕۆژ لە ناکاو گەشتۆتە ناوچەی شەو. هەموو شوێنێک تاریک بوو، لق و گەڵای دارەبەرزەکان وەک تاقێکی بەز لەسەر جەنگەڵ دەبینرا. هەموو شوێنێک تاریکی دایگرت بوو. من لەوێ بەدواوە زیاتر چاودێری خۆمم دەکرد، چونکە هەستم دەکرد لە ناوچەی مەترسیدار نزیک بوومەتەوە. تفەنگەکەم لەسەر دەست گرت و بە نەرمی هەنگاوم هەڵدەگرت. دەنگی وەحشیەکان لە دوورەوە دەبیسترا و کە کەمێکی تر لەم ناوچە تاریکە ڕۆیشتمە پێش، بینیم کە وەحشیەکان خۆیان بە سازکردنی جەژنی کوشتنی یوری و هاوسەرەکەی ئامادە دەکەن. ئاگرێک لە ناوەڕاستی گۆڕەپانەکە دەبینرا، لەبەر ڕووناکایی ئاگرەکە هەموو شوێنێک بە جوانی دەبینرا. بە شێوەیەک ئەگەر ئاگر نەدەبوو لەو تاریکێدا من توانای بینینی یوریم نەبوو. لای ئاگرەکەی یوریان بە دارێکەوە بەستبوویەوە و دارێکی تر لەولا دەبینرا، بەڵام هاوسەرەکەی یوریم نەدەبینی. سەرەتا وامزانی ئەویان لە ڕێگا لەبەر خۆڕاگری کوشتووە و جەستەیان فڕێداوە، بەڵام لەم کاتەدا دەنگی قیژەی وەحشیەکان سەرنجی منیان بۆ خاڵێکی تر ڕاکێشا و لەوێدا بینیم کە تاقمێک هاوسەر جوانەکەی یوری ڕادەکێشن و بەرەو یوری و دارەکە دەیبەن. ئەوی هێشتا بەرگری دەکرد، پەلەقاژەی دەکرد و بە زمانی خۆی جنێوی دەدا و ئەوانی بە تووڕەیی خواکان دەسپارد. بینینی ئەم دیمەنە زۆر ناڕەحەتی کردم و تووڕەیی منی زیاد کرد. بەڵام کاتێک بەشڕی دانیشتوانی وەحشیەکان و سیلاحەکانی ئەوان کە لە تیرە ژاراویەکان و ڕمەدرێژەکان پێک دەهات ڕوانیم، بە ئاگا هاتمەوە بەسەر تووڕەیی خۆمدا زاڵ بووم و گەڕامەوە و هێواش بەرەو شوێنێک کە لە ئۆنام لێ بەجێهێشت بوو بەڕێکەوتم. توانای بینینی مەرگی یوری و هاوسەرەکەیم نەبوو. ئەگەر ئەم توانایم هەبوایە لەوێدا دەوەستام و تا کۆتایی سەیرم دەکردن. خەم و پەژارەیەکی بێوێنە دڵ و ڕۆحی داگیر کردم و دەمیست لە پرسەی باشترین هاوڕێ و ڕزگارکەری خۆمدا بگریم. هێشتا نەگەشتبوومە شوێنی خۆم کە دەنگی گامبەگامبی تەپڵی وەحشیەکان بەرز بوویەوە. وام دەزانی ڕێوڕسمەکان کۆتایی هاتووە ئەوانیان کوشتووە و بۆیە تەپڵ لێدەدەن. چەند خولەک دواتر گەیشتمە شوێنێکی ڕووناک و هەتاوی و دارەکەم دۆزیەوە و لێ ڕۆشتمە سەر. لە ئۆنا بێسەبرانە چاوەڕی دەکردم. کاتێک چاوی بە من کەوت لە شادمانیدا دەستەکانی لە یەکدا و چەند لقێک بۆ پێشوازیم هات. کاتێک ڕۆیشتم دەگریا و ئێستا لە شادمانیدا فرمێس لە چاوانی دەباری. بە هیچ شێوەیەک نەمدەتوانی خۆم لەو ناڕەحەتی قوڵەم ڕزگار کەم. لە ئۆناش کاتێک بەم حاڵەدا منی بینی لەسەر لقێکی تر دانیشت و بێدەنگ بوو. یەک کاتژمێر بەم شێوەیە تێپەڕی و من لە دەنگی تەپڵی وەحشیەکان کە لە دوورەوە دەبیسترا گوێم دەگرت. لە ناکاو دەنگی تەپڵەکە پچڕا و بێدەنگی سەرانسەری جەنگەڵی داگیر کرد. هەڵبەت نەمانی دەنگی تەپڵی وەحشیەکان زۆر سەسوڵهێنەر نەبوو. من و لە ئۆناش زۆر سەرمان سوڕ نەما، چونکە وامان دەزانی ڕێوڕسمەکە کۆتایی هاتووە. بەڵام شتێک کە دەبووە هۆی سەرسوڵمانی ئێمە ئەوە بوو کە دوای دوو خولەک دەنگی تەپڵ بەتوندی و ڕیتمێکی تر بەرز بوویەوە و هەرایەکی سەیری دروست کرد. ئەم جارە لەگەڵ دەنگی تەپڵ هاواری شادمانی دەبیسترا. وەحشیەکان دایان قیژاند و ئێمە بە جوانی لەو بەرزاییەوە دەنگیانمان دەبیست.
دەنگەکان کەم کەم لێمان نزیک بوونەوە، دەتوت بەرەو لای ئێمە دێن. یانی چی؟ ڕەنگە پێشتر ئێمەیان بینی بێت و بۆ دیرکردنمان دێن. لە ئۆنا سێری کردم وتی گومانم تیان نییە بەرەو ئێرە دێن، تا کات هەیە با ڕاکەین. من دژایەتیم کرد و وتم بوەستە، ڕەنگە ئەوان بۆ شوێنێکی تر بڕۆن و کاریان بە ئێمە نەبێت. نێو کاتژمێر تێپەڕی و دەنگەکە نزیکتر بوویەوە تا ئەوەی وەحشیەکان لە دوورەوە دەرکەوتن. ئێستا دڵ لە سینەی من و لە ئۆنا دەلەرزی، چونکە بە جوانی دەمانبینی چاویان لە دارەکەی ئێمە بڕیوە. کەسێکی تر کە نزیک بوونەوە لە ناکاو لە ئۆنا قیژاندی و دەستی لە یەکدا وتی سیرکە، یوری و هاوسەرەکەی لە پێشیانەوەن. منیش یوریم بینی، بەڵام لە بارودۆخێک کە شیاوی وەسفکردن نییە، بەڕاستی سیر بوو، چونکە یوری پێدەکەنی و کڵاوی تایبەتی سەرۆکی هۆزی لەسەردا بوو. پێش هەر شتێک ئەم بیرەم لا دروست بوو، ڕەنگە وەحشیەکان زەختیان لە یوری و هاوسەرەکەی کردبێت و ئەوانیش بەڵێنیان داوە شوێنی خۆشاردنەوەی ئێمەیان پێ بڵێن. بەڵام بەخێرایی بەخۆمم وت وەحشیەکان لەکوێوە دەیانزانی ئێمە چوار کەسین. لەلایەکی تر یوری کە گیانی خۆی لەبەر من خستە مەترسیەوە کەسێک نەبوو خیانەتێکی وا بکات و ئێمە لە چنگی وەحشیەکاندا دیل بکات. بەم شێوەیە بیری پەرێشان و نیگەرانی مێشک و ڕۆحمی داگیر کردبوو. لە هەمان کات چاوم لەوان کە لێمان نزیک دەبوونەوە هەڵ نەدەگرت. شتێک کە زۆر سەرسوڕماوی کردم ئەوە بوو یوری کڵاوی تایبەتی سەرۆکی هۆزی لەسەر کردبوو. پێدەکەنی یانی چی؟ سەرنجام وەحشیەکان لێمان نزیک بوونەوە و گەیشتنە ژێر دارە کۆنەکە کە ئێمە خۆمان لەسەری شاردبوویەوە. لەم کاتەدا یوری و هاوسەرەکەی لە ڕیزی وەحشیەکان جێبوونەوە و چەند هەنگاوێکی تر هاتنە پێش تا گەیشتنە شوێنێک کە ئێمە دەبینراین. یوری سەری خۆی بەرز کردەوە و لە لابەلای لق و گەڵای دارەکان سەیری کردم. پێکەنی وتی وەرنە خوار، بووینە ناسراو، بووینە ناسراو. یانی چی؟ من چ ناسراویەکم لەگەڵ ئەم دێوە بێشاخۆکلکانەدا هەیە؟ یوری چی دەڵێت؟ ڕەنگە شێت بووە بەدەنجێک کە لە ناڕەحەتی دەلەرزی وتم یوری خۆت؟ بەڵێ سەرۆک خۆم، وەرنە خوار تا بە جوانی بۆتان بگێڕمەوە، مەترسیەک لە ئارادا نییە، من ئێستا سەرۆکی ئێوەم. وەحشیەکان سەیری دارەکەیان دەکرد، بەڵام نەدەجوڵان. لە وتوێژی من و یوری حاڵی نەدەبوون، چونکە بە ئینگلیزی قسەمان دەکرد و کەس جگە لە ئێمە دوانە ئەم زمانی نەدەزانی، تەنانەت لە ئۆنا و هاوسەرەکەی یوریش. من بۆ دڵنیایی زیاتر وتم یوری بەهەڵەدا نەچوو بێتیت، ئەم وەحشیانە هەندێک جار مرۆڤ هەڵدەخەڵەتێنن. ئەو قاقای لێدا وتی نا سەرۆ، خەیاڵتان ئاسوودە بێت، تا کاتێک لەناو ئەمانەدا بن بە تەواوی لە ئاماندان. لەگەڵ ئەوەی دەمزانی یوری درۆم لەگەڵ ناکات، لە نزیکبوونەوە بە وەحشیەکان دەترسام، بۆیە چەند خولەکێکی تریش درەنگم کرد. بیرم کردەوە بە لە ئۆنام وت چارە نییە، دەبێت بڕۆینە خوار، بابەتەکە زۆر سەنجڕاکێش دێتە بەرچاو. لە ئۆنا پێش من ڕۆشتمە سەر لقێکی تر و پێکەنی و وتی بڕیار بوو شێرەکان هەڵمان دڕن و بمان خۆن. ئێستا کە شێرەکان نەیانتوانیوە ئەم کارە ئەنجام بدەن، با وەحشیەکان تیکەتی کەمانکەن. مرۆڤ جارێک زیاتر نامرێت، دەبا بڕۆین. ئەمەی وت و وەک مەل لە لقێکەوە بۆ لقێکی تر ڕۆیشت. دوای ئەو منیش لقەکانم بەجێ هێشت و ڕۆیشتمە خوار. یوری لە ڕووی خۆشەویستی دەستی لەسەر شانم دانا و وتی سیرکە سەرۆک، ئەم کڵاوە شیاوە بۆ من؟ لە وەڵامی ئەودا لە کاتێکدا هێشتا دەنگم دەلەرزی وتم هەڵبەتە شیاوە، بەڵام نازانم ئەو کڵاوە چۆن چوە سەر تۆ، زۆر سەیرە. یوری پێش ئەوەی وەڵامەکەی من بداتەوە تفەنگەکەی لە دەست من گرت و دواتر ڕووی کردە وەحشیە ڕوت و قوتەکان کە دەوریان گرتبوو. هەندێشتی وت کەم تێنەگەیشتم. لە ڕوخساری وەحشیەکان ترس و نیگەرانیم خوێندەوە. یوری لەم بارەوە وتی دەبینی ئەوان لە بینینی ئەم تفەنگە سەریان سوڕماوە و ناڕەحەت بوون، دەبێت کاری تفەنگەکەیان نیشان بدەین، هەر بۆیە من لە دەست ئێوەم وەرگرت. دووبارە هەندێشتی وت و دەستەکانی ڕاوەشاند. دەنگی گامبەگام بیتەپڵ بەرز بوویەوە. وەحشیەکان لەگەڵ ئەوەی هێشتا ناڕەحەت بوون و لەژێر چاوەوە سێوی تفەنگەکەیان دەکرد بەڕێکەوتن. لە پێش هەمویانەوە من و یوری دەڕۆیشتین و دوای ئێمەش لە ئۆنا و هاوسەرەکەی یوری و دوای ئەوان وەحشیەکان بە تەپڵکوتان و سەماکردن و هەلهەلەکێشان ڕێیان دەکرد. لە ڕێگادا بە یوریم وت کاتێک تویان بە دارەکەەوە بەستبوویەوە و هاوسەرەکەت خۆڕاگری دەکرد، من لە پشت دارەکان بووم و بیرم دەکردەوە چۆن ئێوە دوانە ڕزگار بکەم، بەڵام چونکە فیشێکی کەمم پێبوو پەشیمان بوومەوە. یوری پێکەنیم بە خۆشحاڵیەوە وتی باش بوو تەقەتان نەکرد، چونکە بە دڵنیاییەوە ئێمە دەکوژراین. لێم پرسی بڵێ بزانم چۆن ڕزگارتان بوو، چۆنە ئەوان ڕێز لە تۆ دەگرن و کڵاوی سەرۆکەکەی خۆیان کردوتە سەر تۆ. یوری بیری کردەوە و سەرنجام وتی بەسەرهاتێکی دوور و درێژە، بەڵام بە کورتی بۆتی باز دەکەم. لە 20 ساڵ پێش وەفتێکی زانستی دێتە ئەم سنوورە و
لە ئەنجامی شەڕ و پێکدادان لە نێوان پیاوانی ئەم هۆزەدا ڕوو دەدات ژمارەیەک لە وەحشیەکان دەکوژرێن و لەوانە هەموو بنەماڵەی سەرۆک خۆشی جگە لە کوڕێکی 12 ساڵە کە دەکەوێتە دەست ئەو وەفتە زانستیە و لەگەڵ خۆیان دەیبەنە دنیای شارستانێت و لە هەتیوخانە دایدەنێن. قسەکەی یوریم پچڕاند و وتم: چیرۆکم بۆ دەگەڕیتەوە؟ لێم پرسی چۆن ڕزگارت بوو؟ یوری هەناسەیەکی هەڵکێشا وتی: منیش وەڵامت دەدەمەوە. گوێ بگرە، ڕزگاری ئێمە پەیوەندی بە ڕابردوویەک هەیە کە دەبێت لێی ئاگادار بن. دواتر چەند ساتێک بێدەنگ بوو درێژەیدا. ئەو کوڕە 12 ساڵە من بووم کە لە هەتیوخانەدا گەورە بووم و دواتر بۆ پەیداکردنی کارێکی گونجاو ڕۆیشتمە بەرازیل. لەبەر ئەوەی کارم دەستنەکەوت بوومە ڕێنیشاندەری ڕاوچیەکان لە جەنگەڵ. لە ڕابردووی خۆم ئاگادار نەبووم. تەنیا شتێک کە لە کۆتایی شەو ڕەنگە نزیکەی بەیانی بوو چونکە ئێمە سەرنجمان بۆ تێپەڕبوونی کات نەدەدا. یەکێک لە پیرەپیاوانی هۆز خۆی بە یوری گەیاند و هەندێک شتی پێوت کە بۆ ئێمە نەشیا بوو بۆ تێگەیشتن. بە هەمان ئەندازە کە ئەو قسەی دەکرد لەبەر ڕووناکی سوور ڕەنگی ئاگر قیافەی یوریم دەبینی تێک دەچێت و شوێنەواری نیگەرانی تیا دەردەکەوێت. وتوێژی ئەوان چەند خولەکێک درێژەی کێشا و لە کۆتاییدا بینیم یوری سەری خۆی تەکاندا و من بەم شێوە تێگەیشتم کە ئەو ڕەزامەندی خۆی دەردبڕی. ئیتر ڕەزامەندی بۆچی و پەیوەندی بە چه بابەتێکەوە بوو من نەمدەزانی. دوای ئەوەی یوری سەری خۆی تەکاندا پیرەپیا و ڕووی کردە پیاوانی هۆز کە بە وردی لەم وتوێژە ورد ببوونەوە و چەند فەرمانێکی دەکرد. دەست بەجێ دەنگی شادی بەرز بوویەوە و دووبارە قەرەباڵغی کۆمەڵێک پیا و بەم لاولادا ڕایان کرد و دوای چەند خولەک لە کاتێکدا یەک یان دوو کچیان گرتبوو دەگەڕانەوە. بە ئیشارەی چاو برۆ لە یوریم پرسی کە چییە؟ ئەو پێدەکەنی و هیچی نەدەوت تا ئەوەی لە گۆڕەپانی هۆز و زیاتر لە 200 کچوژن کۆکرایەوە لە دەوری ئاگرەکە بەڕیز وەستان. لە هەموو ئەم ماوەدا دەنگی گیانبەگانبی تەپڵەکان دەویسترا و کۆمەڵێک ژن و پیا و پیر و گەنج بە دەوری ئاگرەکەدا سەمایان دەکرد و کاتێک هیلاک دەبوون لە پێدەکەوتن شوێنی خۆیان بە کەسانی تر دەدا. کاتێک ژنان و کچانی هۆز کۆکرانەوە یوری بەهێواشی لە شوێنەکەی هەستا و لە کاتێکدا داردەستی تایبەتی لەدەست گرتبوو پێستی پڵنگی لەسەرشان دانابوو. بەرەو ڕیزی ژنان و کچان بەڕێکەوت. زۆربەی کشەکان هیچیان لەبەردا نەبوو. هەندێکی تریان پەڕی ڕەنگاوڕەنگی باڵندەکانیان لەسەر و سینەی خۆیان بەستە بوو. دیار بوو ئەم کارە لەبەر ڕازاندنەوە ئەنجام دەدران نە لەبەر داپۆشینی خۆیان. بە هەر حاڵ کاتێک یوری گەیشتە بەرامبەریان سەرەتا دیانەکانی خۆیان نیشان دەدا و دواتر لەو شوێنی وەستا بوون سوڕێکیان دەخوارد و دەگەڕانەوە شوێنی خۆیان. لەم گەڕانەدا یوری ژمارەیەکی هەڵبژارد و ناردنیە ناوەڕاستی بازنەکە. ژمارەی هەڵبژێردراوان زیاتر لە 40 کەس بوو. دوای ئەوە ئەو 40 کەسە هەڵبژێردراون یوری لە ناویاندا 6 هەڵبژارد و ئەوانی تر خەمبار گەڕانەوە شوێنی خۆیان. 6 هەڵبژێردراوەکە ئەندامی ڕێک و دیانی سپی و ڕوخسارێکی جوانتریان بە بەراورد لەگەڵ ئەوانی تردا هەبوو. یوری هاوسەرەکەی خۆشی لای ئەوان دانا و داردەستەکەی بەرز کردەوە و هەندێشتی وت. کاتێک یوری قسەکەی تەواو کرد هەموو پیاوانی هۆز ئاوازێکی کورتیان خوێند. من هێشتا لەم دیمەنەم دەڕوانی و سرم سوڕما بوو کە ئەم کارانە بۆ چییە؟ ئەو 6 کچە بۆچی هەڵبژێردران و هاوسەری یوری بۆ ڕۆشتە لای ئەوان؟ کە لە ناکاو هەستم کرد یوری بەرەو لای من دێت. کاتێک گەیشتە بەرامبەرم بە ئینگلیزی پرسی: لەم ڕێوڕسمە هیچ حاڵی بوویت؟ بە پێکەنینەوە وتم: نا هیچ. بەڵام ئێستا تۆ دەیڵێیت و من تێدەگەم. یوری وەڵامی دایەوە: سەرۆکی هۆز دەبێت بە ئەندازەی ڕۆژەکانی هەفتە ژنی هەبێت. ئەگەر ژنەکانی باوکم زیندوو بوونایە منی داما و ناچار بووم لەگەڵ ئەواندا بژیم، بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوان مردوون. ئەم کۆمەڵەت کە بینی کچ و ژنە بێمێردەکانی هۆز بوون کە من 6یانم هەڵبژارد. پیرەپیاوانی هۆز بە بەدبەختی قبوڵیان کرد کە من ژنە کۆنەکەم ڕابگرم و سوور بوون لەسەر ئەوەی هەر 7 ژنی سەرۆک هۆز دەبێت کچان و ژنانی هۆز بن. سەرنجام ئەوانم ڕازی کرد. من بێ ئیرادی پێکەنین گرتمی وتم: باش، خراپ نییە. ئێستا وەک پاشاکانی 1001 شەو هەر شەوە لە ماڵی ژنێکت بەسەر دەبێت. دەمیز لەگەڵ یوریدا گاڵتە بکەم کە هاتە قسە و هەواڵێکی ناڕەحەتکەری پێدام وتی: سەرۆک، بەداخەوە دەبێت هەواڵێکی خراپتان پێ بدەم. بە ناڕەحەتیەوە لێم پرسی: کام هەواڵ؟ بەپێی ڕێوڕسمی هۆز مانەوەی سپی پێستان لەناو هۆزدا یاساغە. ئەم هەواڵە پیرەپیاوان بە منیاندا و ئەو کاتەی دەتان بینی من لەگەڵ یانان قسە دەکەم باسی ئێوە هاتە پێش. ئەوان دەیانوێت باوکانی ئێمە هەواڵیان داوە سپی پێستێکی جادوگەر لە ئاسمانەوە دێت و ماڵەکانی هۆز دەسووتێنێت و دانیشتوانی هۆز دەکوژێت و دواتر سوار مەلێکی گەورە دەبێت و دەڕواتەوە بۆ ئاسمان. لەو ژوورەوە مانەوەی سپی پێستەکانی یاساغ کراوە و ئەوان دەیانوێت تۆ
تۆ لە ئۆنا ناتوانن لێرە ببێننەوە و تەنانەت دەیانویست هاوسەرەکەی منیش دەرکەن، بەڵام من سوور بووم و سەرنجام توانیم ڕێگە چارەیەک بۆ ئەم کارە بدۆزمەوە. شادمان بووم و وتم ئێستا کە ڕێگە چارەت دۆزیوەتەوە ئەم هەواڵە ناخۆشت بە من نەدایە. یوری کە دەدوت ناڕەحەتە چەند ساتێک بێدەنگ بوو، دواتر وتی پیرەپیاوانی هۆز دەڵێن ئێوە دەبێت ببن بە خزممان تا بەڵگەیەک بۆمانەوەمان هەبێت. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 25. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی 26 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئامازۆن لاپەڕا 252. ئێستا کە ڕێگەچارەت دۆزیەوە ئەم هەواڵە ناخۆشت بە من نەدایە. یوری کە دەدوت ناڕەحەتە چەند ساتێک بێدەنگ بوو، دواتر وتی پیرەپیاوانی هۆز دەڵێن ئێوە دەبێت ببن بە خزممان تا بەڵگەیەک بۆمانەوەمان هەبێت. یوری لێرەدا پێکەنی و وتی ئیرادی نییە، یاسای ئەوان زۆر سیر نییە، چونکە لەگەڵ یاسای مانەوەی کەسانی بیانی لەگەڵ ئەمریکادا هاوشێوەیە. بەپێی یاسای ئەمریکا هەر بیانیەک هاوسەرگیری لەگەڵ ئەمریکاییەک بکات دەتوانێت ببێتە هاوڵاتی ئەمریکا. لێرەش یاسا وایە هەر کەس سێژنی لەم هۆزە هەبێت دەتوانێت لەم هۆزە بمێنێتەوە. لە ناڕەحەتی زۆر لە عێراقدا خوسام، هێشتا ڕیزی کچەکان لەوێدا بوون و من لەژێر چاوەوە سەیرم کردن. یوری سەیری دەکردم و کاتێک ڕەنگپەڕانی منی بینی وتی سەرۆک زۆر نیگەران مەبن، لێرە هەرچی ژنی زیاترتان هەبێت ئاسوودەترین، چونکە هەموو ئەرکەکان لەسەر شانی ژنە، بێجگە لە ڕاو و شەڕ و ئەوان خواردن و ئازوخەی ئێوە دابین دەکەن. لە ئۆنا کە لای من دانیشتە بوو لەم و توێژەدا هیچ حاڵی نەبوو، پرسی چی دەڵێن؟ باسی چی دەکەن؟ یوری پێش ئەوەی من قسە بکەم هەموو شتێکی بە لە ئۆنا وت و لەو پەڕی سەر سوڕماندا بینیم کە لە ئۆنا ڕەزامەندی نیشاندا و هیچی نەوت. یوری درێژەیدا و ئەم جارە بە زمانی ئامازۆنی بۆ ئەوەی لە ئۆنا شتێ بگادوتی ئێوەش دەبێت دوو کەس لەناو ئەم ژنانەدا هەڵبژێرن. من ئەوانم ڕازی کردووە کە لە ئۆنا لای خۆتان ڕابگرن. خەم مەخۆ، دواتر بیرێک دەکەینەوە تا هۆکاری بەڕێکەوتنی ئێوە ئامادە بکەم. وتوێژی ئێمە سیانە لێرەدا کۆتایی پێهات و هەرسێکمان بەرەو ڕیزی کچەکان بەڕێکەوتین. وامزانی لە ئۆنا حەسوودی دەکات و ناچارە بەڕووی خۆیدا ناهێنێت و ڕەزامەندیەک کە دەری بڕیوە ڕووکەشە و لە ئەنجامدا خەم دەخوات و ناڕەحەت دەبێت. لەبارەی بۆچوونی لە ئۆنادا وام بیر دەکردەوە، بەڵام جیاواز لە هەمووی ئەم قسانە نەم دەتوانی سێژنم هەبێت. ئەم بابەتە هەم پێکەنی ناوی و هەم ترس ئەنگێزە. چۆن دەمتوانی هەڵس و کەوتیان لەگەڵدا بکەم و بیرم دەکردەوە ژیانی داهاتوم لەگەڵ ئەم ژنانەدا چی دەبێت؟ بارحاڵ چارەیەکم نەبوو جگەلەوەی سێژنم هەبێت و ڕازی بم وەک هەراجەکانی خۆر هەڵات. لەناو ئەم بیرانەدا بووم کە گەشتی نەڕیزی ژنان و کچان، هەمویان چاویان لە من بڕی بوو. لە چاوی هەمویاندا حاڵەتێکی تایبەتم دەدی، دەدوت بە نیگاکانیان قسەم لەگەڵ دەکەن و دەپاڕانەوە کە هەڵیان بژێرم. بەدڵنیاییەوە وایان دەزانی هاوسەربوونی من شانازیە، نەیان دەزانی چەند دەلاواز و ناتەوانم. لەو شوێنە ترس ئەنگێزەدا هیچ کارێکم لەدەست نایەت. جارێک لە بەرامبەر ڕیزەکەدا تێپەڕین. یوری لە بەرامبەر ئەوانەی جوانتر بوون بە ئانیشک دەیکێشا بە کەلەکەی مندا و ئیشارەی دەکرد کەوە هەڵبژێرم، بەڵام من خۆشیم لە هیچیان نەدەهات. جاری دووەم دەستی پێ کرد و من کە جارێک هەمویانم بینی بوو هەڵم سەنگاندە بوون. بە یوری وت ناشرینن، ئەوانی باشتر بوون تۆ هەڵت بژات. ئێستا هەموو پیس و پۆخلەکانت بۆ من داناوە، من نیوە شەو لەمانە دەترسم. لەم گاڵتەیە هەردووکمان پێکەنین و تازە لە پێکەنین ئاسوودە ببووین کە لە ژێر دارێک چاوم بە کچێک کەوت لە دوور هەمووان وەسابوو. پرچەڕەشەکانی بە گوڵی سپی وەحشی جەنگەڵ ڕازاند بوویەوە. چاوم تێبڕی و لە ڕووناکی ئاگر لە ڕوخساری ئەودا دوو چاوی ڕەش و درەوشاوم وەک چاوی ئاسک بینی. وا دەهاتە بەرچاو لەسەر پێستی ڕەشی نیگار کێشێکی بەتوانا هەموو هونەری خۆی بەکار بردووە. برژانگی درێژ، لوتی باریک،
دەمێکی باریک و ڕازاوە بەلێوی ئەستور، بەڵام ڕەش ئەندامێکی جوان بوو. لەسەر یەک ئەگەر بمانەوێت بەراوردی بکەین لە هەموو کچەکانی تر جوانتر بوو. کاتێک چاوم پێی کەوت وەستام. یوری بە مەبەستەکەی منی زانی و پرسی ئەوە چۆنە؟ وتم خراپ نییە. و بەم شێوەیە یەکێک لە دوژنەکەم هەڵبژارد. کاتێک هاتە ناوەڕاستی گۆڕەپان چاوم بە لە ئۆنا کەوت و بە هێواشی پرسییم دەبینی چارەیەکمان جگە لە جێبەجێکردنی یاساکانی ئەوان نییە. بەو پەڕی خوێنساردی وتی ئیرادی نییە، ئێمە بۆ هەمیشە نامانەوێت لێرە بمێنینەوە، سەرنجام ڕۆژێکی تر دەگات من و تۆ تەنیا بین، نیگەرانی من مەبە. لە ئۆنا لەگەڵەوەی ژنێکی وەحشی و جەنگەڵی بوو، بیرێکی ڕۆشن و بەرزی بوو. ئەو شەوە بەڕاستی لە سافی دڵی خۆشحاڵ بووم. بەخۆ مەموت خۆزگە ژنانی وڵاتی پێشکەوتوەکانیش وەک ئەو بیریان بکردایە و یاسای حەسوودی و ڕق هەڵگرتنی ژنان لەناو دەچوو. پیاوان هەناسەیەکی ڕەحەتیان هەڵدەکێشا. دوای هەڵبژاردنی ئەو کچە هاوسەری دووەمیش هەڵبژێردرا و ئەو بێوەژنێک بوو 19 ساڵە کە دەیانوت مێردەکەی ئەو کەسە بوو کە بە گولەی من کوژرا. هەرچەندە زۆر لەوانی تر جوانتر نەبوو، بەڵام لەبەر هەستی مرۆڤ دۆستی ئەوم هەڵبژارد، چونکە خۆم بەلێ پرسراوی مەرگی مێردەکەی دەزانی. هەر یەک لەم دوانە تازە ماڵی جیایان هەبوو، دەیانویست من بەرنە ماڵی خۆیان. بڕیارماندا من نیوەی شەو لە ماڵی یەکیان و نیوەکەی تر لە ماڵی ئەوی تریان بگوزارێنم. بەڵام کێشە لێرەدا بوو، من بۆ هەر شوێنێک دەچووم ناچار لە ئۆنا لەگەڵمدا بوو. دوای چەند خولەگوت و وێژەم کێشەیەش چارەسەر کرا و کچێک کە سەرنجی منی ڕاکێشا و ناوی تۆما بوو ئامادە بوو لە ماڵەکەی خۆیدا ڕای بگرێت. بەم شێوەیە یەکێک لە شەوە سەیرەکانی ژیانم دەستی پێکرد و من لەبەرەوەی لە بەرانبەر یاسای هۆز لێپرسراو بووم و گەرنا من و لە ئۆنایان لە هۆزەکە دەردەکرد. ناچار بووم بەو بارودۆخە ڕازی بم. بە جۆرێک دەستم پێکرد کە نیوەی دووەمی شەو لە ماڵی ترما بم و هەرواشی لێهات. بەیانی زوو چاوم کردەوە لە ئۆنا لەسەر سرم وەستا بوو، دەستی بە قژمدا دەهێنا. لەو لای ژوورەکە سەبەتەیەک پڕمیوە بەرچاو دەکەوت و من چونکە زۆرم برسی بوو بە خێرایی لە شوێنەکەی خۆم هەستام و دەستم بە خواردن کرد. تفەنگەکەم لە خۆم جیا نەدەکردەوە، بۆیە شەو کاتێک دەمویست لە یوری جیا ببمەوە و بڕۆمە میجلە تفەنگەکەم لێ وەرگرت. لەو کاتەی کە میوەم دەخوارد تفەنگەکەم لەسەر ژنۆ بوو. لە ئۆنام پرسی شەو بە ئاسوودەی خەوتیت؟ نا، لەبەرەوەی خەوی ترس ئەنگێزم دەدی. شانەکانم بەرز کردەوە وتم بۆ خەو؟ ئەویش لە شوێنێکدا مرۆڤ لە کاتی بێداریشدا لە ئەماندا نییە، زۆر گرنگی دامنێ و لە بیریکە. لە ئۆنا کە دەدوت نایەوێت نهێنی دڵیم بۆ باز بکات، چەند ساتێک بێدەنگ بوو وتی نازانم چییە، نازانم خەو بوو یان بێدار، دیمەنێکی ترسناکم دەدی، نزیک بوو بقیژێنم. بابەتەکە بەم وەسفا کەمێک دژوار بوو، بۆیە وتم خۆشت نازانی خەو بوو یان بێدار؟ لە ئۆنا لە کاتێکدا بە حەسیری ژوورەکە یاری دەکردوتی تۆ و تۆما لەولا خەوتە بوون، ڕاستیەکەت بوویەت ناڕەحەت بووم، نەمدەزانی بخەوم، نەمدەتوانی بخەوم، هەرچەندە زەختم لە خۆم کرد خەوم لێ نەکەوت. دواتر لە ماندووی زۆر حاڵێکی تایبەت دەستی پێدام کە نازانم خەو بوو یان بێهۆشی. بینیم، بەڵێ بە چاوی خۆم بینیم کە تۆما بە هێواشی دەستی تۆی لە سەر سینەی بەرز کردەوە و هەستا و لەسەر نوکی پێ بەرەو دەرگا ڕۆشت. کاتێک ئەو گەشتە دەرگاکە سێبەرەکەیم بینی و هەستم کرد سێ پیاوی زل تا نزیک دەرگاکە هاتن. ئەوان شاخیان بوو. من لە تاریکیدا قیافەی ئەوانم بە جوانی نەبینی. تۆما بۆ بینینی ئەوان ڕۆشتە دەر و دوای یەک خولەک گەڕایەوە و لای تۆ خەوت. من لەسەر سوڕماندا سەیری دەمی ئەوم دەکرد و ئیتر میوەم نەدەخوارد. ئەو درێژەیدا یەک خولەک تێنەپەڕیکە و سێ پیاوە یەکیەک لە سەر خۆ هات نەژوور. ئەوەندە لە بیستنی ئەم قسانە ناڕەحەت بووم، بێ ئیرادە دەستم بە تفەنگەکەوە گرت و پرسییم دەی دواتر ڕەنگە خەوت بینیوە؟ لە ئۆناوتی خۆشم نازانم، ڕەنگە خەو بوو، بەڵام بینیمە و سیانە هێدی هێدی بەرەو لای من هاتن.
سەرەتا وامزانی دەیانەوێت تۆ بکوژن، بەڵام دواتر ئەوانم بەڕاشکاوی لای خۆم بینی. بێدەنگ بووم، تێگەشتم مەبەستیان هەرچی بێت منم. 1-2 سات دواتر کە دەستی یەکێک لەوان بەرم کەوت، بەرەو دەمم هات. سرم بەرز کردەوە کە بقیژێنم. هەرەوەندەی سرم بەرز کردەوە ئەوان ون بوون و ڕۆشتن. کاتێک قسەی لە ئۆنا گەشتە ئێرە، لای خۆم بیرم کردەوە وتم: ئەوان ون بوون و ڕۆشتن؟ مانای نییە. چۆن ون بوون؟ بە دڵنیاییەوە خەوت بینیەوە. دڵم دایەوە و دڵنیام کرد جگە لە خەو هیچی تر نییە. لە ئۆناش ئارام بوویەوە و ئەو ڕۆژە لەگەڵ من و تۆمە و هاوسەرەکەی ترم بەسەرمان برد. وەک یوری وتبووی لەو هۆزەدا مرۆڤ هەرچەندە زیاتر ژنی هەبوایە ئاسوودە و ڕاحەتر دەبوو، چونکە ژنان دابینکردنی ژیانی پیاوانیان لە ئاسۆدایە و بەچنینی میوە و کارەکانی تر سەرقاڵ دەبن. تەنیا کارێک کە لە پیا و چاوەڕێن ئەوەیە لە مافە کۆمەڵایەتیەکانی هۆز پارێزگاری بکات، لە شەڕی نێوان هۆزەکاندا بەشدار بێت و لە کاتی بێکاریدا بڕواتە ڕاو. تەنیا ئەمەیە. ئەو ڕۆژە چەند باڵندەیەک و کەڵەکێویمان ڕاو کرد. تۆمە و لیچی میوەیان چنی. 4 کەسی خواردنمان بە میوەوە خوارد. کاتی شەو وەک دانیشتوانی هۆز لە دەوری ئاگر دانیشتین و سەما و ڕابواردن خوێندنی گۆرانیمان گوێگرت. ئەو 1 ڕۆژیمانەوەم لەم هۆزە کاریگەری زۆری لەسەر ڕۆحیەمدانا و ئەخلاقی منی گۆڕی بوو. شەو گەشت ئەمجارە نیوەی ئەوەڵم لە ماڵی تۆمە و نیوەی دووەمم لە ماڵی لیچی گوزەران. لە ئۆنا لە ماڵی تۆما دامایەوە. بەیانی کە لە خەو هەستام، لیچی پەرێشان خۆی بە من گەیاند و هەندێشتی وت کە من تێنەگەیشتم. بەڵام لە ئیشارە و نیشانەکانی کە بەدەست و سەر دەیدا زانیم مەبەستی لە ئۆنایە. دەستی منی گرت و بەرزی کردمەوە و بە ئیشارەتی گەیاندم بە دوای لە ئۆنادا بڕۆم. منیش بەڕاکردن خۆم گەیاندە ماڵی تۆمە و پرسیاری لە ئۆنام لێ کرد. بەڵام بە خوێن ساردی شانەکانی بەرز کردەوە وتی نازانێت. بەپەلە ڕۆشتمە لای یوری. کاتێک ڕۆشتمە ژوور لەسەر دۆشەکەیەکی پەڕ خەوتە بوو، حەوت ژنەکەی دەست و قاچیان دەشێلا. یوری کاتێک منی پەرێشان بینی هەستا وتی چی بووە؟ پێم وت لە ئۆنا ون بووە و هەرچی لە تۆما دەپرسم شانەکانی بەرز دەکاتەوە و لە زمانی تێناگەم. ئەو بە خێرایی دوانی لە ڕەشەکان نرد و تۆمایان هێنا. چەند خولەکێک قسەی لەگەڵدا کرد و دواتر یوری وتی دەڵێت لە ئۆنا تا بەیانی خەوتە بوو، بەیانی زوو هەستا و ڕۆشت و ئیتر هەواڵی نییە. بە یوریم وت ئەمە نابێت، دەبێت بیدۆزینەوە و دواتر باسی ڕووداوی خەوەکەیم بۆ کرد. یوری کاتێک لەم ڕووداوە ئاگادار بوویەوە، جادوگەرانی هۆزی بان کرد و دەستوری پێدان بە خێرایی لە ئۆنا بدۆزنەوە، بەڵام ئەوانیش بە خوێن ساردی وتیان نازانین. نزیک بوو شێت ببم. تۆما خۆی پێوە دەلکاندم و خۆشەویستی بۆ دەردەبڕیم، بەڵام چونکە من بە هۆکاری ونبوونی لە ئۆنام دەزانی، پشتم تێکرد و گوێم پێ نەدەدا. شەو هات و من لە هەموو شتێک هیوابڕاو بووم. لای ئاگر دانیشتم و بیرم کردەوە. ڕوخساری لە ئۆنا لە چاوما بوو، دڵم بۆی دەسووتا. بەدبەختانە لە زمانی لیچی نەدەگەیشتم. دەدوت دەیەوێت شتێکم پێ بڵێت، بەڵام لە ترسی تۆما ناوێرێت. شەربەتی ئاناناسم دەخواردەوە کە لیچی ئیشارەی کرد و زانیم بۆ ژوورەوە بانگم دەکات. کاتێک هەمووان سەرقاڵی سەماکردن بوون و سەرخۆش بە شەربەتی ئاناناس وەک شێت دەیان خوێن، بە هێواشی لە شوێنەکەم هەستام و لەوێ دوور کەوتمەوە. خێرا خۆم گەیاندە ماڵی لیچی. لیچی بە ئیشارە هەندێشتی وت کە من تێنەگەشتم، بەڵام لە ناکاو بە 2 قامکە لەسەر سەری خۆی شاخی دروست کرد. بەم ئیشارەیە خێرا کەوتمە بیری ئەو ڕووداوەی لە ئۆنا باسی کردبوو. سەرنجی زیاترم بە قسەکانی دا. دوای 1 کاتژمێر بە دژواری تێگەشتم کە لیچی دەڵێت جادوگەران بە یارمەتی تۆما لە ئۆنایان دزی و ئەم شەو دەیکوژن. بۆ ونبوونی لە ئۆنا بیرم لە هەموو شتێک دەکردەوە مەگەر جادوگەرانی هۆز ئەویان دزی بێت. یانی چی؟ بۆچی؟ ئاخر بۆم کارەیان کردووە. دەمویستم بابەتە لە لیچی بپرسم، بەڵام بەدبەختانە لە زمانم نەدەگەیشت و بە ئیشارەش نەمدەتوانی تێگەێنم. جیاواز لەمانەش لیچی دەترسا. بەردەوام لە دەرگای ژوورەکەی دەڕوانی و ئیشارەی دەکرد. لە مەبەستەکەی گەشتم. ئەو دەیوت ڕەنگە بمبین و تۆڵەم لێ بکەنەوە
کە بۆ پەردەم لەسرم نهێنیە هەڵگرتووە. دەمویست بڕۆمە لای یوری بە یارمەتی ئەو شوێنی لە ئۆنا بدۆزمەوە، بەڵام لیچی دەترسا و دەپاڕایەوە ئالەم کارە چاو بپۆشم. سەرنجام بیرێک بەزەینم گەشت و تێمگەیان کە لە ژوورەکە لە شوێنێکی تاریک و دوور بمێنێتەوە تا من بگەڕێمەوە. ڕازی بوو، بەترس و لەرز لە سوچێکدا دانیشت و من بە خێرایی لەوێ دوور کەوتمەوە و ڕۆشتمە لای یوری. کاتێک گەشتمە شوێنی سەماکردن هێشتا قەرەباڵغی درێژەی بوو. دڵنیا بووم تا کۆتایی هاتنی سەماکە لە ئۆنا لە ئاماندایە، چونکە جادوگەران هەمویان لەوێ بوون و بەپێی یاسا نەیان دەتوانی بڕۆن. یوری لە ناو ژنەکانی خۆی لەسەر سفرەیەک پڕ لە میوە دانیشتە بوو، گوێی بە من نەدەدا. سەرەتا بڕیارمدا ڕاستەوخۆ بڕۆمە لای و بابەتەکەی بەگوێدا بچرپێنم، بەڵام هەستم کرد جادوگەران سەیرم دەکەن، بۆیە بێگوێدان بە خوێن ساردی لە شوێنەکەی خۆم دانیشتم و بیرم کردەوە. یەک لە جادوگەران لە کاتی سەماکردن خۆی بە من گەیاند و کەوی گیراوەیەک کە لە جۆرێک شەربەتی سەرخۆشکەری پڕبوو دایە دەستم. هەمووان ناچار بوون لێی بخۆن و منیش کەمێکم خوارد و چونکە عادەتم پێنەگرت بوو کاریگەری لەسەر دانام و منی مەست کرد. لەو حاڵەدا کە ئاوشێوەی سەرخۆش بوو بیری سەیر و سەمەرە هێرشیان کردە سەر مێشکم. بیرم دەکردەوە لە ئۆنا لە چه حاڵێکدایە، چی لێ دەکەن، ئایا دەتوانم ئەو ژنە بەدبەختە کە لەبەر من لە هۆزەکەی ڕای کردووە ڕزگاری بکەم یان نا؟ قیافەی میهرەبان و ڕوخسارە جوانەکەیم لە بەرچاوی خۆمدا دەدی. ئەندامیم لە زەیندا وێنە کرد و بە هەمان شێوە کە لە شەربەتەکە سرم گەرم بوو لە دنیایەک بیر و خەیاڵدا پیاسەم دەکرد. چەند خولەکێک بەم شێوەیە تێپەڕی. دەڵێم چەند خولەک، ڕەنگە یەک کاتژمێر لە شوێنەکەم هەستام و لە کاتێکدا ڕەتەڵم دەبرد خۆم بە یوری گەیاند و لای دانیشتم. یوری کە بە جوانی ئەخلاقی منی دەناسی لەگەڵەوەی چاوی پێم کەوت هەستی کرد ڕووداوێک ڕوویداوە. بە ئیشارەی چاو لێی پرسیم چی بووە. کەس لەوێ ئینگلیزی نەدەزانی، بۆیە بە سوودەیی و بەدەنگی بەرز هەموو شتێکم پێوتوتم. لیچی لە ماڵەکەی خۆی دادانیشتووە و چاوەڕێیە. بە بیانوویەک هەستە با بڕۆینە لای ئەو. یوری دەست بەجێ لە شوێنەکەی هەستا. بە هەستانی ئەو دەنگی تەپڵەکان پچڕا و هەمووان گومانیان کرد کۆتایی ڕێوڕسمەکە هاتووە، بەڵام ئەو هەندێشتی تری وت ڕێگەیدا درێژە بە سەماکردن بدەن و خۆی لەگەڵ مندا بەڕێکەوت. لە ڕێگادا لە یوریم پرسی ئەوان بۆ لە ئۆنایان دزیوە، مەبەستیان چییە؟ یوری وتی ئەم مەترسیە بۆ هاوسەرەکەی منیش هەیە. ئەوان ژنانی سپی پێستیان خۆش دەوێت، بە دڵنیاییەوە بۆ مەبەستی مەترسیدار بردویانە و دوای ئەوە دەیکوژن و لاشەکەی لە جەنگەڵدا فڕێ دەدەن. لەگەڵەوەشدا ئەم کارە بە پیرۆز و جێگەی سەرنجی خواکان دەزانن. وتم تۆما لەم کارەدا بەشدارە، ئەو چه مەبەستێکی هەیە؟ یوری وتی ئەو لە حەسوودیدا ئەم کارەی ئەنجام داوە، بۆتە هۆی بزواندنی جادوگەران. بە دڵنیاییەوە تۆی خۆش دەوێت و نایەوێت هاوسەری سپی پێستت هەبێت. لەم کاتەدا لە ماڵەکە نزیک بووینەوە. یوری وتی دەبێت ئەم جارە کارێکیان لەگەڵدا بکەین کە ئیتر قەت لەم کارانە ئەنجام نەدەن، چونکە هەڕەشە لەسەر ژنەکەی منیش هەیە. لیچی لە تاریکی ژوورەکە چاوەڕێی دەکردین. بە بیستنی دەنگی وتوێژەکەمان خۆیدا شارد و کاتێک ڕۆشتمە ژوور و نەمبینی ترسام، چونکە ئەم بیرەم لا دروست بوو ڕەنگە جادوگەران بابەتەکەیان زانی بێت و تۆڵەیان لێسەند بێتەوە. لەم بیرەدا بووم کە لیچی خۆی نیشان داین. ئەو زۆر دەترسا و لە ترسا هەندێشتی هێنایە سەر زمان کە بۆ من نەشیا و بۆ تێگەیشتن بوو. یوری ماوەیەک قسەی لەگەڵدا کرد و لە ئەنجام داوەتی ئەو دەڵێت لە لای ئاوابوونی خۆر ماڵێکی حەسیری هەیە کە تاقمێک لە جادوگەران تیایدا سەرقاڵی کاری سەیر و سەمەرەن، لە ئۆنایان بردووە بۆ ئەوێ. بە خێرایی وتم نیشانی ئەو ماڵەی لێوەربگرە، ڕێگاکەی لێ بپرسە، با ئێستا بڕۆین. یوریش ئەم پرسیارەی کرد و وەڵامەکەی بۆ وەرگێڕامەوە وتی ئەو دەڵێت من ئەو شوێنە نازانم، دەبێت بوەستن تا جەژنەکە تەواو بێت و جادوگەران بڕۆن. تەنیا ڕێگەی دۆزینەوەی ئەو ماڵە کە لە ناو دارەکاندا داشاردراوە بە دوواداچوونی جادوگەرانە، جگە لەمە ڕێگەیەکی تر نییە. لیچی کە بێ ئەندازە دەترسا ئەمەی وت و لە ژوورەکە ڕۆشتە دەر. من و یوری تەنیا ماینەوە و ڕاوێژمان کرد. وتوێژی ئێمە نیو کاتژمێری خایاند و سەرنجام یوری ڕێگەیەکی دۆزیەوە وتی من دەڕۆمە جەژنەکە،
جادوگەران سەرقاڵ دەکەم و تۆ لێرەدا خۆت دادەشاریت. کاتێک جادوگەرانم ئیزندا تۆ بە دوایاندا دەڕۆیت. منیش دواتر پەیوەستە دەبم تا بە هاوکاری یەکتر لە ئۆنا ڕزگار بکەین. ئەمە ئەنجامێک بوو کە ئێمە لە وتوێژی نیو کاتژمێری خۆمان گرتمان بۆ دۆزینەوەی شوێنی لە ئۆنا ڕێگایەکی ترمان لەبەردەمدا نەبوو. بۆیە من ڕەزامەندی خۆم نیشاندا. یوری گەڕایەوە بۆ ناو جەژنەکە و من لە ناو دارەکاندا خۆمدا شارد. لەو شوێنەی من خۆمدا شاردەبوو گۆڕەپانی ماڵەکان بە جوانی دەبینرا. سەمای ترس ئەنگێز و لە هەمان کات سەرقاڵکەری وەحشیەکانم دەبینی. یوری و جادوگەرانیش دەبینران. بەم شێوەیە ئاسوودە دەبووم کە هیچ جوولەکەیەک لەبەر چاوم ون نابێت. بەڵام سەرخۆش ئەو شەرابە لەحنەتیە باوێشکی پێدەدام، وەک کەسانێک مۆرفینیان لە خۆیان دابێت باوێشکم دەدا. سرم دەهاتە خوار و پێڵوەکانم قورس دەبوو. خەو بەرچاومی تاریک دەکرد. هەرچەندە زەختم لە خۆم دەکرد ڕێگرتن لە خەو ئەگەری نەبوو، بە پێچەوانەوە زیاتر باوێشکم لێدەدا و خەو بەسرمدا زاڵ دەبوو. لە ناکاوم گومانم بۆ دروست بوو کە ڕەنگە جادوگەران ژەهر خواردیان کردبێتم. ئاخ چه بەڵایەکی گەورە! ئەگەر ژەهر خوارد کرابێتم چی بکەم؟ بەڵام ژاراوی بوون جگە لە قورسی پێڵوەکان و باوێشکدان شوێنەوارێکی تر لە جەستەمدا نەدەبینرا. ئەی ئەگەر ژەهر خوارد نەکراوم ئەم باوێشکدانە چییە؟ ڕەنگە دەرمانێکی تایبەتیان دەرخواردا بێتم کە بێهۆشم کات و بمخەوێنێت و لە ئەنجامدا بێهۆش ببم و خەوم لێ بکەوێت و کات بە فیڕۆ بڕوات و ئەوان مەبەستەکەیان بخەنە قۆناغی جێبەجێکردنەوە. کاتێکیش لە ناوم بیرانەدا بووم باوێشکم لێدەدا، وەک پشیلەیەکی نەخۆش و مریشکێکی ئاوڵەگرت و سەر تا ئاژنۆ دەڕۆشتمە خوار و دواتر وەگە و کەسانەی کارەبا لە جەستەیان درابێت ڕادەچڵەکیم و بە زەخت چاوەکانی خۆم دەکردەوە. دەمویست زووتر جەژن کۆتایی پێبێت و جادوگەران بڕۆن بە دوای کاری خۆیاندا. بیرم لەوە دەکردەوە ئەگەر جادوگەران کاتژمێرێکی تر درێژە بە سەماکردن بدەن بە دڵنیاییەوە خەوم لێ دەکەوێت و بە هیچ شتێک بەخەبەر نایەمەوە و لە ئەنجامدا لە ئۆنا دەکوژرێت. لە هەمووی خراپترەوە بوو سات بە سات خەوەکەم قورس دەبوو، حاڵم خراپتر دەبوو. لە ناکاو بیرێک بە مێشکم گەیشت و بە خێرایی خستمە قۆناغی جێبەجێکردنەوە. لە کتێبی ئەفسانەی 1001 شەودا خوێندە بووم کە فڵان کەس بۆ ئەوەی خەوی لێ نەکەوێت و چاودێری فڵان کەنیزە بکات دەستی خۆی دەبڕی و خوێنی دەکردە سەر برینەکە. منیش بە خێرایی خەنجەرەکەم لە کەمەر دەرهێنا و تیغە تیژەکەیم لەسەر پشتی دەستم دانا و جوڵاندم. تیغەکە کەمێک ڕۆشتە خوار و دەستی وڕێم. خوێن هاتە دەر و سوتانەوەیەکی سەیری دروست کرد. چەند خولەکێک سەرقاڵی برینەکە بووم و دوایەوەی خوێنەکە وەستایەوە سوتانەوەکەی هەرما و لە ئەنجامی ئەم کارە ناڕەحەتی کەمکەم خەوی لە چاوم بڕی و بە سوودەیی درێژەم بە چاودێریکردندا. بەڵام هەندێک کات دەردی زۆر ئازاری دەدام و ناڕەحەتی دەکردم. نەمزانی چەند کاتژمێر یان چەند خولەک تێپەڕی. بینیم یوری لە شوێنەکەی هەستا. تەپڵەکان وەستان، سەماکەرەکان ڕۆشتن و ئاگر کوژایەوە و گۆڕەپان چۆڵ بوو. یوری بۆ ئەوەی گومانیان نەبزوێنێت ڕاستەوخۆ لەگەڵ ژنەکانی ڕۆشتە ژوورەکەی خۆی و بەم شێوەیە جادوگەرانی ئیزندا. جادوگەران هەر ئەوەندەی لەلایەن یوریەوە ئاسوودە بوون لە یەک کۆبوونەوە و شتێکیان وت بەرەو جەنگەڵ ڕۆشتن. من لە حەشارگەکەی خۆم بە جوانی ئەوانم دەبینی و تاو شوێنەی ڕووناکی ئاگری بەردەم ماڵەکان دەگەشت بە چاو بە دوایاندا ڕۆشتم و دواتر کە لە ناو تاریکی داون بوون لە حەشارگەکەم هاتمە دەر و بە دوایاندا بەڕێکەوتم. ئەوان زۆر لە سەرخۆ هەنگاویان هەڵدەگرت و کەمێک کە لە ڕیزی ماڵەکان دوورکەوتەوە خێرایی هەنگاوەکانیان زیاتر کرد و هێواش هێواش دەستیان بەڕاکردن کرد. تفەنگەکەم لە دەستمدا فشار دەدا و لە تووڕەیی زۆر ددانەکانم لە یەک گیر کرد. دەمویست هەرچی زووتر بە گولە بیان کوژم، بەڵام دەترسام ئەم کارە ببێتە هۆی ئەوەی لە ئۆنا لە دەستم بڕوات. نیگەرانیەکی ترم بوو، ئەویش نەهاتنی یوری بوو. بۆ ئەوەی یوری لە دواوە بگات چەند خولەک لە شوێنەکەی خۆم داوەستام تا ئەوەی سەرنجام یوری کە ڕمێکی درێژی لە دەستگرتە بوو گەشت، بەڵام بەدبەختانە لەم کاتەدا ئەوانمان ون کردبوو. بەهۆی تاریکی ڕێگاکەشمان نەدەبینی. یوری دڵنیای کردمەوەتی ئاسوودە بە،
وحشیەکان بەبێ سەما کەس ناکوژن و سەماش بەبێ تەپڵ ناکرێت. لەم و توێژانەدا بووین کە لە ناکاو دەنگی گامپی تەپڵ لە دوورەوە بیسرا. یوری بێدەنگ بوو، گوێی هەڵخست و وتی دەنگی تەپڵی ئەوانە، بەم دەنگە بڕۆینە پێش. بڕێکی زۆر بەڕێگادا ڕۆشتین و هەرچی زیاتر دەڕۆشتین دەنگی تەپڵ باشتر دەبیسرا. نزیکەی کاتژمێرێک بەڕێگادا ڕۆشتین تا لە دوورەوە ڕۆشنایەکی سوور ڕەنگ دەبینرا. یوری دەستی منی گرت و وتی ئەوان لە ژوورەوەن، بەڵام پاسەوانیان هەیە، دەبێت زۆر ئاگادار بین. زۆر لەسەر خۆ ڕۆشتینە پێش. لە ناوچەی دارەکان ماڵێکی حەسیری دەبینرا و لە ناو ماڵەکە ڕووناکی ئاگر بەرچاو دەکەوت. لە ناو دارەکان ڕێگەمان خوار کرد و بە جۆرێک ڕۆشتینە پێش. دڵم بە توندی لێ دەدا و لە هەمان کات چاوی خۆم بڕیە سەر حەسیرەکە و لە ناو ماڵەکەم ڕوانی. دەستەکانی لە ئۆنایان بە تەناف بەستە بوویەوە و لە سەقفەکەەوە هەڵیان واسی بوو. چاوەکانی لە ئۆنا کراوە بوو کە نووکی پەنجەکانی قاچی دەگەشتە سەرزەوی. هەندێک کات ماندووی جەستەی خۆی بافشاردانی قاچەکانی لەسەر زەوی بەدەردەکرد. تووڕەیی لە ناخمدا هەرایەکی دروست کرده بوو. بە یوریم وت خێراکە، ئەوان سەما دەکەن، ئێستا دەیکوژن. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی بەشی 26. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 27 لە ڕۆمانی 6 ساڵ لەناو ژنە وەحشیەکانی ئامازۆن، لاپەڕا 263. تووڕەیی لە ناخمدا هەرایەکی دروست کرده بوو. بە یوریم وت خێراکە، ئەوان سەما دەکەن، ئێستا دەیکوژن. یوری ڕومەکەی لەدەست گرت، منیش لە دەستێکما خەنجەر و لە دەستەکەی ترما تفەنگەکەم گرت بوو. هەردووکمان بە خێرایی بەرەو دەرگای ژوورەکە ڕامان کرد. ڕەشپێستێک لە بەرامبەر دەرگاکە وەستا بوو، بەڵام فریای قیژاندن نەکەوت چونکە ڕمەکەی یوری دڵی کون کرد و خستی. من و یوری ڕۆشتینە ژوور. ئەوان ئێمەیان نەبینی و سەرقاڵی سەماکردن بوون. من لەم دەرفەتە کەڵکم وەرگرت و چەند هەنگاوێک نزیک بوومەوە کە لە ناکاو یەکێک لە جادوگەرەکان کە دەمامکێکی ترس ئەنگێزی بەست بوو قیژاندی. دەرفەتم پێنەدا و بە یەک مشت تەختی زەویم کرد و لە هەمان کاتا بە خەنجەر تەنافەکەی لە ئۆنام بڕی. شەڕێکی تون دەستی پێکرد و دەنگی قیژە بەرز بوویەوە. نەمدەزانی ئەم قیژانە هی کێیە و لە قورگی کێ دێتە دەر. ئاگرەکە کوژایەوە. دووکەڵی دارە نیوە سوتاوەکان تێکەڵ بە تەبوتۆزی ژوورەکە هەموو شوێنێکی گرتبوویەوە و لە ئەنجامدا چاوی من هیچ شتێکی نەدەدی و جوان شتەکانم بۆ جیانە دەکرایەوە. شادمانیم لەوە بوو کە لە ئۆنام ڕزگار کردووە. ئەو دەلەرزی. ئەمە دڵنیایی و هێز بوو بۆ من کە پێش هەر کار و هەر شتێک لە ئۆنا ڕزگاری بووە. بەڵام نەدەبووە یوری بە تەنیا جێبێڵم. لە مرۆڤایەتی و هاوڕێتی بەدوور بوو. ئەگەر یوری بە هەمان شێوە درێژی بە شەڕدەدا هیلاک دەبوو دەکوژرا. دەمیست یارمەتی بدەم. سیلاحم لە دەستدا بوو. تفەنگەکە لە دەستێک و خەنجە لە دەستێکی تردا بوو. لە ئۆنا لەناو بازوەکانمدا بوو. بەڵام توانای ئەنجامدانی هیچ کارێکم نەبوو. دەنگێکم دەبیست کە لە دەنگی یوری دەچوو، بەڵام ئەم دەنگەش لەناو دەنگ و قیژەکانی تردا ون دەبوو. چەند خولەک تێپەڕی نەمزانی جوان لە بیرم نییە کە لە ناکاو لە ڕووناکی ئاگرەنیوە کوژاوەکە قیافەی کەسێکم بینی وەک ئاژەڵێکی دڕندە پەلاماری دام. لەناو دەمیدا خەنجەرێک دەبریسکایەوە. بریسکەی خەنجەر کە لە نێوان لێوەکانی دابوو. پێش هەر شتێک سەرنجی منی بەرەو مەترسی مردن ڕاکێشا و بە خێرایی خۆم کێشایە دواوە. دەمویست لێی دوور بکەومەوە تا ئەو شوێنەی دەکرێت هێرشەکەی دواخەم، بەڵام لەبەر ئەوەی لە ئۆنا لە ناو بازوەکانمدا جێگیر بوو نەمتوانی هاوسەنگی خۆم بپارێزم. دووقاچم لە یەک ئاڵا و لە دواوە کەوتمە سەر زەوی. لە ئۆناش کەوتە سەر سینەم. بەهۆی ئەم ڕووداوە ڕەشپێستی دێو ئاسا کە خەنجەری لە ناو لێودا هەڵگرت بوو بۆ هێنانە خوار بردبوویە سەر. نەیتوانی مەبەستەکەی جێبەجێ بکات و یەک دوو چرکە لەسەر سەری من و لە ئۆنا کە کەوتبووین و وەستا بوو. دووبارە دەستی بەرز کردەوە کە خەنجەرەکەمان لێ بدات. لە ئۆنا قیژاندی و پەڕیە ئەو لاو. بەم شێوەیە ئەو لە مردن ڕزگاری بوو. ڕەشپێس سەرەتا دەیویست ئەو بکوژێت، بەڵام کاتێک لە ئۆنا تلاو لە زەربەی خەنجەرەکە دوور کەوتەوە. سەرنجی بۆ لای من کە هێشتا لەسەر زەویدا بووم ڕاکێشرا و خەنجەرەکەی بردە سەر. ساتی نێوان ژیان و مردن بوو. یەک دوو چرکە دواتر دەستی ڕەشپێست هاتە خوار و نوکی کانزای خەنجەری لە دڵی من ڕۆدەچوو. دەکوژرام. چاوم ڕەش ببوو، سرم گێژی دەخوارد. ئەگەر کەسێکی وشیار و زیاد لە ڕادە چالاک بوومایە لەو یەک دوو چرکەدا دەمتوانی خۆم لە مردن ڕزگار بکەم، بەڵام بەداخەوە ئەوەندە زرگ نەبووم و ئێستاش نیم. گێژ ببووم و بێ ئەوەی بچووکترین پەچەکردان نیشان بدەم لە چاوڕانی مەرگ دامامەوە و ڕەنگە دڵم دەیویست زووتر بمکوژێت و لەم هەموو بەڵاو بەدبەختی ڕزگارم بێت.
هەرچەندە لەو کاتەدا دەرفەتی بیرکردنەوەم نەبوو، دەستی ڕەشپێستی خوێنخۆر هاتە خوار. خوارتر تا ئەو ڕادەیە زۆر لە دڵ و سینەی من نزیک بوویەوە، بەڵام لە ناکاو ڕەشپێس قیژاندی و هەنگاوێک ڕۆشتە دواوە. پەرێشان و ترسا و لە شوێنەکەم بەرز بوومەوە. دەدوێت تازە لە خەو هەڵدەستم و ئەو شتانی نەمدەبینی دەیبینم. لە ڕووناکی کەمڕەنگی ئاگر بینیم ڕەشپێز ناتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت. چۆن بوو ڕۆشتە دواوە. بەم حاڵەش دەیویست بێتە پێش و خۆی هەڵداتە سەر من، بەڵام ئیتر توانای نەبوو. ڕەتەڵی دەبرد و نەی دەتوانی هاوسەنگی خۆی ڕابگرێت. لە شوێنەکەی خۆم دانیشتم ورد بوومەوە و لەم کاتەدا بوو تیرێکم لە ناو سکی ڕەشپێسدا بینی. تیر بە شێوەیەک لە دڵی ڕۆچوو بوو کە تەنیا نوکەکەی لەسەر پێستە خوێناویەکەی دەبینراو بوو. بەهۆی ئەم تیرە ژاراویە بوو کە دیار نەبوو کێ لێی داوە. ڕۆشتە دواوە و من لە مردن ڕزگارم بوو. بە هەرحاڵ ئیتر ڕەشپێز نەیتوانی هاوسەنگی خۆی بپارێزێت، چونکە بەهۆی شەڕ و دەرگیری لەو لای ژوورەکە یەکی تر لە جادوگەران لە دواوە بەڕێکەوت تەختی زەوی بوو لە شوێنەکەی خۆی داتلا. لەم دەرفەتە کەڵکم وەرگرت و لە شوێنەکەی خۆم هەستام. دەرفەتی باشتر لەمە بەدەست نەدەهات. لەگەڵ ئەوەی گێژ بووم لە شوێنەکەم هەستام، لەم کاتەدا لە ئۆنا لە دواوە پەیوەستم بوو کە لێم ڕوانی کەوانێکم لە دەستی دابینی و زانیم ئەو ڕەشپێستە دێو ئاسایە ئەو لە پێی خستووە. هێشتا ڕووی خۆم بۆ لای یوری نەسوڕاندبوو کە قیژاندی وتی یوریان کوشت و بە پەنجە ئەو لای ژوورەکەی نیشاندا. لەوێدا کەوتبوو یەک لە جادوگەران لەسەر سینەی دانیشتبوو، یەکی تریشیان کەوت و دەیویست هەستێتەوە. سیان کوژرا بوون. ئەوەی لەسەر سکی یوری دانیشتبوو دەیویست بیکوژێت. دوایین کەسی جادوگەران بوو، ئەگەر ئەویش دەکوژرا بێجگە لەو بریندارە هەمویان کوژرا بوون. ئیتر شوێنی درەنگکردن نەبوو. لە ئۆنا دەیویست بە تیرروکەوان ڕەشەکە بکوژێت، بەڵام ڕێگریم دێکرد، چونکە ئەگەری هەبوو بەهۆی تاریکی تیرەکە بە هەڵەدا بڕوات و یوری بکوژێت. بۆیە خۆم ڕۆشتمە پێش و بە فیشەکێک مێشکیم پرژاند. جادوگەر وەک ورج لەسەر یوری هەستا و لەولا کەوت. ئەوەی کەما بوو دەیویست ڕابکات، بەڵام یوری لە دواوە ڕمەکەی بۆ هاوێشت. بە شێوەیەک نوکی ڕمەکە لە سینەی دەرچوو، خەڵتانی خوێن لەبەر دەرگای ژوورەکە گیانیدا. بەم شێوە لەو شەوە مەترسیدارە لە ئۆنامان لە مردن ڕزگار کرد و خۆشمان لە مەترسیەکی گەورە ڕزگارمان بوو. ئاسوودە بووین، بەڵام کاتێک بەڕێکەوتین و بەرەو ماڵەکانی هۆز ڕۆیشتین، یوری وتی کوشتنی جادوگەران کارێکی ئاسان نییە. ئێمە ئەوانمان بۆ پاراستنی گیانی خۆمان کوشت، بەڵام کاتێک بەیانی دانیشتوانی هۆز لەم ڕووداوە ئاگادار ببنەوە تیکە تیکەمان دەکەن. بەسەر سوڵمانەوە وتم ئەوان پەلاماری ئێمە دەدەن، کاریان بە تۆ هاوسەرەکەت نییە. یوری وتی جیاوازی نییە، چ من چ ئێوە لای ئەوان یەکین. ئەوان جادوگەران بە نێردرا و نوێنەری خودای جنگەڵ دەزانن و ئەگەر جادوگەرێک بکوژدێت چاوەڕوانی دەرکەوتنی نەخۆشی بوومەلەرزە و مەترسی تریان هەیە. بۆیە بۆ ڕێگرتن لە تووڕەیی خوددا بکوژی جادوگەر ئەگەر سەرۆکی هۆزیش بێت دەیکوژن. ئەوەیە کە منیش لە مەترسیدام. چەند خولەکێک لەم بارەوە و توێژمان کرد و من پرسییم دەبێت چی بکەین؟ دەبێت بڕۆینە هۆز، هاوسەرەکەم هەڵبگرم و لێرە ڕابکەین. جگە لەمە ڕێگایەکی تر نییە، چونکە جیاواز لەم ڕێگایە لە بەرەبەیاندا هەمومان دەکوژرین. گاڵتە نییە، ئێمە هەر 5 جادوگەرەکەی هۆزمان کوشتووە. ئەوانە وەک پزیشکی هۆزوان و کاری تایبەت ئەنجام دەدەن. خێرا با لێرە دوور بکەوینەوە. لە ئۆنا ڕەزامەندی نیشاندا و سەرنجام هەرسێکمان ڕێکەوتین و خێرایی هەنگاوەکانمان زیاتر کرد. هەرچەندە زیاتر لە هۆز دوور کەوتینەوە، ترس بەسەرماندا زاڵ دەبوو. دڵم لە ترسدا لێی دەدا، بەڵام قسەم نەدەکرد و بەڕووی خۆمدا نەدەهێنا. دەمیست ئیتر قاچ نەخەمە ئەو شوێنە و ئیتر ڕووی ڕەش پێستەکان نەبینم. بە خۆشحاڵیەوە لە نزیک هۆز یوری بەمنی وت ئێوە 2 نەفەر لێرەدا بمێننەوە. من بە تەنیایی دەڕۆم و هاوسەرەکەم دەهێنم کە ئەگەر مەترسیەک هەڕەشە لەسەر ئێمە بکات لانیکەم ئێوەی لێ دوور بن. من لەم پێشنیارە زیاد لە ڕادە خۆشحاڵ بووم و خێرا وەستام. لە ئۆناش بێدرەنگ لام وەستا و یوری بە خێرایی لە ناو دارەکان لە چاو ون بوو ڕۆیشت. چاوەڕوانی زۆر ناخۆشە، بەتایبەت لە ئاوا بارودۆخێکدا. هەر دەنجێکم دەبیست دەموت یوریان کوشت، یوریان گرت. بەڵام دواتر بێدەنگی جێگیر دەبوو، خامۆش دەبووە فەرمانڕەوا. 2 کاتژمێر بەم شێوە تێپەڕی و سەرنجام دەنگی خشەخش شاخ و گەڵای دارەکانی بیسترا و چەند خولەک دواتر یوری هاوڕێ لەگەڵ هاوسەرەکەی بەڕاکردن خۆیان گەیاندە ئەوێ و بێ ئەوەی بوەستن و قسەمان لەگەڵدا بکەن دوور کەوتنەوە. تەنیا یوری وتی ڕاکەن، خێراکەن، پاسەوانەکان هەستیان بە کوژرانی جادوگەران کردووە. ڕاکەن، خێراکەن، پاسەوانەکان هەستیان بە کوژرانی جادوگەران کردووە. یوری و هاوسەرەکەی لە پێشەوە دەڕۆیشتن و من و لە ئۆناش دەست لە ناودەست بە دوایاندا ڕامان دەکرد. هەموو شوێنێک تاریک و ڕەش بوو، نەمان دەزانی بۆ کوێ دەڕۆین. ڕێگای بەردەممان بە کوێی جەنگەڵ کۆتایی پێدێت، بەڵام چونکە گیان و ژیان لە ئارادا بوو ڕامان دەکرد و دەڕۆیشتین.
لە ئۆنا زیاتر لەوانی تر هیلاک ببوو هەڵبەت منیش هەناسە بڕکێم پێکەوت بوو نزیک بوو لە پێ بکەوم بەڵام چونکە لە ئۆنا ناسک و بێهێز بوو هیلاک ببوو چەند جار دەستی ڕاستیم لە مل ئاڵاند و وتم من دەمرم بوەستن خەریکە دەمرم ئەگەر بەدەست من بووایە دەوەستام بەڵام یوری یەک ساتیش درەنگی نەکرد و کاتێک هاوسەرەکەی هیلاک بوو باوەشی گرت و وەک بەرخۆلەیەکی یەک ساڵە لە باوەشی گرتە بوو لە ناو دار و لوقەکانەوە تێدەپەڕی و دەڕۆیشت جوان بیرم نییە چەند کاتژمێر ڕۆشتین و چەند لەوێ دوورکەوتینەوە بینیم یوری وەستا و سەیرێکی دەوروبەری کرد و وتی زۆر باشە ئێستا دەتوانین بحەسینەوە ئێرە شوێنێکی ئەمن و ئارامە زۆر لەیان دوورکەوتوینەوە لە هیلاکی زۆر لە ئارەقدا خوسا بووم کەوتم لە ئۆناش کەوت و سەری خستە سەر پشتی من و خەوت دەترسام بخەوم بەڵام ئەوەندە هیلاک بووم توانای خۆڕاگریم لێ سەندرا بوویەوە کەم کەم پێڵوەکانم قورس بوو بە هەمان شێوە کەوتمە سەر زەوی و خەوێکی قورس منی بردەوە یوری و هاوسەرەکەشی چەند هەنگاو ئەولاتر خەوتن نەسیمێکی فێنک هەڵی کرد و مەلەکان لەسەر دارەکان دایان خوێند و بەم لەولادا دەپەڕین کە لە خەو هەستام هەوا ڕووناک ببوویەوە و بەیانی بوو دیار بوو ڕەشەکان ئێمەیان نەدۆزی بوویەوە ویان هەر بە شوێنماندا نەهاتوون پێش هەر شتێک سەیری لە ئۆنام کرد هەنگاوێک ئەولاتر بە پشتا کەوت بوو لە ناو خەوێکی خۆشدا دەخولایەوە یوری و هاوسەرەکەی دەدوت لەسەر دۆشەکی پەڕی قاس خەوتون ڕمێکی کورتی ئاسنی لای یوری کەوتبوو دیار بوو شەوێ پێش یوری لە کاتی ڕاکردنی سیلاحیشی ئامادە کردووە دووبارە سەرنجم بە لە ئۆنادا لە ڕووناکی زیوڕەنگی بەیانی جوانیەکی دڵگیری هەبوو قژەکانی لەم لاولای گیاکاندا پەخشان و پەرێشان بوون و دیمەنێکی تایبەتی پێدا بوو پێم حەیف بوو سەری لەسەر زەوی بێت ڕۆشتمە پێش و سەریم هەڵگرت و خستمە سەر ئەژنۆم و هێواش دەستم بە قژی داهێنا تازە لە ئۆنا چاوەکانی کردەوە کە دەنگێکی ترس ئەنگێز بیسترا بە شێوەیەک بوو جەنگەڵ لە دەنگی لەرزی دووبارە ئەو دەنگە بەگوێی گەشت و تا هاتم بڕۆم تفەنگەکەم هەڵبگرم پڵنگێکی زل و دێو ئاسا لە بەرامبەرم دەرکەوت تفەنگەکەم لەولا بوو ئەگەر بەرەو تفەنگەکە بڕۆشتمە لە پڵنگەکە کە نزیکی دەبوومەوە دەبووە چی بکەم لە ئۆنا هەستا و ڕای کرد و ڕۆیشتە لای یوری من خۆم لە بەرامبەر پڵنگەکە دانابوو تا هێرش نەکاتە سەر ئەوانی تر ئاژەڵی دڕندە و برسی هاتە پێشتر تا ئەوەی لە تفەنگەکەی من تێپەڕی و هیوای دەستگەیشتن بە تفەنگەکەی لێسەندم لە ترسا دەلەرزیم کە لە ناکاو یوری ڕمەکەی خستە بەردەم پێی وتم هێواش هەڵیگرە سیر چاوەکانی بکە ئەگەر سەیری زەوی بکەیت پەلامار دەدات من بێ ئەوەی چاوم لە پڵنگ هەڵگرم ڕمەکەم هەڵگرت بەڵام هێشتا کەمەرم دراز نەکردبوویەوە کە پڵنگ نەڕاندی و لەسەر دوو دەست چەمایەوە و پەلاماری دام ساتێکی مەترسیدار بوو من ڕمەکەم لە دەستدا بوو بەڵام دەمتوانی چی بکەم لە چاوتروکانێکدا پەڵنگ لەسەر هەوا بەرز بوویەوە و بەرەولای من هات تەنیا کارێک کە دەمتوانی ئەوە بوو ڕمەکە بۆ بەرگریکردن لە خۆم بگرم و ئەم کارەشم کرد بەڵام ئایا ڕمەکە دەیتوانی من لە مەرگێکی دڵتەزێن و دڵنیا ڕزگار بکات ئەمە پرسیارێک بوو لەو دەرفەتە کەمەدا و لەو ساتە خێراییە لە خۆم کرد و نەمتوانی وەڵامی بدەمەوە چونکە پڵنگ لەسەر زەوی و ئاسمان بەرەولای من دەهات پەنجەکانی کردبوویەوە نینۆکەکانی وەک خەنجەرێکی پۆڵا لە ناو گۆشت و تووکی دەستەکانی هاتبووە دەر و لە بەرامبەر چاوەترساوەکانی مندا بوو ئەوەندە بەس بوو یەک لەم نینۆکانە بگاتە من و لە پێم بخات بە هەر حاڵ جگە لەوەی کردم کارێکی ترم پێ نەکرا بەدەستی ڕاست ڕمە کورتەکەم لە بەرامبەر خۆمدا گرت و دەستی چەپم وەک نوێڵ لەسەر زەوی دانا تا بە یەکەم پەلامار نەمکوژێت لە ناکاو وەک بڵێ دنیایان بەسرمدا ڕوخاند بێت بەرچاوم تاریک بوو شتێکی قورس و مەترسیدار کەوتە سەرسەرم پڵنگ پەڕیە سەر من یەکەم زەربەیەک بەر من کەوت نینۆکی دەستی چەپی بوو کە لەسەر ناوچاوم دانیشت و هەڵی دڕاند ڕەنگە ئەو گومانەتان بۆ دروست ببێت کە چۆن لەو کاتەدا هەستم بەوە کرد کە پڵنگ ناوچاوی منی هەڵدڕی هەڵبەتە من وام بیر نەکرد و توانای بیرکردنەوەشم نەبوو هەموو ئەمانم دواتر زانی تەنیا شتێک هەستم کرد ئەوە بوو کە بەرگەی خۆڕاگری ئەو شتە قورسەم نەبوو کەوتم ناوچاوم سوتا و خوێن کەوتە بەرچاوم تەنیا ئەمە ئیتر نەمزانی چی بوو چی تێپەڕی و چ ڕووداوێک ڕوویدا کاتێک چاوم کردەوە کە سرم لەسەر ئەژنۆی لە ئۆنا بوو ئەو ژنە میهرەبان و جوانە بەڕوومدا پێدەکەنی باوەڕم نەدەکرد کە زیندوم بەگشتی جێگەی باوەڕکردن نەبوو کە مرۆڤ لە زەربەی ئەم ئاژەڵە دڕندە و مەترسیدارە گیان بەدەربەرێت یەکەم گومانم ئەوە بوو کە مردوم ئێرە دنیای ڕۆحەکانە کە سەری خۆم لەسەر کۆشی لە ئۆنا دەبینم چەند جار پێڵوەکانی چاوم تروکاند یەک دوو جار سیەکانم پڕ کرد و خاڵی کردەوە تێگەیشتم کە بەڕاستی زیندوم چونکە جگە لە هەموو ئەمانە دەنگی لە ئۆنام دەبیست دەیوت ئێستا باشیت هەست بە ئازار ناکەیت دەست و پێی خۆم جوڵاند و وتم نا دەڵی زیندوو ماوم
لئۆنا بێ ئیرادە پێکەنی وتی مەگەر بڕیار بوو بمریت سرم بەرز کردەوە تا پرسیاری پەڵنگەکە بکەم بەڵام لەم کاتەدا سوتانەوەم لە ناوچاوانمدا هەست پێکرد و دووبارە سرم خستە سەر ئەژنۆی لئۆنا ناوچاوی منی بە پارچەیەک لە کراسەکەی بەستە بوو ژێرباڵی گرتم و بەرزی کردمەوە لەگەڵ ئەوەی دانیشتم لاشەی پەڵنگەکەم لە بەرچاوی خۆمدا بینی ڕمەکە بە شێوەیەک لە سینەیدا ڕۆچوو بوو کەنووکی خوێناویەکەی لای بڕبڕی پشتیەوە دەرچوو بوو دەبینرا بینینی پەڵنگەکە کە هەموو شتێکی پێوتم و پێویستم نەبوو پرسیار بکەم بەڵام لئۆنا وتی بە خۆشحاڵیەوە پەڵنگ پێش ئەوەی تۆ ببینێت کوژرا دەبینی ڕمەکە چۆتە ناودڵی پرسییم فشاری دەستم ئەوەندە بەهێز بوو کە ڕمەکەی تا ئەو شوێنە لە دڵی پەڵنگ دەچەقاند لئۆنا قاقا پێکەنی وتی بە هەڵەدا چوویت کاتێک پەڵنگ پەڕیە سەر تۆ کەوتیت بەڵام یوری لە پشتەوە خۆی حەشاردا بوو ئامادە بوو هێرشی برد ڕمەکەی هەڵگرت و بە هەموو هێزی لە دڵی پەڵنگەکەی چەقاند بەڵێ ئەم جارەش یوری تۆی لە مردن ڕزگار کرد سەرەتا شادمان بووم کە پڵنگێکم کوشتووە بەڵام دەرکەوت ئەم هونەرەش لە یوری بووە لە من بە هەر حاڵ لە مردن ڕزگارم بووە و کاتێک ناوی یوری هاتە پێش سەیری ئەم لاولایم کرد و وتم یوری لەکوێیە لئۆنا وەڵامی دایەوە لەگەڵ هاوسەرەکەی بۆ چنینی میوە و ئاو ڕۆیشتون من بە سیرکردن و ژێر و ژوورکردنی پەڵنگەکە سەرقاڵ بووم کە یوری و هاوسەرەکەی گەڕانەوە کاتێک چاوی بە من کەوت پێکەنی و لە کاتێکدا میوەکانی دەڕژاندە سەر زەوی وتی سەرۆک ئێوە زۆر زوو بێهۆش دەبن کەمێک لەم میوانە بخۆن دڵتان بەهێز دەبێت بێهۆشی ئێوە نزیک بوو ئێمەش بە کوشتن بدات هەڵبەت یوری گاڵتەی دەکرد و هەمومان بەم قسە پێکەنین و بە خواردنی میوە کە تەنیا خواردنی ئێمە بوو سەرقاڵ بووین کاتێک ئێمە سەرقاڵی خواردن بووین لئۆنا پاشماوەکەی وەک توێشی ڕێگا هەڵدەگرت یوری خەنجەری کێشا و بەلێ هاتووی پێستی پەڵنگەکەی داماڵی دوای ئەنجامی ئەم کارە ڕێپێوانی ئێمە دەستی پێکرد بە هەمان شێوە کە یوری وتبووی لە نزیکی ئەوێ سەرچاوەیەکی ئاوی مەعدەنی بوو کە لە داوێنی تەپۆڵکەیەکی سەرسەوز دەردەکەوت بەڵام دەوروبەری سەرچاوەکە تا مەودایەکی زۆر دوور دار و گیاکان بەهۆی هەڵمی ئاوی گۆگرد وشک ببوون یوری کە دەدوت چەندین ساڵکاری پێستە خۆشکردنی کردووە بە کارامەیەکی تایبەت پێستی پەڵنگەکەی بە ئاوی گۆگرد شۆرد بێ ئەوەی دەستی پیس بێت و ویان ئاو پێستی پەڵنگەکە بریندار یان کون بکات ئەگەر ئاو بە پێستی پڵنگ بگەشتایە دەیڕزاند و بۆیە یوری ئەم کاری بە کارامەی ئەنجامدا و دواتر بەڕێکەوتین ئەو ڕۆژە بێ ڕوودانی ڕووداوێکی شیاوی ئاماژەپێدان تێپەڕی کاتێک هەوا تاریک بوو یوری بە ڕمەکەی لە دەوروبەردا گەڕا و لە وەڵامی پرسیارێکی مندا وتی بەشەو دەبێت خواردنێک لە گۆشت بخۆین مەبەستی ئەوە بوو ئاژەڵێک کە بۆ خواردن ببێت ڕاو بکات بەڵام لە شانسی خراپی ئێمە هیچمان نەدی و یوری بە مەبەستەکەی نەگەشت بەناچاری ئەو شەوەشمان بە میوە بەسەر برد هەوا تاریک ببوو کە لە دارێکی گەورە ڕۆشتینە سەر و لەسەر ئەو هەر کام شوێنێکمان بۆ خەوتن ئامادە کرد شێوەی خەوتنی ئێمە لەسەر دار بەم شێوەیە بوو کە لەسەر لقێکیدا دەنیشتین و سەرمان بە لقێکی گەورەترەوە پاڵ دەدا و دەخەوتین سەرەتا ئەم کارە زۆر دژوار بوو بەڵام دواتر بە شێوەیەک بۆمان ببووە عادەت کە بەبێ جوڵەتا بەیانی دەخەوتین وەک ئەوەی لەسەر دۆشەکی پەڕی قازدا خەوت بێتین بەیانی زوو یوری لە خەو هەستا بوو بەگشتی ئەو بەیانیان زووتر لە ئێمە هەڵدەستا و ئەو بەیانیەش من و لە ئۆنای لە خەو هەستان یوری وتی تا هەتاو هەڵنەهاتووە و گەرم نەبووە بەڕێکەوین کە کاتی نیوەڕۆ بکەوینە ڕووبار بەسەر سوڵمانەوە لێم پرسی مەگەر ڕووبار نزیکە یوری وتی بەپێی بەراوردەکانی من لە ڕووبار دوور کەوتوینەتەوە و وتی شەو پێش دووسێ جار لە خەو ڕاچڵەکیم و هەردوو سێجارەکەش دەنگی ئاوم بیست دەڵێی لە بەرزایەکانی باکووریان شوێنێک کە تافگەکانی لێ نزیک دەبینەوە لە ئۆنا سەیرێکی دەوروبەری کرد و وتی کەواتە دەبێت لە هۆزەکەی ئێمە تێپەڕ بوو بێتین بە هەڵەدا چوویت دەنگێک دوێشە و بیستوتە دەنگی تافگەکان نەبووە تافگەکان بە 3 ڕۆژ دووری لە تافگەکەی ئێمەوە جێگیرن یوری سوور بوو لەسەر باوەڕەکەی پێیدا دەگرت سەرنجام بڕیاردرا هەرچی زووتر درێژە بە پێشڕەوی خۆمان بدەین و بۆ ئەم مەبەستە لە دارەکە هاتینە خوار و بەڕێکەوتین هەوای بەیانی جەنگەڵ سازگار و ڕۆح بەخش بوو نەسیمێکی فێنک هەڵی کردبوو چونکە هێشتا هەتاو هەڵ نەهاتبوو گەرمی هەوامان هەست پێ نەدەکرد یوری ئەوەشی بە بەڵگەوە بۆ قسەکەی خۆی هێنایەوە وتی ئەم نەسیمە لەسەر ئاو بەرز دەبێتەوە نزیکەی 3 کاتژمێر ڕێگەمان پێوە وردە وردە شوێنەواری ماندووی تێمان دەرکەوت و لە ئۆنا کە قاچەکانی بەهۆی بەرکەوتن بە بەرد و چقڵ و دڕک بریندار ببوو خۆی خستە سەر شانی من و دەیناڵاند یوری سوور بوو دەیوێت تا هەتاو نەگەشتۆتە ناوەڕاستی ئاسمان بە ڕێگادا بڕۆین و گەرمای دوای نیوەڕۆ بەحەسینەوە بەڵام کە لە ئۆنا توانای لێ بڕابوو دانیشت و وتی ئێوە بڕۆن من ناتوانم بە ڕێگادا بێم قاچم خوێنایی و بریندارە
پێشنیارم لێ کرد کەوشە دراوەکانی من لە پێ بکات بەڵام ڕازی نەبوو وتی قاچی تۆ ناسکتر لە قاچی منە چونکە ئێمە عادەتمان گرتووە و ئێوەی سپی پێست ناسکن. یوری کە ئەم حاڵی بینی بە ڕووتاڵی و ڕەزامەندی نیشاندا کە چەند کاتژمێرێک لەوێدا بمێننەوە شوێنێک کە بۆمانەوەی چەند کاتژمێری هەڵبژێردرا بوو نزیک قامیشەڵان بوو. یوری کاتێک چاوی بە قامیشەڵان کەوت ڕووی گرش کرد و وتی بەرامبەر ماڵی ڕێوی ماڵمان کردووە من لە مەبەستەکەی نەگەیشتم داوای ڕوونکردنەوەم لێ کرد و ئەو وتی قامیشەڵان شوێنێکی مەترسیدارە زۆربەی ئاژەڵەکان لە قامیشەڵاندا خۆیان دادەشارن بۆیە بە باوەڕی من ئێرە شوێنێکی ئارام و ئەمن نییە. لەبەر ئەوەی لە ئۆنا توانای ڕێگەڕۆشتنی نەبوو کار لەم قسانە تێپەڕی بوو هەر کام لە سوچێک لە ژێر سێبەری دارێک پاڵکەوتین و خەوتین. من لە هیلاکی زۆر لە دنیایەکی تایبەتدا دەسوڕامەوە و کە دەنگی لە ئۆنا بەرز بوویەوە کە دەیوێت با بخەوم وازم لێ بێنە. سرم سوڕما کە لەگەڵ کێدا قسە دەکات لە شوێنەکەم هەستام و بەو پەڕی سەرسوڕمانەوە بینیم کە چەند ئاژەڵێک لە بەردەم قاچیدا کۆبوونەوە و یەک لەوان بەری قاچی دەلێسێتەوە و لە ئۆنا وای دەزانی من گاڵتەی لەگەڵ دەکەم دەیوت وازم لێ بێنە با بخەوم. ئەو ئاژەڵانە هاوشێوەی مرۆڤ بوون بەڵام لە مەیمون دەچوون. گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 27 بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی 28 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئامازۆن. سرم سوڕما لەگەڵ کێدا قسە دەکات. لە شوێنەکەم هەستام و بۆ پەڕی سەرسوڕمانەوە بینیم کە چەند ئاژەڵێک لە بەردەم قاچیدا کۆبوونەوە و یەک لەوان بەری قاچی دەلێسێتەوە و لە ئۆناوای دەزانی من گاڵتەی لەگەڵ دەکەم دەیوت وازم لێ بێنە با بخەوم. ئەو ئاژەڵانە هاوشێوەی مرۆڤ بوون بەڵام لە مەیمون دەچوون. من لە بینینی ئەم دیمەنە قاقام لێدا و بە پێکەنینی من لە ئۆنا و یوری و هاوسەرەکەشی سەریان بەرز کردەوە. لە ئۆنا کاتێک مەیمونەکانی بینی بە شادمانی چەمایەوە کە یەکێکیان بگرێت بەڵام لە ناکاو یوری قیژاندی وتی دەستی لێمەدا هەستە هەمووتان هەستن ئەمانە بێچۆ گوریلن. بە بیستنی ناوی گوریل مووی جەستەم ڕاست بوو. لە ئۆنا قیژاندی و دەستی خۆی کێشایە دواوە. ئەو کە جارێک گیرۆدەی گوریل ببوو زیاتر لە ئێمە دەترسا. یوری بە خێرایی ڕاست بوویەوە و لە کاتێکدا کەمەری دەبەست وەک سەر کۆنەکردن وتی نەموت ئێرە شوێنێکی مەترسیدارە ئێرە ناوچەی گوریلەکانە دەبێت ڕابکەین و گەرنا گرفتاریان دەبین. گوریلەکان وەک مرۆڤ پێکەوە دەژین و هیچ کات ژمارەیان لە 100 دانە کەمتر نییە خێراکەن. هێشتا قسەکەی یوری تەواو نەبوو. ئێمە لە شوێنەکەماندا هەستا بووین کە لەقەکانی بەرانبەرمان جوڵان و سەر و کەلەی چەند گوریلێک پیا بوو. یوری لەگەڵەوەی چاوی بە گوریلەکان کەوت بەدەست ئیشارەیەکی کردووتی ئێوە ڕابکەن من سەرقاڵیانەکەم خێراکەن. من و لە ئۆنا و هاوسەرەکەی یوری بە خێرایی ڕامان کرد. گوریلەکان کە ژمارەیان 4 تا 5 دانە بوو بە خێرایی بە دواماندا هاتن. ئێمە چونکە بچووکتر بووین باشتر لە ناودارەکاندا تێدەپەڕین و ئەوان بەهۆی گەورەی نەیان دەتوانی وەک ئێمە ڕابکەن بەڵام لە جیاتیەوە بەهێزێکی سیر لەقەکانیان دەشکاندەوە دارە بچووکەکانی سەرڕێگایان وردەکرد. شتێک کە ئەوان بەدوایدا ڕایان دەکرد بوونی دووژن لەناو ئێمەدا بوو. گوریلا مێچکەکان بەدوای من و یوری و گوریلانێرەکان بەدوای لە ئۆنا و هاوسەرەکەی یوری ڕایان دەکرد. هەر کام مەبەستێکیان بوو. یوریش بەدوای ئێمەدا ڕای دەکرد و گوریلەکان بەدوای ئێمە 4 کەسەوە بوون. هەرەو ساتە دووریمان کەمتر دەبوو تاوەی گەشتی نەبەرزاییەکی کەم. لەوێوە ڕێگا دەبوو بە سەرەوخواری. هاوسەری یوری و لە ئۆنا کە لە پێشتر بوون ڕۆشتن. منیش لە بەرزایی 1 مەترەوە پەڕیم بەڵام دەنگی قیژە یوری بەرز بوویەوە. میلم هێنایەوە و بە خێرایی گەڕامەوە دواوە. بینیم یەکێک لە گوریلەکان یوری لەسەر دەست بەرز کردەوە و فڕیدا. یوری وەک گولەی تۆپ چەندین جار لە هەوادا سوڕا و چەند مەتر لەولاتر درا بە زەویدا. ئەگەر نەبوو یوری زیندوو مابێت باوەڕ پێنەکراو بوو. هەر کەسی تر لە جیاتی من بوایە و ئەم دیمەنەی ببینایە چاوی لەم دیمەنە دەپۆشی و بە مردووی لە قەڵم دەدرا. بەڵام هێشتا نەم دەتوانی باوەڕ بکەم کە ئەو مردووە. یوری وەک تۆپ وەک کۆڵە پشتێکی قورس 10 هەنگاو لەولاتر کەوت
جوڵەیەکی کەمی کرد و ئیتر لە شوێنەکەی هەڵنەستا. خوێن لە ملی دەچۆڕا. جوان نەم دەتوانی لێکی بدەمەوە و بزانم کوێی قڵیشاوە و خوێن لەکوێوە دێت. ئەوەندەم بینی کە خوێن سات بە سات زیاتر دەبێت. بەبینینی ئەم دیمەنا کۆنتڕۆڵی خۆم لەدەستدا و بەڕادەیەک ترسام وەسف ناکرێت. لەبیرم کوێوە لەکوێدام و گوریل وەحشیەکان لە چەند هەنگاویدا سەیرم دەکەن. هەموو شتێک، هەموو کەس، تەنانەت لە ئۆنا و خۆشم لەبیر کردبوو. سەیری یوریم دەکرد. سرم گێژی دەخوارد. چاوم ڕەش بوو. ئەژنۆکانم دەلەرزی. عرەقێکی سارد ناو چاوی گرتەوە و هەستم کرا گریان ڕژاندۆتە ناو کاسەی سەرم و مێشکم دەسووتێنن. نەمزانی چەند سات و چەند خولەک بەم شێوەیە تێپەڕی. کتوپەر وەدەنگی لە ئۆنا هاتمە خۆم. لە ئۆنا و هاوسەری یوری لە 30-40 هەنگاویدا لە پشت دارەکان وەستا بوون و سێری ئەم دیمەنە سەیرەیان دەکرد. لە ئۆنا منی هێنایە خۆم و تا ڕووی خۆم وەرگەڕان بینیم یەکێک لە گوریلەکان خەریکە پەلامارم دەدات و دەستی ڕاستی بۆ گرتنی گردنی من درێژ کرد. لە ئۆنا کە لە دوورەوە بینەری ئەم دیمەنە بوو قیژاندی. ئەگەر ئەوەی قیژاندایە ڕەنگە منیش چارەنووسی یوریم پێدەبڕا. بەڵام بە خۆشحاڵیەوە هاتمە خۆم و خۆم کێشایە دواوە. ئەم کارە زۆر بە خێرایی ئەنجامدرا، بەڵام دەبێت دان بەوەدا بنێم کە دووریم لەگەڵ مەرگ و ژیان چەند چرکە بوو بە شێوەیەک ئەگەر چەند چرکەیەک درەنگتر خۆم بکێشایەتە دواوە، چنگە پۆڵاینەکەی گوریلا منیشی گرتە بوو. بەهەرحاڵ ڕۆشتنە دواوەی من بووە هۆی ئەوەی من 2-3 هەنگاو لەولاتر بکەوم و قاچەکانم ڕوو بکەنە ئاسمان. گوریلا بە خێرایی دەهاتە پێش و دووبارە پەلاماری دام. ئەم جارەشیان تلام و لەی دوور کەوتمەوە. 2-3 مەتر لەولاتر ئەستام و تفەنگەکەم بەرەو سینەی گوریل نیشانە گرت. بەگەشتی گوریلەکان زۆر زیرەکن، بەڵام چونکە تا ڕۆژە تفەنگیان نەبینی بوو لە چۆنیەتی کارکردنی ئاگادار نەبوون. نەترسان و بەنەرمی هاتنە پێش. ئەم دەرفەتە بۆ تەقەکردن بەس بوو. پەنجەم لەسەر پەلەپسکەکە فشاردا و گولەکە تەقا. لە ناکاو گوریل کەوت. کێوێک گەشتە بۆ 2 هەنگاوی من لە شوێنەکەی هەڵکەندرا و دووبارە کەوتەوە سەرزەوی. ئەگەر کرنێک گوریلی لە زەوی بەرز کردایەتەوە و لەولاتر فڕیدایە بەم شێوە دەنگی نەدەهات. گوریل وەک کێوێک بە ئەندازەی 1 مەتر بەرز بوویەوە. سوڕا و بە مێشکەوە درا بە زەویدا. قیژەیەکی مەترسیداری کرد و ئیتر تەکانی نەخوارد. بەڕوانینێک زانیم گولە چی بەسەر ڕۆژگاری داهێناوە. دەرفەتی زیاترم نەبوو سەیری بکەم، بەڵام لەم دەرفەتەکەمەدا بینیم گولە مێشکی کون کردووە و لە پشتە سەری دەرچووە. تەنیا ئەو گوریلە هەڕەشە بوو بۆ من. چوارەکەی تر دوورتر بوون و ئەگەر بیانویستایە پەلامەڕم بدەن دەرفەتم هەبوو، بۆیە هەناسەیەکم بە ئاسوودەیی هەڵکێشا و میلم هێنایەوە و ئامادەم بۆ بەرگریکردن وەستام. 4 گوریلەکەی تر لە جیاتیەوەی هێرش بکەنە سەر من خۆیان گەیاندە سەر گوریلە کوژراوەکە و سەیریان دەکرد. هەندێک کات سەیری من و هەندێک کات سەیری گوریلە کوژراوەکەیان دەکرد و لە دوورەوە ددانە پیسەکانی خۆیان نیشان دەدام و دەیان نەڕان. 4 گوریلەکە چاودێری منیان دەکرد و لەگەڵەوەی تفەنگەکەیان ئامادەی تەقەکردن بینی نەڕاندیان و وا ڕایان کرد. ڕاکردنی ئەوان سیر و سەرنجڕاکێش بوو و ئەو کەسانەی لە بەرانبەر مەترسێکی گەورە ڕایان دەکرد. من 2 گول لەم تەقان هیچیان بەرەوان نەکەوت و لەناو لەق و گەڵای دارەکان لەبەر چاوون بوون و ڕۆشتن. چەند هەنگاوێک بەدوای ئەواندا ڕۆشتم و گەڕامەوە. ئەم ڕووداوە زۆر بە خێرایی ڕوویدا و دوای چەند خولەک دڵنیا بووم کە لە ئێستادا لە مەترسی ڕزگارمان بووە و گوریلەکان ڕایان کردووە و مەودایەکی زۆر دوور کەوتونەتەوە. کاتێک بۆ لای یوری گەڕامەوە لە ئۆنا لەسەر سەری بوو. هاوسەرەکەی سەری خستە بۆ سەرە ژنۆی خۆی و لە ئۆنا شانی دەشێلا. بەڕاکردن خۆم گەیانداوێ و پێشەوەی سیری بکەم لە ئۆنام پرسی مردووە؟ چاوی هاوسەرەکەی یوری نوقمی فرمێسک بوو. من بەبینینی چاوە فرمێسکاویەکانی ئەوەم پرسیارم کرد. لە ئۆنا کە دەیزانی من زۆر نیگەران و ناڕەحەتم بە خێرایی وەڵامی دایەوە. ئەو زیندووە، بە خۆشحاڵیەوە زۆر بریندار نەبووە. قسەکانی ترم نەبیست یان هەر گوێم نەگرت. پێش هەر شتێک سرم خستە سەر شانی یوری و گوێم لە لێدانی دڵی گرت. دڵی لێی دەدا و وا دەهاتە بەرچاوم کە لێدانەکەی ئاسایی بێت. سەری شکا بوو. خوێنێکی زۆر لە ناوچاویەوە ڕوخساری داپۆشی بوو. دوای دڵنیابوون لەوەی کە لێدانی دڵی ئاساییە
بە پاکردنەوەی برین و بەستنی سەری سەرقاڵ بووم و ئەم کارەم زۆر بە خێرایی ئەنجامدا. بە شێوەیەک نیو کاتژمێر دواتر یوری بێجگە بێهۆش کێشەی تری نەبوو. خوێنەران بە درێژایی ئەم داستانە لەگەڵ یوریدا ئاشنا بوون، باش دەیناسن. ئەو پیاوێکی بەهێز و لەشساغ بوو، هەرم لەشساغیە ببووە هۆی ئەوەی بەردەوام لە مەترسیەکان بە سڵامەتی ڕزگاری دەبوو. ئەو ڕۆژە گەرگوریلا منی گرتبوو بەو شێوەی باسی کرادەی کێشان بە زەویدا، بە دڵنیاییەوە دەست بەجێ گیانم دەدا. هەر کەسێکی تر لە جیاتی یوری بۆیە دەمرد، بەڵام یوری گیانی بە سڵامەتی دەرباز کرد و یەک کاتژمێر دواتر کاتێک بە نیگەرانی سێری ڕوخساریمان دەکرد بەهۆش هاتەوە و لەگەڵ کردنەوەی چاوەکانی دەستپێی خۆی جوڵاندەوە. بزەیەکی گرت و وتی: کوڕینە، من زیندوم؟ ڕاستی نەمردوم؟ لە شادمانیدا نزیک بوو بقیژێنم. باوەڕم ناکرد یوری بەهۆش هاتبێت و زیندوو بێت و کە بزەم لەسەر لێوی بینی چەمامەوە و بە شادمانیەوە پرسییم: یوری، حاڵت چۆنە؟ هەست بە ئازار ناکەیت؟ ئەو بۆ دڵنیایی زیاتر جارێکی تر دەست و سەر و ملی تەکاندا وتی: نا، تەنیا سەرم ئازاری هەیە، ناوچاوم دەسووتێتەوە، بێجگەژانە سەر ئازاری ترم نییە. و ئەو سات بە یارمەتی هاوسەرەکەی کە ژێرباڵی گرتبوو هەستا و پاڵی بەدارێکەوە داو دانیشت. لەو کاتەدا چاوی کەوت بۆ خوێنە زۆرەی ڕژا بۆ سەر زەوی و وتی: ئەمە خوێنی منە؟ من ئەم هەموو خوێنەم هەبوو نەمدەزانی؟ لەو کاتەشدا لەگاڵتەکردن وازی نەدەهێنا و زیاتر بۆ ئەوەی نیگەرانی ئێمە لابەرێت پێدەکەنی و قسەی دەکرد. چەند سات دواتر پرسی: باشە، پیاوان و خاتونەکان چیان لێهات؟ ئەو باسی گوریلەکانی دەکرد و پیاوان و خاتونەکان مەبەستی گوریلەکان مێچکە و نێرەکان بوو. ڕووداوەکەم بۆ باس کرد و دواتر گوریلە کوژراوەکەم نیشانداوتم: ئەم ئاژەڵە بوو تۆی فڕێدا و منیش لە جیاتی تۆ ئەوم 1 مەتر بەرز کردەوە و فڕێمدا. دەبینی چەند جوان مردووە؟ یوری بیری کردەوە پرسی: بێهۆشی من چەندەی خایەن؟ نزیکەی کاتژمێر و نیوێک. بێدەنگ بوو، سەیری دەوروبەری کرد و وتی: دەبێت بە خێرایی لێرە دوورکەوینەوە. ئەم ئاژەڵە خوێنخۆرانە بەم ئاسانیە لە بیرمان ناکەن. دڵنیام ئێستا لە دەوروبەرماندان و بە دوای دەرفەتێکی گونجاو دەگەڕێن. خێراتر بەڕێکەوین. یوری ئەمەی وت و پشتی بەشانی هاوسەرەکەی بەست و هەستا. ئێمەش بەلایەنگری لەو هەستاین و بەڕێکەوتین. چەند هەنگاوێک کە دوور کەوتینەوە یوری وەستا، بەدەست ناوچاوی گرت و وتی: دڵی سرم زۆر ئێش دەکات، بەڵام شتێکی گرنگ نییە، با بڕۆین. ئەژنەکانی دەلەرزی و بە یارمەتی ئەو ڕمەی لە دەستیا بوو بە ڕێگادا دەڕۆشت. ڕۆشتمە پێش و شانم خستە بەردەستی تا پاڵی پێوە بدات، بەڵام ڕازی نەبووتی: مەگەر من ژنم دەتەوێت یارمەتیم بدەیت؟ تا گیانم هەیە دەڕۆم. لەوە بە دوازەختی زیاتر لە خۆی دەکرد و بە ڕێگادا دەڕۆشت و جۆرێک نیشانی دەدا وەک بڵێ هیچ ئازار و نیگەرانیەکی نییە. بەم شێوەیە ڕێپێوانی ئێمە درێژەی بوو. ئەو ڕۆژە تا ئاوابوونی خۆر ڕۆشتین، بەڵام بە پێچەوانەی ڕۆژی پێش 4-5 جار هەر جارەی نیو کاتژمێر حەواینەوە. کاتێک هەتاو بەرەو ڕۆژ ئاوایی ئاسمان دەڕۆشت، گەشتینە شوێنێک کە هەوا نمدار و وشک بوو. گەڕیلەکانی ئاو بە جوانی لە هەوادا هەستی پێدەکرا و دەنگی ڕژانی تاڤگە بەرگێ دەگەیشت. یوری ئەوە شوێنەی بۆمانەوە حەسانەوە پەسەند کرد و بڕیاریدا من و لە ئۆنا بۆ ئامادەکردنی خواردن و میوە بڕۆینە جەنگەڵ. یوری و هاوسەرەکەی لەوێ دامانەوە و ئێمە بەڕێکەوتین. لە ئەونا لەسەر بنەمای ئاشنابوونی بە جەنگەڵ چەند ساتێک گوێ لە دەنگەکانی دەوروبەر گرت و وتی: دەڵی جەنگەڵی دەوروبەری هۆزی. قسەکەیم بڕێ وتم: جەنگەڵی دەوروبەری هۆزی ئێوە بە جوانی دەناسم. 1 هەفتەی تەواو لەگەڵ موناکدا تیای سۆڕاینەوە، جارێکیش دوور خرامەوە و زیندانی بووم. ئێرە لەگەڵ جەنگەڵی سنووری هۆز هاوشێوە نییە. منم ڕستانم بۆ ئاسوودەیی بیر و خەیاڵی لە ئۆناوت. لە ڕاستیدا خۆشم نیگەران ببووم و بەوردی لە چواردەورم دەڕوانی. وا دەهاتە بەرچاوم کە لەوە ناڕاستی دەوت. بارحاڵ چارەیەک نەبوو، دەبوو ئاگادار بوومایە. بڕێک میوەمان چنی و بە خێرایی گەڕاینەوە. شەو ڕووداوەکەم لەگەڵ یوریدا باس کرد. وتم دەبێت ڕێگامان بەرەو ڕۆژ ئاوا خوار بکەینەوە و گەرنا هەر 4 مانگ گیرۆدەیژنە وەحشیەکانی ئامازۆن دەبین و موناک تۆڵەیەکی وەحشیانەمان لێدەسێنێت. یوری وتی: بەیانی پێش هەڵاتنی خۆر بەرەو ڕۆژ هەڵات دەڕۆین کە لە هۆز دوور دەکەوینەوە. ئەو شەوە بە ئارامی تێپەڕی. بەیانی زوو لە ئۆنا لە خەو هەڵی ساندم و بەڕێکەوتین.
دەمویست پێش هەڵاتنی خۆر لەوێ دوورکەوینەوە، بۆیە بە خێرایی دەڕۆشتینە پێش. لەبەر خێرایی دووسێ کاتژمێر دواتر هیلاک بووین و یوری لەسەر داوای لە ئۆنا کە قاچی بریندار ببوو وەستا. بڕیارماندا تا دوای نیوەڕۆ بە حەسەینەوە و دواتر درێژە بەڕێگامان بدەین. یوری وتی وەرە با بۆ ڕاو بڕۆینە دەوروبەر، چەند ڕۆژێکە گۆشتمان نەخواردووە. لە ئۆنا و هاوسەرەکەی یوری لەوێمانەوە و من و یوری بەڕێکەوتین. هێواش دەڕۆشتینە پێش و هەستمان بەوە نەکرد کە زۆر لەوێ دوور کەوتوینەتەوە و نزیکەی کاتژمێرێک دواتر یوری لە ناکاو وەستا و لە کاتێکدا ڕەنگی پەڕابوو چاوەکانی دەبریسکانەوە. بەدەنگێکی لەرزان وتی دەزانی ئێمە لەکوێداین؟ بەسەر سوورمانەوە وەڵامم دایەوە نازانم. بەبینینی قیافەی پڕترسی یوری گومانم کرد هەستی بە مەترسێکی گەورە کردووە. ئەو کەم دەترسا و هەر کات چاوەکانی دەبریسکانەوە دیار بوو کە بەڕاستی ترساوە. یوری دارێکی بە پەنجە نیشاندامەوەتی سیرکە، ئایا دەیناسیتەوە؟ سیری دارەکەم کرد و لە ناکاو وەگەو کەسانەی دەستیان لە کارەبا درابێت لەرزیم. دەزانن بە دارەکەەوە چیم بینی؟ تیرێک لە ناوەڕاستی دارەکە درابوو. لە نوکە ڕەنگینەکەی دیار بوو پەیوەندی بە ژنانی ئەمازۆنەوە هەیە. بەدەنگێکی لەرزان پرسییم دەبێت چی بکەین؟ وتی لە بەیانیەوە تا ئێستا لە جیاتی ئەوەی لە هۆز دوورکەوینەوە بە خێرایی لێیان نزیک بووینەوە و ئێستا لێیان زۆر دوور نین. هێشتا قسەکەی تەواو نەکردبوو کە دەنگی خشەخشی گیاکانی دەوروبەرمان بەرز بوویەوە. لە ترسا دەستی یەکمان گرت و بە خێرایی بەرەو دواوە گەڕاینەوە، چونکە کۆمەڵێک لە ئازارترین ژنانی هۆزەکە گەماڕۆیاندا بووین کە لە سەروی هەمویان موناک دەبینرا. موناک لەگەڵەوەی چاوی بە من کەوت ساتێک درەنگی کرد، دەدوت دەیەوێت میهرەبانیم لەگەڵدا بکات. بەڵام خێرا حاڵەتی گۆڕی وتی بیان گرن. ژنان کە هەمویان بە تیرروکەوان و ڕەم چەکدار بوون هێرشیان کردە سەرمان و شەڕێکی قورس دەستی پێکرد. موناک خۆی بۆ لای من هاتوو، بە دوایدا تاقمێک لە ژنان هێرشیان کردە سرم. نەتوانای ئەوەم بوو لێیان بدەم، نەتوانای ئەوەم بوو بە تفەنگ یەک دوان لەو ژنە جوانانە بکوژم. چەند ساتێک لە شوێنەکەی خۆم وەستام و کە موناک گەشتە دوو هەنگاویم وتم موناک مێرە پێش تەقە دەکەم دەتکوژم. ڕەنگی وەک مەخمەڵ سوور ببوو، شوێنەواری تووڕەیی لە ڕوخساریدا دیار بوو. شتێک کە سەرنجی منی ڕاکێشاوە بوو کە لەسکیدا شوێنەواری سەگ پڕبوونم نەدەبینی. لە خۆم پرسی بڵێ مناڵەکەی لەبار چوو بێت یان بوویەتی؟ چی بووە؟ نەمتوانی وەڵامی ئەم پرسیارە بدەمەوە چونکە بە جوانی نازانم چەند مانگ بۆ ڕۆشتە بووم. حسێبی تێپەڕبوونی زەمنم نەبوو. هەندێکات چەندین مانگ بە دوای یەک بە خێرایی تێدەپەڕی و من نەمدەزانی. موناک بێگوێدان بە قسەکانی من و بۆ ئەوەی زیانی پێنەگەێنم و بە گومانی ئەوەی گاڵتە دەکات خۆم کێشایە دواوە. بەڵام قاچم لەبەر دێگیرا و بە پشتا کەوتم. ئەویش کەوتە سەر سینەم. وتا هاتم خۆم کۆ بکەمەوە تێغی درەوشاوە و بروسکەداری خەنجەرم لە دەستیا بینی و زانیم بەڕاستی دەیەوێت بمکوژێت. تفەنگەکەم فرێدا و بە هەردوو دەست کێشام بە سنگیدا. شتێکی سیر بوو. ئەگەرێوە لە جیاتی من بوونە ئەم دیمەنەتان بدیایە نەتان دەتوانی لە سەر سۆرمانی خۆتان ڕێگری بکەن. مرۆڤ لە هەر کەس و بوونەوەرێک چاوەڕوانیەکی هەیە. کاتێک ئێمە لە ناو هۆزە وەحشیەکاندا بووین دەمانزانی بوونەوەرێکی خوێن خۆر و بەهێز و چوارشانن. بەڵام کاتێک لەگەڵ ژنانی ئەمازۆندا ڕوبەڕووبووینەوە وەک ئەوە ڕۆژە هێرشمان کرایە سەر. بابەتەکە زیاتر گاڵتە ئامێزدا هاتە بەرچاو، چونکە ژنێکی ناسک و جوان تا چەند دەتوانێت بێبەزەی و دڵڕاق بێت. جگە لەوەش سەر سوڕمانی من هۆیەکی تر بوو. بە دروست کێشام بەسەر سینەی موناکدا. ئەگەرم دوو مشتم لەبەر دەدا لە شوێنەکەی خۆی دەجۆڵا. بەڵام موناک وەک کێوێک ڕاوەستا بوو تەکانی نەدەخوارد. مشتەکانی من زیاتر تووڕای کرد و ئەمجارش خەنجەرەکەی بردە سەر و هێنایە خوار. دەستیم گرت و تلاین. بەڕادەیەک سەرقاڵی کردبووم و هیلاک ببووم. نەمدەتوانی سەرنج بە هیچ شتێکی تر بدەم. نەمدەزانی چی بووە و چی بەسەر یوریدا هاتووە. تەنیا ئەوەم دەزانی شەڕ و پێکدادان درێژەی هەیە و چونکە ئەویش بەهێزە کۆمەڵێکی زۆر لەگەڵیا لە شەڕدا بوون. من و موناک چەندین جار ژێر و ژوور بووین. هەندێکات ئەو لەسەر سینەی مندا دەنیشت و هەندێکات من. بەڵام من چونکە مەبەستی کوشتنیم نەبوو زیاتر بەرگریم دەکرد. زۆربەی چالاکیەکان لە لای ئەوەوە بوو. چەندین جار مەرگ
تا نزیک چاوم هات و گەڕایەوە. وردە وردە هیلاک بووم، بەڵام موناک هێشتا بەهێز بوو. لە پێش شێوانەی لە جەنگەڵ و لە هەوای ئازاددا دەژین، بە بەراورد لەگەڵ شارنشینەکان ئەمەیە کە ژنێکی لاواز و ناسک لە کاتژمێرێک شەڕ و پێکدادان هیلاک نابێت. بەڵام من کە پیاوە و بەهێز بووم کەوتبوومە هەنا سەبڕکێ. بەهەرحاڵ هیلاکی من زیاتر دەبوو لە کاتی شەڕ و پێکدادان. بیرم لەوە کردەوە کە دەبێت دەم شەڕە کۆتایی پێبێت. لەگەڵەوەشدا دڵم لە لای یوری بوو، دەترسام نەکابی کوژن. لەم کاتەدا موناکمدا بە زەویدا و لەسەر سینەی دانیشتم. ئەم جارە هەرچەندە هەوڵیدا تەنانەت گازی لە دەستم گرت نەیتوانی لەسەر سینەی بەرزم کاتەوە. کاتێک پەلە قاژەی دەکرد و بە هێواشی دام و کام و لە کاتێکدا هەناسکەم بوو کۆڵمم ماچ کرد. ئەو سەری تەکان دەدا و ڕوخساری بە چەپ و ڕاستدا دەسوڕان کە من نەتوانم ماچی بکەم. بە درێژایی مێژوی مرۆڤ ژنان پیاوانیان هەڵخەڵەتاندووە و درۆیان لەگەڵدا کردوون. بە ئەم جارە پیاوێک ژنێک هەڵخەڵەتێنێت. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتما کۆتایی خوێندنەوەی بەشی 28. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 29 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئامازۆن، لاپەڕە 281. بە درێژایی مێژووی مرۆڤ ژنان پیاوانیان هەڵخەڵەتاندووە و درۆیان لەگەڵدا کردوون. با ئەم جارە پیاوێک ژنێک هەڵخەڵەتێنێت. لە خۆمم پرسی بڵێ ڕووی خۆشم نیشان بدات، دەبێت چی بکەم؟ بڵێ باوەڕ بکات؟ بە هەرحاڵ نەخشەیەک کێشا بووم جێبەجێم کرد و بە هێواشی لە هەمان کات کە سەری تەکانداوتم: موناک ئازیزم، من تۆم خۆش دەوێت. لەگەڵ ئەوەی ئەم قسەم لە زمانم هاتە دەر تەکان خواردنی سەری کەم کردەوە و بە چاوی خۆم بینیم ڕوخساری گۆڕا، بۆیە بە وزەیەکی زۆرتر وتم: موناک باوەڕ بکە من لەبەر تۆ گەڕاومەتەوە. دەمتوانی لە هەمان ڕێگا بەرەو شار و دیاری خۆم بڕۆم، بەڵام عاشقی تۆ بووە هۆی ئەوەی وەگەڕێم. بەم هەموو ڕەنج و دژواریە لەبەر تۆ ڕازی بووم. موناک سست بوو، زەق لە چاوەکانی منی دەڕوانی. لە چاوەکانیدا چەند دڵۆ فرمێسک دەبینرا، بەڵام لە هاتنە خواری ڕێگری کرد و ڕوانینەکەی سیر بوو. دەیەوێت بە نیگا ڕاستی وتەکانی هەست پێ بکات. بزەیەکم گرت و وتم: شەوانە خەوم بە تۆ دەبینی، لە خەودا دەمبینی دەگریایت، زۆر نیگەرانت بووم، نەمدەزانی چیت بەسەر هاتووە. بەبیستنی ئەم قسانە کە ڕاست یان درۆ بۆ ئەو چیرین و هەڵخەڵەتێنەر بوو، دەستەکانی سست بوو، بە هەردوو لایدا درێژ بوو، بێ ئیرادە دڵۆپە فرمێسکەکان لە چاوی هات نەخوار و لە هەردوو لای کوڵمەکانی کەوتە سەر خاک. تێگەیشتم کە بەڕاستی منی خۆش دەوێت، هێشتا عاشقی منە و لەم بابەتە شادمان بووم و بۆ ئەوەی دڵنەوام کرد بێت سرم خستە سەر سینەم و دەستم بە قژی داهێنا. موناک سەری لەناو دەستم دەرهێنا و ڕووی کردە ژنانی تر کە سەرقاڵی شەڕ بوون لەگەڵ یوریدا و بریندار و خوێناویان کردبوو. وتی: بەسەوازی دەبێنن. بە دەستوری ئەو ژنان دەوری یوریان چۆڵ کرد، بەڵام بەهۆی برینەکانی توانای وەستانی نەبوو. سەرەتا پاڵی بەدارێکەوەدا و دواتر کەوتە سەر زەوی و دەستەکانی درێژ بوو. من و موناک سەرگەرمی ڕاز و نیاز بووین. ئەوسا لە موناکم پرسی: چیت لە مناڵەکە کرد؟ سەری بەرز کردەوە و سێری کردم و وتی: ئەو هەیە، کچێکی جوانە، تەنیا ئیرادەکەی ئەوەیە کە کچی تۆیە. دەترسم کاتێک گەورە بوو وەک تۆ ژنێکی ئایاش بێت و هۆزەکەمان بکێشێتە فەساد. بەسەر سوڵمانی تێکەڵ بە شادمانی بە ناڕەحەتی و ترسەوە پرسیم: ڕاست دەکەیت؟ مناڵت بوو؟ بەم خێراییە؟ لە وەڵام داوتی: دەڵێی لەم ماوەدا زۆر خۆشت لێگوزەراوە، مناڵەکە ئێستا دادەنیشێت. دواتر قسەکەی بڕی و بیری کردەوە و پرسی: لە ئۆنا لەکوێیە؟ ئەو چی لێ کرد؟ لەم ماوەدا لەگەڵ ئەو سەرگەرم بوویت؟ ئێستا کە باسی لە ئۆنا هاتە پێش نەمدەزانی چی بکەم و چی بڵێم. دەمزانی ئەم خوێنسارد و ئارامیە دەستکرد و ڕووکەشە. ئەو ژنێکی حەسوود بوو، لە ئۆنا بێزار بوو، بۆیە لە وەڵامی پرسیارەکەیدا کەمێک وەستام و دواتر وتم: ئەو ژنێکی داماوە، تۆ بێهۆ تاوانبارت کرد و من ناچار بووم لە دەست شێرەکان ڕزگاری بکەم و لەگەڵ خۆم دابی بم. لە یەکێک لە هۆزە دوورە دەستەکان دام بە مێرد و ئێستا لەوێ دەژی. ئەم درۆیەم بە خێرایی دروست کرد و وتم: بەڵام نازانم چۆنم وت کە موناک قاقا پێکەنی وتی: ئەم درۆیەم بە خێرایی دروست کرد و وتم: بەڵام نازانم چۆنم وت کە موناک قاقا پێکەنی وتی: مناڵەکەمان ئیرادێکی تر لە تۆ بە میرات دەهات و ئەویش درۆکردنە. بۆ؟ لەکوێوە زانیت من درۆ دەکەم؟ لە کاتێکدا سەری لەسەر سینەم جێبەجێ دەکردوتی: لەوێوە کە لە ئۆنا ئێستا لە دەستی مندایە،
من پێشتر ئەو هاوسەرەکەی یوریم دەزگیر کرد و دواتر هاتم بە شوێن ئێوەدا. لە درۆیەک کە کردبووم هەم شەرمم دەکرد و هەم کەوتمە لەرزین. بە شادمانیەوە لەم کاتەدا دەنگی ناڵەی یوری بیرەکانمی پچڕاند. یوری داما و چەندین برینی بەرکەوتبوو. لەم برینانە خوێنی زۆر ڕۆیشتبوو، هەموو جەستیان خوێناوی کردبوو. بەهۆی خوێنبەربوون چاوەکانی نەدەکرانەوە و بێهۆش دەهاتە بەرچاو. هاوڕێ لەگەڵ ژنانی تر یوریمان لەسەر دەست بەرز کردەوە و بەڕێکەوتین. لەم کاتەدا دەرگای ژوورەکە کرایەوە و پیرێژنێک کە دەدوت پەرستاری منداڵەکەیە هێنایە ژوور. مناڵێکی جوانکیلە بوو. لەگەڵ ئەوەی چاوم بە ڕوخساری کەوت، نیشانەکانی بنەماڵی خۆمانم تیا بینی. چاڵێکی بچکۆلە لەسەر چەناگەی بوو. ئەمەش یەکێک لە نیشانەکانی بنەماڵی ئێمەیە. چاوەکانی ڕوانینی هەموو شتێکی لە دایکی دەچوو. من لە سیرکردنی چێژم دەبرد. موناگ لەوەی دەیبینی مناڵەکەم خۆش دەوێت شادمان بوو. ئێمەی لە حاڵی خۆماندا بەجێ هێشت و ڕۆیشت. کاتژمێرێک دواتر کەوتمە بیری لەئۆنا. منداڵەکەمدا بە پەرستارەکە و پرسییم: موناگ بۆ کوێ ڕۆیشت؟ ڕۆیشت بۆ زیندان، ئەوێ کە ژنان زیندانن. بەخێرایی لە ژوورەکە هاتمە دەر و بەرەو زیندان کە شوێنەکەیم دەزانی ڕام کرد. لەگەڵ ڕۆیشتنە ژوور ڕوبەڕووی دیمەنێکی دڵتەزێن و ناڕەحەت کەربوومەوە. لە ئۆنایان بەدارێکی کورتەوە بەستبووە و موناک خۆی بە قامچی دڕکاوی لێی دەدا. جلەکانی لە ئۆنا دڕابوو و شوێنی برینی قامچیەکە لە پشتیدا دەبینرا. جەستەی خوێناوی بوو. کاتێک دەنگی منی بیست بە لاوازی و بێحاڵی سەری بەرز کردەوە و سەیرێکی منی کرد و دواتر سەری داخستەوە. دەلەرزیم، نەمدەتوانی لەسەر پێ خۆم بگرم. چەند کەس لە ژنانی ئەمازۆن لەوێ بوون و من کە دەمبینی ئەوان بە خوێن ساردی بگرە بە حەزیشەوە لەم دیمەنە پڕ ئازارە دەڕوانن زیاتر تووڕە دەبووم. ئەمە چ وەحشیگەریەکە؟ بۆ دەبێت بە قامچی، ئەویش بە قامچی دڕکاوی لە ژنێکی بێتاوان بدەن. یانی چی؟ دەمیست قوڕگی موناک بگرم و لەناو قامکەکانمدا فشاری بدەم تا بخنکێت. بەڵام ئەم کارە یەکسان بوو لەگەڵ مەرگ. دەمتوانی چی بکەم؟ گرنگتر لە هەموو شتێک ئەوە بوو لە ئۆنا لەو ئەشکەنجە ڕزگار بکەم. ئەم کارە لەگەڵ ئەوەی ئاسان دەهاتە بەرچاو بەڕادەیەک دژوار بوو کە ئێستاش بە بێهێنانەوەی دەترسم. لەگەڵ ئەوەی لە ڕق و تووڕەییدا دەلەرزیم و کۆنتڕۆڵی بیر و هەستەکانی خۆم لە دەستدا بوو. سەرنجم لای ئەم خاڵە گرنگە بوو کە ئەگەر دەستی موناک بگرم و بۆ ڕزگاریکردنی لە ئۆنا نێوەنجیگەری بکەم، ئەو زیاتر تووڕە دەبێت. لە ئۆنای تەنیا لەبەر ئەوەی دەزیرانی من بوودا بووە بەرقامچی و ئەشکەنجەی دەدا، ئەو گوناحێکی تری جگە لە ڕاکردن لەگەڵ مندا نەبوو. موناک بۆ ئارامکردنەوەی دڵی پەرێشانی خۆی بە قامچی لێی دەدا. هەر قامچیەکە لەسەر پشتە ناسکەکەی ئەو دادەبەزی کەمێک غرور و لە خۆڕازیبوونی موناکی بەهێز دەکرد و من بە سەرنجدان بەم خاڵە دروست لەو کاتەدا کەوتم: چی دەکەیت؟ موناک بۆ لێی دەدەیت؟ دەستم کێشایە دوا و لە گرتنی قامچیەکە خۆم بە دوور گرت. بەهۆی ڕاکردن ئەوەندە هیلاک بووم کە هەناسکە هەنسکم بوو بەهۆی بینینی ئەو دیمەنە و ڕەنگە بەهۆی ماندووی و ڕاکردن دەستەم لە ئارەقدا خوسا بوو. دەنکە گەورەکانی ئارەق لەسەر ناوچاوانم دەبینرا. موناک کە منی بینی دەستی لە کارکێشایەوە و هەناسەی تازە کرد و بە لە خۆڕازیبوونێک کە تایبەت بە خۆی بووتی: ها، ناڕەحەت دەبیت؟ ناتوانیت خۆشەویستەکەت لە ئازاردا ببینیت؟ بە دەنگێکی نەرم و لە هەمان کات شێوە پاڕانەوە وتم: بە هەڵەدا چوویت. لە نێوان من و ئەودا هیچ پەیوەندیەک نییە. بەڵام مرۆڤایەتی فەرمانم پێدەدات لە قامچی لێدانی ژنێکی لاواز ڕێگری بکەم و یانی لانیکەم هۆکاری ئەم کارە ناشرین و قێزەونە بپرسم. موناک دەستی قامچەکەی لەم دەستەوە بردە ئەو دەستووتی: ئەو تاوانبارە و لە یاسای ئێمەدا ژنانی خراپەکار دەبێت ئەشکەنجە ببینن و دواتر بکوژرێن. ئەم جاریان تووڕەییمدا بە دەنگی خۆم وتم: ئەو تاوانبار نییە. ئەو ساساتێک بێدەنگ بووم، نەمدەزانی دەبێت چی بڵێم. ئەم خاڵم باش دەزانی کە بە زۆر و هەڕەشە ناتوانم موناک لە قامچی لێدان یان کوشتنی لە ئۆنا پاشگەز بکەمەوە. بۆیە وتم: گریمان تووشی گوناح بوو بێت، تۆ دەبێت بەزەیت پێدا بێتەوە. هەرچی بێت ئەوی ژنە. موناک وەک بڵێ گری دڵی کرابێتەوە. چەند جارێک لێوەکانی گازگرت و وتی: چۆن ئەو بەزەیی بە مندانە هاتەوە؟ چ بێ بەزەیەکی نیشانداوە کە شیاوە بۆ ئاوا سزاییەک. موناک سەری داخست، چەند ساتێک بیری کردەوە و دواتر کە سەیری منی کرد بەو پەڕی سەرسوڕمانەوە بینیم چاوەکانی پڕ بووە لە فرمێسک. بە دەنگێک کە قوڵپی گریان دەپچڕاند وتی: ئەو لەگەڵ تۆ تا پەیوەندی بوو، لەگەڵ تۆدا ڕای کرد و من نزیکەی 1 ساڵ شەوان تا بەیانی گریام. ئەگەر چارەنووس و ڕووداوەکان ئێوەیان نەهێنایەتەوە ئێرە، ڕەنگە پێکەوە ڕاتان دەکرد و دەڕۆیشتن و من ئیتر تۆم نەدەبینی و منداڵەکەم بێباوک دەمایەوە. خێرا لەم بارودۆخە کەڵکم وەرگرت و بە ئیشارەی دەست لە ژنان کە لەوێدا بوون دەستورم دا بڕۆنە دەر. کاتێک زیندان چۆڵ بوو بە میهرەبانیەوە وتم: تۆ بە هەڵەدا چوویت. تۆم زیاتر لە هەر کەسێکی تر خۆش دەوێت و عەشقە کە منی لێرەدا ڕاگرتووە. ئەگەر تۆم خۆش نەدەویست دەڕۆیشتمە شارەکەی خۆم و تۆم بە تەنیا جێدەهێشت. بەڵام قامچی لێدانی ئەم ژنە بێتاوانە کارێکی ناڕەوایە. ئێمە لە وڵاتی خۆمان هیچ کات قامچی لە ژنان نادەین و هەر پیاوێک لە ژنەکەی خۆی یان ژنێکی تر بدات
ئەو لای خەڵک شەرمەزار دەبێت کە چەندمانگ لە ماڵ ناڕۆتە دەرو ئیتر کەس هاتوچۆیان ناکات. لە لایەکی تر قامچی لێدان و کوشتنی ژن شومە. نا ئازیزم، ئەمە کارێکی باش نییە. کاتێک ئەم قسانم دەکرد لەژێر چاوەوە سەیری لە ئۆنام دەکرد. ئەو لەبەر قامچی وەشاندن باش ئاگای لە خۆی نەبوو. سەری لەسەر سینەی چەما بوویەوە و ڕەنگە بێهۆش بوو، بەڵام دڵنیا بووم کە دەنگم نابیستێت. بۆیە بە دڵنیایی و ورەی پێویست قسەم دەکرد. لە ئۆناش منی خۆش دەویست، عادەتی بە من گرت بوو ئەگەر ئەم قسانەی لە زمانی منەوە ببیستایە خەفەتی دەخوارد و مردن و لێدان و ئەشکەنجە بینینی بە باشتر دەزانی. گریمان ئەگەر لە ئۆنا دەنگی منی دەویست ئارامکردنەوەی موناکی نەدەبینی. هێواش قسەم دەکرد و ئارامکردنەوەی کاری خۆی کرد و موناکی ئارام کرد. بە شێوەیە قامچەکەی فڕێدا. بە هێواشی وتم ئازادی کە ئازیزم، ژن لە هەر شوێنێکی دنیا و هەر بارودۆخێک دابێت تایبەتمەندی هاوشێوەیان هەیە. لە نێوان ژنێکی شانشینی ئەمریکایی یا ئەوروپایی لە بارودۆخ و کاتی تایبەت هیچ جیاوازیەک نییە. موناک خۆی بۆ من لوس دەکرد و وتی لەبەر تۆ ئازادی دەکەم، بەڵام مەرجێکی هەیە. بەسەر سوڵمانەوە لە هەمان کاتە بە شادمانیەوە پرسییم چ مەرجێک؟ بەم مەرجە کە ئەو لەم هۆزە و لە نزیکی تۆ نەبێت، دەترسم بە بینینی ئەو ئارامی من بشێوێنیت. بە خێرایی وتم ئەمە چ گومانێکە؟ دڵنیا بە من ئەوم خۆش ناوێت. ئەگەر ئەو لە هۆزدا نەبێت چ بکات؟ دەنێرم بۆ مایلا، ئەو شوێنەی تۆ تێدا زیندانی بوویت و لەگەڵ ئەوەشدا بۆ ئەوەی تەنیا نەبێت و ئاژەڵ دڕندەکان نەیخۆن چەند کەس لە ئازاترین پیاوە ڕەشپێستەکانی لەگەڵدا دەنێرم کە ئاگاداری لێ بکەن. ڕازی دەبیت؟ بە خێرایی لای خۆم بەراوردێکم کرد و ئەویش ئەوە بوو کە بە شێوەیەکی کاتی لە کوشتنی لە ئۆنا ڕێگری دەکرا و دواتریش چارەیەکی بۆ دەدۆزمەوە. لە وەڵامدا وتم بەڵێ ڕازی دەبم، بۆ من جیاوازی نییە. موناک بە شادمانی دەستوری ئازادی لە ئۆنای دەرکرد و بە خێرایی چەند کەسێکی ڕاستپارت تا بۆ مایلا بیگوازنەوە و بەم شێوەیە لە ئۆنا لە مردن ڕزگاری بوو. بەڵام من بۆی نیگەران و پەرێشان بووم، دڵم بۆی دەسووتا. هەندێک کات بیرم دەکردەوە و بەخۆم دەگوت موناک زۆر درۆ دەکات، ڕەنگە بەم شێوەیە منی هەڵخەڵتاند بێت و بەنهێنی لە ئۆنای کوشت بێت. دوور نییە. بۆ باوەڕ پێنەکردن بەم بیرە ناڕەحەتکەرە بەڵگەم دەهێنایەوە و هەوڵم دەدا تا ئەو شوێنەی دەکرێت ئەم گومانە باوەڕ پێنەکەم. هەندێک کات لە خۆم دەپرسی گریمان لە ئۆنا لە مایلا بێت چی دەکات؟ من کە پیا و موتوانەی جەستەیی بەهێزم هەبوو لەمانەوە لەو دوورگە ترس ئەنگێزە دەترسام. دەوروبەری بە زۆنگاوە مەترسیدارەکان گەمارۆ دراوە. تیمساحە خوێنخۆرەکان شەوان دەکەونە ڕێ و هەر بوونەوەرێکی زیندوو لە ڕێگەی خۆیاندا ببینن دەیدەڕۆن و دەیخۆن. نزیکەی هەفتەیەک تێپەڕێ و من بێ ئەوەی لە بیری لە ئۆنا ئاسوودە بم خۆم بە لێپرسراوی ئەم بەدبەختیە دەزانی. خۆم سەرکۆنە دەکرد کە بۆ لە سەرەتاوە ڕووی خۆشم پێ نیشاندا. هەر ڕۆژتێ دەپەڕی ناڕەحەتی نیگەرانی من زیاتر دەبوو تا ڕۆژێک ڕۆیشتمە لای یوری و پێم وت یوری لە ئۆنا لە مایلا زیندانیە، زۆر نیگەرانم بۆی. یوری پرسی مەبەستت چییە؟ دەبێت بڕۆینە ئەوێ تا بەنهێنی چاوم پێی بکەوێت. دڵم بۆی لێ دەدات. ڕاستیەکە دەوێت گومان دەکەم موناک ئەوی کوشت بێت. یوری ناوچاوانیدا بە یەکدا وتی واز لەم بیرە مناڵانە بێنە، ناتوانی لەگەڵ موناکدا گاڵتە بکەیت. تازە لەلایەنی ئێوە دوو کەس خەیاڵی ئاسوودە بوو لە کەلی شەیتان هاتۆتە خوار. ئەگەر تێبگات ڕۆیشتویتە لای لە ئۆنا دەزانیت چی دەبێت؟ چی دەبێت؟ ئەم جارە هەردووکتان دەکوژێت و منیش بە دوای ئێوەدا دەکوژرێم و چی دەبێت؟ ئەم جارە هەردووکتان دەکوژرێن و منیش بە دوای ئێوەدا دەکوژرێم. یوری دەیویست لەم بیرە پەشیمانم بکاتەوە، بەڵام من سوور بووم و پێم داگرت و سەرنجام یوری وتی ئەمڕۆ بە بیانووی ڕاو دەڕۆینە دەر و چونکە دەبێت لە ڕووبار تێپەڕین من بەلەمەکەم لە ناو گیاکانی بەستێندا حەشارداوە. ئاوابوونی خۆر سوار دەبین و بەیانی زوو دەگەڕینەوە. هەمان ڕۆژ دوای نیوەڕۆ بە بیانووی ڕاو ڕۆیشتینە ناو جەنگەڵ. لەبەر ئەوەی ماوەیەک لە مایلادا بووم ئەوێم باشتر لە یوری دەناسی، بۆیە بە ئاسانی و بەبێ ئەوەی ڕەشپێستەکان پێمان بزانن لە ئۆنام دۆزیەوە. لە ئۆناش لە بینینی من ئەوەندە شادمان بوو کە نزیک بوو بێهۆش ببێت. یوری خێرا شوێنی خۆی دروست کرد و لە ناو گیاکاندا ڕاکشا و تفەنگەکەی لەسەر سینەی دانا و خەوت. من و لە ئۆناش لەژێر نووری مانگدا دەستمان بە وتوێش کرد و دوای ماوەیەک خەو بەسەرماندا زاڵ بوو. لە ناکاو بەدەنجێکی ترسناک لە خەو هەستام. هێشتا چاوەکانم نەکردبوویەوە کە قیژەی مەترسیداری لە ئۆنام بیست و تا هاتمە خۆم ڕوبەڕووی دوو پڵنگی زل و دڕندە بوومەوە. دووری ئێمە لە پڵنگەکان زۆر کەم بوو، دەرفەتی هیچ کارێک نەبوو. تێگەیشتم کە ئەو دوو پڵنگە نێرومێ شەوی پێش وەکو من و لە ئۆنا لە ناو گیاکاندا بەسەریان بردبوو. لە ئۆنا کە لە ترسا دەلەرزی بە هێواشی وتی مەجوڵێ سێری چای پڵنگ مەکە تووڕە دەبێت. من سەری خۆم داخست. لە ئۆناش سەری خۆی سوڕاند. لەم کاتەشدا دەنگی پێ لەسەر گیاوشکەکان دەبیسترا.
هەردوو پڵنگەکە بە خێرایی ڕووی خۆیان سوڕاند. ڕەشپێستێکی چوارشانەی باڵابەرز بە دەنگی لەئۆنا بەڕاکردن خۆی گەیاندە ئەوێ و پڵنگەکان بە بینینی ئەوە لە ئێمە پەشیمان بوونەوە و ڕوویان کردە ئەو. گومانی لەئۆنا ڕاست بوو. هەڵبەت من لەو کاتەدا توانای بیرکردنەوەم نەبوو. وام دەزانی زۆر ترسنۆک بووم، بەڵکو لە بارودۆخێکدا بووم کە هەر کەس دەجاتی من بوایە زراوی دەتۆقی. دوو پڵنگی برسی لە دوو هەنگاویدا کێ توانای ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئەم درڕندانە هەیە، ئەویش بەو دووریە کەمە و ئەو بارودۆخە مەترسیدارە. وتم توانای بیرکردنەوەم نەبوو، ڕاست دەڵێم، چونکە وەک ئەوە بوو کە دەستەم ببووە پارچە گۆشت و ئێسقان بەبێ دەمار، مێشکم کاری نەدەکرد، هەموو هەستەکانیشم بەبێ کەڵک دەبینی. دواتر کە ئەو دیمەنە ترسناکەم لەبەر چاوی خۆمدا وێنە کرد و لە تەنیاییدا دادەنیشتم و بیرم لەو ڕووداوە دەکردەوە جارێکی تر دەستخۆشیم لە بیرتیژی و ئامادەیی زەینی لەئۆنا دەکرد. ئەگەر من بەتەنیا لەو شوێنەدا بوومایە زەق لە چاوی پڵنگەکەم دەڕوانی و لە ئەنجامدا ئەو ئاژەڵە برسیانە هەڵیان دەدڕیم و لە جیاتی ناشتایی دەیان خواردم و ئەم جارەش لەئۆنا گیانی منی لە مەترسیەکی دڵنیا ڕزگار کرد. وتی سەیری چاوی پڵنگم مەکە، تووڕە دەبێت. بە هەمان شێوە کە پێشتر نووسیم سەرم داخست. ڕەنگە ڕەشپێستە ترسا و پەرێشانەکە بووە هۆی پەشیمانبوونەوەی پڵنگ، بەڵام بە هەر حاڵ سەرداخستنی ئێمەش بێکاریگەر نەبوو. ڕەشپێستی داما و لەگەڵ ئەوەی وەک لەئۆنا لە دانیشتوانی جەنگەڵ بوو بەم ڕووداوانە ئاشنا بوو، لەگەڵ بینینی پڵنگ کۆنتڕۆڵی خۆی لەدەستدا و دەستی کرد بە لەرزین. بە درێژایی تەمەن کەسم نەبینیوە و نەمبیستووە بەو شێوەیە بلەرزێت. ئەژنۆکانی سست ببوون و دەلەرزین، وەک دوو ستونی بوومەلەرزە لێدراو. پەنجەی دەستیشی کردەوە و لە بەردەم خۆی داگرتە بووی. وای دەزانی بەم کارە لە هێرشی پڵنگ مەرگی خۆی دەتوانێت ڕێگری بکات. بە هەر حاڵ ئەو داماوە چاوی لە چاوە خوێناوی و ترس ئەنگێزەکانی پڵنگ هەڵنەدەگرت و لە هەمان کادا کە دەلەرزی و دەمی نیوەکراوە بوو زەق سەیری دەکردن. پڵنگی یەکەم کە لە ئێمە نزیکتر بوو چەندین جار بە پەنجەپان و نینۆکە خەنجەر ئاساکانی خۆی لەسەر گیاکان کوتاو تەپوتۆزی لە دواوە لە هەوادا بەرز کردەوە و نەڕەیەکی مەترسیداری کە وەک تەقینەوەی بورکان بوو کردی و پەردەی گوێی منی ئازاردا. چەند جار گیاکانی لە دواوە بەرز کردەوە و هەنگاوێک ڕۆشتە پێش مەترسی بە دڵنیایی لە ئێمە دوورکەوتەوە و لە ڕەشپێت نزیک بوویەوە. پڵنگی دووەم هێشتا هەندێک کات سەیری ئێمە و هەندێک کات سەیری ڕەشپێستەکەی دەکرد، وەک پشیلە دەمی خۆی بەرەو من کردەوە و دەینەڕاند و دیانە زەرد ڕەنگ و زمانە سوورەکەی نیشان دەدا. وا دەهاتە بەرچاو لە هەڵبژاردننی نێچیرەکەی گومانی بوو، نەیدەویست چاو لە ئێمە بپۆشێت و بۆ لای ڕەشپێستەکە بڕوات. لەم کاتەدا مێچکە پڵنگ لە ئێمە دوورکەوتەوە، ئەویش ڕووی خۆی سوڕاند و لە کاتێکدا کردی خست بووە نێوان دوو قاچی وەک پشیلە کە بۆ مشک دەخزێت بەرەو ڕەشپێستەکە ڕۆیشت. ئێستا ترس لە ئێمە دوورکەوتبوویەوە و دەمانتوانی سەربەرز بکەینەوە و سەیری ئەو دیمەنە ترس ئەنگێزە بکەین. کاتێک پشتی ئەو دوونیۆڵە لە ئێمە بوو دەستەکانم دانا و تا هەستم، بەڵام لەئۆنا وتی چی دەکەیت؟ مەجوڵێ بەخێرایی زانیم لەئۆنا ڕاست دەکات. دەنگی خشەخشی گیاوشکەکان لەوانە بوو پڵنگەکان بۆ لای ئێمە بکێشێت. لەو حاڵەدا مامەوە و ئیتر نەجوڵام. ڕەشپێست کاتێک خۆی لە دووسێ هەنگاوی ئەو ئاژەڵەدا بینی دەستی لە گیان شۆرد و دەمی نیوەکراوی خۆی کردەوە و بە هەموو هێز و توانای خۆی قیژاندی. دەنگی ئەو لە ناو دەنگی نەڕەی پڵنگەکان ون بوو. هەردوو پڵنگەکە پێکەوە نەڕاندیان، بەڵام بە خۆشحاڵیەوە پەلاماریان نەدا، تەنیا لەسەر دەست چۆکیاندادا وەک پشیلەیەک لە خوارەوە بپەڕێتە سەر دیوار. وامزانی دەنگی ڕەشپێست بە کەس نەگەشتووە، بەڵام لەم کاتەدا بینیم سێ وەحشی تر بە خێرایی بەرەولای ئێمە دێن و هەر کام ڕمێکی درێژیان لەدەستدایە. کاتێک ئاژەڵێکی دڕندە وەک شێر، پڵنگ بەور و دڕندەکان لەم شێوە خۆی بۆ پەلاماردان و هێرشکردنە سەر مرۆڤ ئامادە دەکات، هیچ کەسێکی تر هیچ کارێکی پێ ناکرێت مەگەر ئەوەی پێش پەلاماردان فریای کەون و بە تیر و کەوان یان ڕم ئاژەڵەکە لە پێ بخەن. ئەم کارە ئەوەندە دژوارە کە زۆری جێبەجێ نابێت، بۆیە ڕەشپێستەکان بوو ئەوەی گیانی ئەو ڕەشپێستە ڕزگار بکەن لە دوورەوە دەستیان بە قاوەقیش کرد. قاوەقیژی کەسانی تر هەندێک کات کاریگەری باشی هەیە و ئاژەڵەکە تووڕە دەکات و سەرنجی بۆ لای کەسانی تر ڕادەکێشێت، بەڵام هەندێک کات کاریگەری خراپی هەیە و پەلاماری خێراتر دەکرد. هەموو ئەم ڕووداوانە لە چەند چرکەیەکدا ڕوویاندا. مەودای گەیشتنی ڕەشپێستی یەکەم و دەرکەوتنی ئەوانی تر ئەوەندە بوو کە ناتوانم بە دڵنیایی بنووسم، یەک خولەک یان دوو خولەک، زیاتر کەمترە. بە هەر حاڵ بۆ ئێمە و ئەو ڕەشپێستە بەدبەختە بە تەمەنێکی درێژ تێپەڕی. پیاوی ڕەشپێست کە بارودۆخەکەی بەم شێوەیە بینی و دەنگی هاوڕێکانی بیست، کەمێک گورەی گرت و بە خێرایی دووسێ هەنگاو ڕۆیشتە پێش. پڵنگ کە چاوەڕێ ئەم جوڵەی لە نێچیرە گەمارۆدراوەکەی نەبوو، پەڕی و دوو بارەخۆی گەیاندەوە دوو هەنگاوی ڕەشپێستەکە. بەڵام ڕەشپێست ئیتر درەنگکردنی بەڕەوا نەدەزانی و لەوێوە کە بەختی ڕەش یەخەی گرتبوو ڕای کرد و ڕێگەی جەنگەڵی گرتە بەر. بەگشتی ڕەشەکان بەو قاچە درێژانەیانەوە جوان ڕادەکەن، بەڵام ئەگەر خێرایی ڕاکردنی ئەوان زیاتر لە ئەسپێکی عەرەبی بێت ناتوانن لە دەست پڵنگێکی برسی دەربازیان ببێت.
ئەو بە خێرایەکی سیر ڕای دەکرد و پڵنگیش بە دوایاندا ڕای دەکرد و دەینەڕاند. من و لەئۆنا لە ناو گیاکانەوە بە جوانی دەمانبینی و لەبەر ئەوەی ئەو شوێنەی ئەو بۆی چوو داری کەمتری لێبوو. من و لەئۆنا لە ناو گیاکانەوە بە جوانی دەمانبینی و لەبەر ئەوەی ئەو شوێنەی ئەو بۆی چوو داری کەمتری لێبوو لەگەڵ ئەوەش بە زۆنگاوەکە کۆتایی پێدەهات. بە چاوی خۆمان بە دوایدا ڕۆیشتین و ڕەشپێست بێ ئەوەی بزانێت بۆ کوێ دەڕوات لە سنووری گیاکان دوورکەوتەوە و بەرەو قامیشڵانی بەرامبەر ڕای کرد. ئێمە هێشتا دەمانبینی. ئەو دوای تێپەڕین لە پانتاییەکی خاڵی لەدار لە تاشەبەردێک ڕۆیشتە سەر. لەم کاتەشدا پەڵنگەکە گەشت و بە پەڕینێک خۆی گەیاندە سەر تاشەبەردەکە. ڕەشپێست دەیویست لەسەر تاشەبەردەکە و خۆی بگەێنێتە سەر دارێکی کۆنا کە لەوێدا بوو. بەڵام دەرفەتی ئەم کارەی دەست نەکەوت و ناچار دەستی بەڕاکردن کردەوە. ئەم خاڵش دەبێت بڵێم ڕەشەکانی جەنگەڵ وەک ئاژەڵەکان بەهێز و چالاکن. پڵنگ لەسەر تاشەبەردەکە پەڕی و ئێمە لە ناو هەوادا بینیمان. بەبێ زێدەڕۆیی پڵنگ لە بەرزایی 20 مەترەوە لەولاتر هاتە خوار و ئەوێ پشتەمەلی ڕەشی بەدبەخت بوو. نینۆکی ئاژەڵی دڕندە کە هەر کام وەک خنجەرێکی پۆڵاینە لە پشت و کەلەکە و ملی ڕەشپێستەکە ڕۆچوو. ڕەشپێست قیژاندی و دەستەکانی بەم لاولادا کردەوە و ڕەنگە بە شوێنێک گیری بکات. بەڵام لە دەوروبەری ئەو بێجگە لە قامیشە بەڕووناسکەکان کە بە کەمێک فشار دەشکان هیچی تر نەبوو. ئەو داماوە زیاد لە ڕادە زەختی لە خۆی کرد کە نەکەوێت و بەم جۆرەش دووسێ هەنگاوی تر ڕای کرد. بەڵام ئیتر نەیتوانی هاوسەنگی خۆی ڕابگرێت و لە ناکاو لە شوێنی خۆی هەڵکەنرا و لە کاتێکدا هێشتا پڵنگ لەسەر پشتی بوو تەقلەیەکی لێدا و ون بوو. لە دوایین ساتەکانی قاچیان بینی و لە دوایین ساتەکانی قاچیمان بینی و قیژەشیمان بیست و جگە لەمانە ئیتر شوێنەوارێک لە ڕەشپێستەکە نەما. لەئۆنا دەستی بەدەم و چاویەوە دەگرت قیژەیەکی کورتی کرد و وتی ڕۆشت ڕۆشت چەقی چەقی یانی چی لەکوێدا چەقی. لەئۆنا بێ ئەوەی دەست لە ڕوخساری هەڵگرێت و وتی زۆنگا و تیمساحەکان ئەویان خوارد پڵنگەکەش چەقی. تازە تێگەیشتم بۆ ڕەشپێست لە دوایین ساتدا تەقلەی لێدا و بۆ قاچەکانی بینرا و ون بوو. دەمیز لە شوێنەکەم هەستم و یارمەتی بدەم بەڵام بەداخەوە ئەم کارە نەدەکرا چونکە ڕەشپێستەکەی تر لە نزیکمانەوە هێشتا سەرقاڵی شەڕ لەگەڵ پڵنگەکەی تر بوون و لەگەڵ ئەوەی بجوڵامایەوە دایانبینیم و ڕسوایی دروست دەبوو. تەنیا یەک کەس من و لەئۆنای لەوێدا بینی بوو ئەو ڕەشپێستەی هاوڕێ لەگەڵ پڵنگەکە لە زۆنگاوەکەدا چەقی. لەبوونی من لای لەئۆنا ئاگادار بوو بە چاوی خۆی ئێمەی بینی بوو. گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 29 بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی سی لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 292. تەنیا یەک کەس من و لەئۆنای لەوێدا بینی بوو. ئەو ڕەشپێستەی هاوڕێ لەگەڵ پڵنگەکە لە زۆنگاوەکەدا چەقی لە بوونی من لای لەئۆنا ئاگادار بوو. بە ناوی خۆی ئێمەی بینی بوو. لە ناوم بیرانەدا بووم کە لە ناکاو چاوم بە دیمەنی شەڕی ڕەشپێستەکان و پڵنگ کەوت و بینیم یەک لەوان ڕمەکەی بە هەموو تواناو هێزیەوە لەلایەک چەقان دەستکی پڵنگەکە و لەو لای دەرچوو. کۆتایی ڕمەکە هێشتا لە ناو دەستی ڕەشپێستدا بوو. پڵنگەکەش بەم برینە کاریگەرە هێشتا هەڵبەزوو دابەزی دەکرد و پەلاماری دەدا و ئەوی بە دوای خۆیدا دەکێشا کە یەکی تریان ڕمەکەی ڕەها کرد. ڕمەکە هەوای بڕی و ڕاستەوخۆ لە سینەی پڵنگەکە ڕۆچوو. ئەمجارە برینەکە کاری بوو. پڵنگ وە کێوێک لە گۆشت و ئێسقان لە شوێنەکەی هەڵکەنرا و نیو مەتر بەرز بوویەوە و کەوت و ئیتر نەجوڵا. لەئۆنا هەرەوەندەی کاری پڵنگی بە تەواو بوو زانی بە منی وت خێرا خۆت داشارە خێرا پەلەکە ئێستا دێن بۆ ئێرە. لە دەوروبەری خۆم ڕوانی و بە دوای شوێنێکی گونجاو بۆ خۆدا شاردن دەگەڕم بەڵام شوێنێک بتوانێت لە چاوی ڕەشپێستەکان دوور کاتەوە نەبوو. ئەگەر لە ناو گیاکاندا هەستامایەدایان بینیم جیاواز لەوەش دڵم بۆ یوری لێ دەدا. دڵنیا بووم ئەو لەم نزیکانەیە بەڵام نەمدەزانی لەکوێ و چونگە تفەنگەکەم لە دەستی ئەودا لەم کاتەدا زیاد لە ڕادە نیازم بەبوونی بوو. بەرزی گیاکانی ژێر پێم لە شوێنێکدا زۆر و لە شوێنێکی دیکەدا کەم بوو. لەئۆنا وتی بۆ وەستاویت لێرە لە ژێرم گیایە خۆت داشارە. هێشتا قسەکەی تەواو نەکرد بوو کە دەنگی خشەخشی گیاکان لە پشت سەرمان ئەستا. بەترسەوە خەنجەرەکەم کێشا و سەیری دواوم کرد. بەڵام بینیم یوری وەک سەربازێک کە دەیەوێت لەژێر تەلە دەرکاویەکان تێپەڕێت بە سک بۆ لای من دێت. لە بینینی زیاد لە ڕادە شادمان بووم. ئێستا کە یوری دێت هەر کێشەیەک زووتر بە ئەنجام دەگەشت.
دیار بوو کە یوری دووریەکی زۆر لەسەر سک خزاوە، چونکە هیلاک بوو. هەناسکە هەناسکی بوو. لێم پرسی: یوری، چی بکەین؟ هەناسەیەکی تازە کردەوە وتی: لە ئێستادا شوێنێک باشتر لە ناو گیاکان نییە. و دەست بەجێ شوێنێک کە لە گیا لێوان لێو بوو نیشانی داوتی: ئێرە. زوو کە وەگەرنە دەرفەت بۆ هەمیشە لە دەست دەڕوات. ئەمەی وت و تفەنگەکەیدا بەدەستم و ڕۆشتە ناو گیاکان. من سەرەتا ئەوم بە گیادا پۆشی و دواتر شوێنێکم بۆ خۆم ئامادە کرد و خۆمدا شارد. لەوە ناش بە گیا منی داپۆشی و بۆەوەی بە تەواوی لەبەر چاون بم خۆی لەوێ دانیشت. ئەوێ تاریک و خنکێنەر بوو. نەم دەتوانی چاوم وەکەم و نە بە جوانی هەناسە بدەم. بار هەناسەیەک بەڕێ گیا و تەپ و تۆز دەڕۆشتە ناو قورگم و سینەم دەسووتا. بە شێوەیەک نزیک بوو کۆکە بم خنکێنێت. تاو شوێنەی ئەگەری بوو زەختم لە خۆم کرد نەکۆکم، بەڵام ئەم فشارم بووە هۆی دەرکەوتنی بەدبەختێکی تر. کەمکەم لوتم کەوتە خوران و نیشانەکانی پژمین دەرکەوت. ڕێگرتن لە کۆکە ئاسانترە لە ڕێگرتن لە پژمە و بەداخەوە لەم کاتەدا من تووشی هەردووکیان بووم. لەم ساتە مەترسیدارانە بوو کە ڕەشەکان بۆ ئاگاداری لە حاڵی زیندانی بەرەو ئەوێ هاتن و من دەنگی خشەخشی قاچیانم لەسەر گیاکان دەبیست. لە نێوان ژیان و مردن یەک خولەکمەودا بوو. ئەگەر دەپژمیمیان دەکۆکیم بەهۆی ڕووداوێکی تر گیاکان دەجوڵانەوە و ئەوان دەیانزانی من لە ژێر کۆگای گیا و وشکەکان خۆمدا شاردووە. هەموو شتێک تەواو دەبوو. هەر لەوێ بێەوەی بمکێشنە دەر بەڕم جەستەیان کونکون دەکردم و جەستەی خوێناوی منیان بەجێ دەهێشت. بێنە بەرچاوی خۆتان، چ حاڵێکمان بوو، چ مەترسیەکی گەورە گەشتە بوو. یەک هەنگاوی ئێمە لوتم دەخورا و ئەمەش بەهۆی هەڵمژینی خۆڵی ژێرگیاکان بوو. هەرچی زەختم لە خۆم دەکرد ڕێگرتن لە کۆکە و پژما دژوارتر دەبوو. نازانم هیچ کات گیرۆدەیم بەڵایە بوون؟ تاقیتان کردوێتەوە کە ڕێگرتن لە کۆکە و پژما چەندە دژوارە؟ دڵم لە ناو سینەمدا دەلەرزی. نەدەمێرا چاوم وەکەم، نەتوانای هەناسەدانم بوو. هەناسەیەکی کوردە بۆ هۆی پژمە و ئەگەر چاوەکانی خۆم وەکردایە پڕ دەبوو لە گژوگیا و لە ئەنجامدا بۆ ماوەیەک بینایی خۆم لەدەست دەدا. دەنگی خشەخشی قاچی ڕەشەکان لەسەر گیاکان بە جوانی دەبیسترا و ئەمە تەنیا شتێک بوو هەستم پێدەکرد. لە ترسی و زەختێک لە خۆمم دەکرد نزیک بوو بخنکێم و لەم حاڵشدا سات بە سات دەنگی قاچی ڕەشەکان باشتر دەبیسترا. نەمزانی چەند سات، چەند خولەک، چەند چرکە تێپەڕی. لە ڕاستیدا تێپەڕبوونی کاتم لەبیر کردبوو. لەو پەڕی خۆشحاڵیدا هەستم کرد ئیتر دەنگ نابیستم. یانی چی بووە؟ ڕەشەکان ڕۆشتون و بە شادمانیەوە گوێم هەڵخست و چونکە دڵنیا بووم کە دەنگی خشەخش و وردبوونی گیاکان لە ژێر زەختی جەستەی ڕەشەکان نابیسرێت، لە دڵڕاوکێ و ترسەکەم کەم بوویەوە. کاتێک مرۆڤ دەکەوێتە تەنگانەوە هەموو بەڵا بەدبەختیەکان هێرشی بۆ دێنن. لەو کاتەدا نزیک بوو دڵم داکەوێت. پژمە و کۆکە گیانمی هێنا بۆ سەر لێو، بەڵام کاتێک دەنگی ئەوان نەما، پژمە و کۆکەش نەما. خورانی قورگ و لوتم لە ناوچوو. لە ژێر گیاکان تەکانێکم بە خۆمدا و جێبەجێ بووم. دەستی ڕاستم درێژ کرد و گیاکانم لەسەر جەستەم لا برد و لەم کاتەدا هەستم کرد شتێک لای من دەجوڵێتەوە. ئەمجارە دەنگی لێکپژانی گیاکان دەبیسرا. دووبارە کەسێک سەرقاڵی ژێر و ژوورکردنیانە. دڵنیا بووم کە ڕەشەکان ڕۆشتون، بەڵام لەگەڵەوەشدا نەمدەوێرا سرم لە ناو گیاکان دەرکەم، چونکە ئەگەر لەوێ بوونایەوە منیان بدیایە کارم تەواو دەبوو. وەستان تا ڕووداوەکان خۆیان ڕووبدەن. خولەکێک دواتر دەنگی لە ئەوانام بیست کە دەیوت: وەرنە دەر، ڕۆشتن. بە بیستنی دەنگی ئەو نزیک بوو لە شادمانیدا بمرم، وەک مەحکوم بە ئیعدامێک کە لە دوایین ساتەکانی جێبەجێکردنی حوکمی ئیعدام حوکمی لێخۆشبوونی پێدەستپێرن. منیش ئاوا حاڵێکم بوو. هەستام. گیاکانم لابرد و هەناسەیەکم بەڕاحەتی کێشا. هەتاو هەموو شوێنێکی ڕووناک کردبووەوە. هەوایەکی ڕۆحبەخش و گیاندەر ڕۆشتە ناو سیەکانم و دەدوت گیانێکی تازەم پێدەبەخشێت. یوریش هاتە دەر و سەیری دەوروبەری کرد. سیر بوو لە ڕوخساری ئەودا شوێنەواری ترس نەدەبینرا و من سرم سۆڕما و بە خۆمم وت بڵی لە بەرد و ئاسن دروستیان کردبێت. ئەو چ جۆرە مرۆڤێک بوو کە لە هیچ ڕووداوێک نەدەترسا. لەوەنا ڕەنگی پەڕی بوو، بەڵام پێدەکەنی و ئارام داهاتە بەرچاو. لێم پرسی: ڕۆشتن؟ مەترسی نەماوە؟ بەڵێ ڕۆشتن، بەڵام گومانیان پێیا کردبوو. شوێن پێی یوری؟ بەڵام گومانیان پێیا کردبوو. شوێن پێی یوری. خێرا پێیوت: یوری، ژێر پێڵاوەکەت ببینم.
یوری قاچی بەرز کردەوە ژێر پێڵاوەکەی نیشاندا. لەوە ناو گوتی بەڵێ ئەوان شوێنپێی یوریان لەسەر زەوی نمدار بینیوە و گومانیان لا دروست بووە. لە کاتێکدا لە مردنی هاوڕێکەیان زیاد لە ڕادە خەمباردا هاتنە بەرچاو منیان خستە ژێر پرسیارەوە. بە خێرایی پرسییم دواتر چی بوو؟ بۆ کوێ ڕۆشتن؟ وتی دواتر لە مایلا دەگەڕێن و ئەگەر بەلەمەکەی ئێوە لە ناو گیاکاندا نەبینن دووبارە دەگەڕێنەوە بۆ لای من. یوری پرسی ئایا لەلایەن ئەوانەوە ترسێک هەڕەشە لە ئێمە دەکات؟ لە ئەونا پێکەنی وتی چاوەڕێن میوانداریتان بکەن. ئەگەر ڕوبەڕووتان ببنەوە بە دڵنیاییەوە شەڕ دەست پێ دەکات و لەبەرەوەی ژمارەی ئەوان زۆرترە بە دڵنیاییەوە ئێوە دەکوژرێن. دوایەوەی ئێوە کوژران نۆرەی منە چونکە ڕووداوەکە بۆ مناک راپۆر دەکرێت و ئەویش من دەکوژێت. لەوەنا جۆرێک قسەی دەکرد کە دەدوت لە ڕووداوێک کە بە دڵنیایی بەم نزیکانە ڕوودەدات باس دەکات. من لە بیستنی ئەم قسانە لەرزیم بەڵام یوری ئارام بوو ڕەنگی نەگۆڕی. دوای ئەوەی لە ئەونا بێدەنگ بوو پرسییم ئێستا دەبێت چی بکەین؟ تۆ دەڵێی چی؟ ئەم جۆرە لە ئەونا بە شێوازی پاڕانەوە وتی پێم باشە بە خێرایی مایلا بەجێ بێڵن. من ڕازی بە مەرگی ئێوە نیم لەبەر من خۆتان بخەنە مەترسیەوە. ئەگەر بە سلامەتی گەشتن ئیتر بیری من مەکەنەوە هیچ کات ڕوو مەکەنە مایلا و من بسپێرن بەدەست ڕوودا و پێشهاتەکان. لە ئەونا دەپاڕایەوە تا کاتێک بەڵێنی لە من وەرگر ئارام نەبوو. منیش بەڵێنم پێدا ئەگەر زیندوو بۆ هۆز گەڕامەوە هیچ کات نەگەڕێمەوە بۆ مایلا. ئەوەش ڕەشپێستەکان لە هاتنی ئێمە بۆ ئەو شوێنە گومانیان لا دروست ببوو. پەرێشان بووم. گریمان بێ مەترسی دەگەشتینە هۆز. ڕەشپێستەکان هەموو شتێکیان بە موناک دەوت. ئەویش بەپێی ئامادە نەبوونی یەک ڕۆژی ئێمە هەموو شتێکی دەزانی. دووبارە ناگایی من بووە هۆی دروستبوونی ڕووداوی مەترسیدار و یوری باڕوانینەکانی خۆی تێگەیاندم مەترسی گەورە لە بەردەمدایە. بارحاڵ چارەیەکمان جگە لە ڕۆشتن نەبوو. لەلەوەنا ماڵاواییمان کرد و بە خێرایی لەوێ دوورکەوتینەوە. چەندین مەترە ولاتر ڕۆشتینە ناو چڕی دارەکان و لە چاوون بووین. بەڵام هێشتا مەترسی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕەشپێستەکانی مایلا لە ئارادا بوو و هەرچی زیاتر دەڕۆشتینە پێش ئەم مەترسیە زیاتر دەبوو. کەمکەم گەشتینە بەستێنی ڕووبار و دەنگی تاڤگە دەبیسترا. لەوێ لە خێرایی هەنگاوەکانمان کەم کردەوە چونکە ماندوو ببووین و من هەنا سەبڕکێم پێکەوت بوو. لە ژێردارێکی گەورەی هۆز وەستام بە بیانووی چنینی مۆس حەوامەوە. یوری سوور بوو لەسەرەوەی لە چنینی مۆس چاو بپۆشم بەڵام برسێتی و تینوێتیم کردە بیانوو. وتم کێشە نییە تۆ لە دارەکە بڕۆ سەر من ئاگادارم. یوری کە هەمیشە دوای کەمێک دژایەتی بە پێشنیازەکانی من ڕازی دەبوو ئەم جارەش بە بێزاری و ناڕەحەتیەوە قبوڵی کرد و قامیشی تفەنگەکەی کردە ملی و لە دارەکە ڕۆشتە سەر. دارەکە زۆر ساف و بەرز بوو. یوری بە دژواری خۆی دەکێشایە سەر. لە کاتی ڕۆشتنە سەر بۆڵەبۆڵی دەکرد و لەژێر لە چاوە قسەی دەکرد. دەمزانی لە دڵدا بە من و عەقڵە مناڵانەکەم جنێو دەدات. پرسییم یوری چی بوو؟ ئەو بەوردی لای ڕاست و ئەو ڕێگەی لێی هاتبووین سەیری دەکرد و لە وەڵامی منداوتی بە دواماندا دێن. پاسەوانەکانی مایلا ڕم و قەمە بەدەست بەرەو ئێرە دێن. دەبێت خێراکەین و گەرنە دەکوژرین. ئەمەی وت و بە خێرایی لە دارەکە هاتە خوار. کاتێک گەشتە خوار بە تووڕەیی سێری کردمەوەتی بۆ وەستاوی با ڕاکەین. هەردووک بەڕاکردن بەرەو لای بەستێنی ڕووبار و شوێنێک کە بەلەمەکەمان لێدا شاردەبوو بەڕێکەوتین. بەڵام بەداخەوە درەنگ ببوو چونکە نیو خولەک دواتر پاسەوانەکان ئێمەیان بینی و بە قاوەقیش بە دواماندا هاتن. یوری سێرێکی دواوەی کردووتی دەبێت بەرگری بکەین. هەڵاتن ئەنجامی نییە. دەست بەجێ تفەنگەکەم لە سەر دەست کرد و لولەکەی لە سەر سینەی یەکەم کەس کە لە ئێمەوە زۆر دوور نەبوو نیشانەگرت. ئەوان کە لە شێوەی کاری تفەنگ ئاگادار نەبوون بەبێ ترس هاتنە پێش و گویان نەدەدا. دەنگی تەقە بەرز بوویەوە و ڕەشپێستی یەکەم وەک کێوێک لە شوێنەکەی بەرز بوویەوە و وەک بەرانێک لە بەرزاییەوە فڕیان دەبێت بە دەوری خۆیدا سوڕاو کەوت. قیژەی ئەو مەرگی کتوپڕی ترسی خستە دڵی ئەوانەوە. یەکێک لەوان قەمەتیژ و پانەکەی خۆی بۆ من هەویشت. قەمە وەک فیشەکە شێتە هەوای بڕی و ئەگەر من بە خێرایی سەری خۆم نەکێشایەتە دواوە سینەمی دەقلیشان. قەمەکە بە ئەندازەی 2 سانتیمەتر ڕۆشتە ناو دارەکە و من لە مردن ڕزگارم بوو. یوری دووبارە تفەنگەکەی لەسەر دەست بەرز کردەوە کە ئەو ڕەشپێستە بکوژێت بەڵام نەیتوانی چونکە لەم کاتەدا دەنگێک لە پشت سەرمان دەبیسترا
کە زیاد لە ڕادە ترس ئەنگێز و گەورە بوو. یوری وەک بڵێ دەیزانی ئەم دەنگە لە چیە و لەکوێوەیە بە خێرایی ئاوڕیدایەوە. منیش جارێکی تر خۆم لە بەرانبەر دێوێکی ترسناک و گەورە دابینی. ئەمەی لە بەرانبەرماندا بوو ئاژەڵێک بوو بەرز، زل و دێو ئاسا، قیافەی وەک مرۆڤ، بەڵام جەستەی لە گوریل گەورەتر و پێست و تووکەکەی سوور ڕەنگ بوو. من لە کتێبەکان ناوی باسێکی کورتم لەسەر ئەورانگوتانی سوور ڕەنگ و مەترسیدار خوێندبوو. ئەو ڕۆژە خۆم ڕوبەڕووی ئەورانگوتانی سوور دەبینی. دووری ئەو ئاژەڵە دڕندە و خوێنخۆرە لەگەڵ ئێمەدا زۆر کەم بوو. ئەگەر یوری سێ گول لە یەک لە دوای یەکی بە دوویدا نەدەتەقان، ڕەنگە لە هەمان ساتی یەکەم بە زەربەی دەست و پێی لە پێ دەکەوتین. گولەکان بەری دەکەوتن، بەڵام برینداری نەدەکردن. بارحاڵ دەنگی تەقەی گولەکان بۆ هۆی بەدرەنگ کەوتنی پەلاماریەوە ئاژەڵە و ئەمەش دەرفەتێکی باش بوو بۆ من کە سیلاحم لە دەستدا نەبوو. دەستبەجێ قەمەکەم لە دارەکە کردەوە و خۆم بۆ بەرگری ئامادە کرد. پاسەوانەکان کە ئێستا لە پشت سەرمان بوون ئێستا بەباشی دەیانتوانی بمان کوژن، بەڵام ئەم کارەیان نەکرد، چونکە ئەگەر ئێمەیان دەکوشت لەمپەڕی نێوان ئەورانگوتان و خۆیان لەناو دەچوو. ئەو ئاژەڵە هێرشی دەکردە سەریان لەبەرەوەی ببینە بەڵاگردانی ئەوان لە کوشتنی ئێمە خۆیان پاراست. خۆشیان نەتوانای ڕاکردنیان بوو، نەتوانای وەقرەگرتن، لە ترسا دەلەرزین و نەیان دەزانی چی بکەن. ئەو ئاژەڵە یەکەم هێرشی کردە سەر من و من بە قەمەکەم زەربەیەکم لەبەری دەستەپان و تووکنەکەیدا و خۆی کێشایە دواوە. یوری وەک مشکێک کە ڕوبەڕووی پشیلە بوو بێتەوە هەنگاو بە هەنگاو دەڕۆشتە دواوە. دەنگی ترسناکی ئەو ئاژەڵە جەنگەڵی دەلەرزاند و مووی لەسەر ئەندامی بیسەرەکەی ڕاست دەکرد. من کە دوو هەنگاو ڕۆشتە بوومە دواوە لە ڕەشپێستەکان نزیک ببوومەوە. کەڵکم لە بارودۆخ وەرگرت و پێم وتن بۆ وەستاون، وەرن یارمەتیمان بدەن. ئەگەر ئەو ئاژەڵە ئێمە بکوژێت ئێوەش دەکوژێت، بەڵام ئەگەر پێکەوە بین دەتوانین گەماڕۆی بدەین و بیکوژین. ڕەشپێستەکان سێری یەکیان کرد و دەست بەجێ هاتنە پێش. ئەوان سیلاحی باشتریان لەدەستدا بوو. لەم جۆرە شوێنانەدا ڕم و تیرروکەوان سەدان جار لە فیشەک باشتر کار دەکات و من کە باش ئەوانم دەناسی وتم گەماڕۆی بدەن، دەوری بگرن و بە هەر شێوەیەک دەکرێت لەم لاولاوە برینداری بکەن، هەوڵ بدەن برینەکانی کاری کوشندە بن. ئەوان بە دەوری ئەورانگوتاندا بڵاو بوونەوە و هەمان شێوە کە من دەمود ئەنجامیان دەدا. ژمارەی پاسەوانەکان لە خولەکی یەکەم 5 کەس بوو. یەکیان بە گولەی یوری کوژرا بوو، 4یان مابوونەوە. لە هەمان ساتی یەکەم یەکیان لەسەر دەستی ئەورانگوتان بەرز بوویەوە و بە شێوەیەک کێشای بە زەویدا کە دەست بە جێگیانیدا. مانەوەستیان و شەڕ و پێکدادان دەستی پێکرد. ئەورانگوتان چونکە دەستی درێژتر بوو باشتر هێرشی دەکرد و ئێمە لە بەرامبەر جەستەی گەورەی ئەو سێ بەرامبەر بچووکتر بووین. یوری دەیویست تەقە بکات، بەڵام ڕێگەم لێگرت و وتم فیشەکەکان بۆ تنگانە هەڵگرا، بۆستە ڕەنگە بە نێزە کوشتمان. کاتێک من و یوری سەرقاڵی ئەموت و وێژە بووین، یەکی تر لە ڕەشپێستەکان لە دەستی ئەو ئاژەڵەدا گرفتار بوو. ئەمیان زۆر دڵتەزێن کوژرا کە بیرهێنانەوەی موو لەسەر ئەندامەکانم ڕاست دەکات. ئەورانگوتان سەری گرتە ناو دەستی و بایدا و وەک ملی چۆلەکە هەڵی کەند و فڕیدا. جەستەی بێسەری ڕەشپێز لە خوێندا پەلەقاژەی دەکرد و بێجوڵا کەوتە سەر زەوی. ئێستا دوو ڕەشپێز مابوونەوە کە دروست بە پێچەوانەی ئێمە وەستا بوون. بەم مانایە کە ئەورانگوتان لە نێوان ئێمە 4 کەسدا بوو، بەم جیاوازیە کە ڕووی لەوان بوو پشتی لە ئێمە. ڕاکردن یەکێک لە ڕێگاکانی ڕزگاری بوو، بەڵام ئەم کارە ترسێکی گەورەی بەدواوە بوو. یوری خێرا سەرنجی منی ڕاکێشا. دەدوت سەرەتا خۆشی بیری لەم خاڵە کردبووە و دواتر پەیزانی. بارحاڵ ئەو پێی وتم با پاسەوانەکان ڕابکەن، چونکە ئاژەڵەکە بەدوایاندا دەڕوات و ئێمە ڕزگارمان دەبێت. فکرێکی باش بوو، بەڵام کێ دەیوت پاسەوانەکان دەیانەوێت ڕابکەن؟ لەکوێوە دیار بێت کە ئەوانیش هەستیان بەم خاڵە نەکردبێت؟ دوو ڕەشپێستەکەی تر توانای هێرشکردنیان نەبوو. تازە تێگەیشتە بوون کە شەڕکردن لەگەڵ ئەو ئاژەڵە دێو ئاسایە کارێکی ئاسان نییە و بێجگە مەرگ ئەنجامێکی تری نییە. بۆیە دەستیان لە هەوڵدانی بێهۆ هەڵگرت و چاوەڕێی پێش هاتەکانیان کرد. لەم کاتانەدا مرۆڤ زیاتر سەرنجی بۆ لای موعجیزە و ڕووداوە تایبەتەکان ڕادەکێشێت. وەرەنگە لەو ساتە پڕترسانشدا ئەوان چاوەڕێ بوون. هەورە تریشقەیەک ئەو دێوە زلە لە پێ بخات، گیانیان ڕزگار بکات. کاتێک کار گەشتە ئێرە جارێکی تر بە یوری وت چاوەڕێی چیت؟
یان دەبێت ڕابکەین یان دەبێت ئەم ئاژەڵە بکوژین. ئەم ڕەشپێستە داماوانە تاوانیان چییە؟ یوری وەڵامی نەدامەوە. لە کاتی بیرکردنەوەدا دەهاتە بەرچاو، چەند ساتێک بە بێدەنگی تێپەڕی و سەرنجام وەک بڵێ ڕێگە چارەیەکی عاقڵانەی دۆزی بێتەوە، بزەیەکی گرت و وتی: نەخشەیەکم کێشاوە. باوەڕی تۆ چییە؟ پرسییم: چ بیرێک؟ پلانی تۆ چییە؟ دووبارە وەڵامی نەدامەوە و لە جیاتی وەڵامدانەوە هەنگاوێک لە من دوور کەوتەوە و بەدەنگی بەرز ڕووی کردە پاسەوانە ڕەشپێستەکان. لە ترسا چاوەڕێی مەرگیان دەکردووتی: ئەم ئاژەڵە ئێوە دوانەش وەک ئەوانی تر دەکوژێت، بەڵام من بەم داردەستە سحریە خۆم دەتوانم ڕزگار بکەم. ئەورانگوتان بە بیستنی دەنگی یوری ڕی بەرەو لای ئێمە سوڕان، بەڵام یوری بە خێرایی جێگاکەی گۆڕی، لەوێ دوورکەوتەوە و دووبارە لەگەڵ ڕەشپێستەکاندا دەستی بە قسەکردن کرد. چاوەکانیان دەبریسکایەوە و دیار بوو لەم پێشنیازە زیاد لە ڕادە شادمانن. یوری درێژەیدا: بەمەرجێک بڵێن ئێمەتان لە مایلادا نەبینیوە و هیچ بە موناگ نەڵێن، من بە داردەستەکەی خۆم ئەم ئاژەڵە دەکوژم. ڕەشپێستەکان پێکەوە وتیان ئەم کارە دەکەین، قسە ناکەین، دڵنیا بن. یوری دوای بیستنی بەڵێن و دڵنیایی لەوەی هیچ شتێک بە موناگ ناڵێن، وەک ئاژەڵێکی دڕندە و خوێنخۆر پەلاماری ئەورانگوتانیدا و میلی هێنایەوە و لە چەند هەنگاوی ئەو ئاژەڵەدا وەستا. ئەورانگوتان کە بە هیچ جۆرێک چاوەڕوانی بینینی ئەو لە نزیکەوە نەبوو، دەستی بردە پێش و زەربەیەکی بۆ سەری یوری نارد، بەڵام یوری خۆی کێشایە دواوە و لە مەترسی وردبوون ڕزگاری بوو. من لە پشتەوە لە ئەورانگوتان نزیک بوومەوە، سیلاحەکەم تەنیا و قەمەتیژە بوو کە ڕەشەکان هاویشتە بوویان. یوری لولەی تفەنگەکەی ڕێک لە بەرانبەر سەری ئەورانگوتان گرت و تەقەی کرد. دڵنیا بووم گولە لەو دێوەدا کاریگەر نابێت و گولە وەک سوژنێک کە بەردیوارێکی پۆڵاین بکەوێت دوور دەبێت. بەڵام یوری لە کارەکەی خۆیدا کارامە بوو، شوێنێکی نیشانەگر کە لە 100% سەرکەوتنی لەگەڵدا بوو. گولەی یەکەم ڕاست لە چاوی ئەورانگوتان چەقی و لە پشتە سەری دەرچوو. ئەو ئاژەڵە گەورەی وەک کێوێک لە زەوی هەڵکەند و فڕیدا. کوژرانی ئەورانگوتان لە جێگای خۆیدا بووە هۆی شادمانیم، بەڵام کە شتێک زیاتر خۆشحاڵی دەکردمەوە بوو کە دەمبینی پاسەوانەکان لەبەر سەر سوڕمانی زۆر لە شوێنەکەیاندا وشک بوون و وەک دوو پەیکەری ڕەشی بێدەنگ و کەب بوون. ئەوان گومانیان نەدەکرد داردەسە جادوویەکەم هێزەی هەبێت و ئێستا کە بە چاوی خۆیان دەیان بینی نەیان دەتوانی لەسەر سوڕمانی خۆیان ڕێگری بکەن. هێشتا نەیان دەوێران نزیک ببنەوە. یوری وتی: لە تفەنگ دەترسن؟ بەڵام بە بۆچوونی من ئەوان لە جەستەی بێگیانی ئەورانگوتان دەترسن. بارحاڵ کاتێک دڵنیا بووین مردووە، خۆمان گەیاندە سەری و سیرمان کرد. بە بەراوردێکی ورد باڵای ئەو ئاژەڵە دوو بەرامبەر و نیوی من و یوری بوو. قامکەکانی دەستی بەم جیاوازیە کە قەویتر و درێژتر بوون لە قامکی مرۆڤ دەچوون. یوری پێش هەر شتێک ئاژەڵەکەی پشکنی وتی: مێچکەیە و مناڵیشی لەسەردایە. بە دڵنیاییەوە لەم ناوەدا ژمارەیەکی زۆر ئەورانگوتان دەژین و ئەگەر بزانن ئێمە یەکێکمان لەوان کوشتووە نایەڵن ئاسوودەبین و تا تۆڵەی نەستێنن ناگەڕێنەوە. ئەورانگوتان بە پێچەوانەی گوریل زیاد لە ڕادە ڕقاوی و فێڵبازن. دەبێت ئاگاداری خۆمان بین و من گوێم لە قسەکانی نەبوو. دەمویست پێستی سوڕەنگی و جوانی ئەورانگوتاندا بماڵم، لەگەڵ خۆمدا بیبم. ئەم بابەتەم لەگەڵ یوریدا باس کردەوەتم: ئەگەر ئەم پێستە لەگەڵ خۆمان بەرین بۆ ئەمریکا، بە دڵنیاییەوە بە $10,000 دەیفرۆشین. ئەگەر بازرگانانی پێست لێمان نەکڕن، چونکە پێستی ئەورانگوتان سوورە، بە مۆزەخانەیان دەستگازانستیەکان بە نرخێکی بەرز دەیفرۆشین. یوری ڕەزامەندی نیشانداوەتی: مانەوە لەم شوێنەدا زۆر مەترسیدارە، جیاواز لەوەش داماڵینی پێستی ئەم ئاژەڵە لە توانای ئێمەدا نییە و تەنیا ڕەشپێستەکان دەتوانن ئەم کارە بکەن. یوری دەیویست پەشیمانم بکاتەوە، بەڵام من سوور بووم و پێم داگرت و سەرنجام تەسلیم بووم. دوو ڕەشپێستەکە هێشتا وەک پەیکەرێک لەبەرد لەوێدا وەستا بوون. بانگی کردن. ئەوان دەترسان نزیک ببنەوە، بەڵام یوری ورەی پێدانەوەتی: مەترسن، مردووە، وەرن. ئەوان هەنگاو بە هەنگاو وەک بیانەوێت لە داری ئەعدام نزیک ببنەوە، لێمان نزیک بوونەوە. یوری سەرەتا لەبارەی مەرجێک کە پێشنیاری کردبوو قسەی کردەوەتی: ئەگەر لەبارەی ڕووداوەکانی ئەمڕۆ لەگەڵ موناگدا قسە بکەین و ئەو لە هاتنی ئێمە بۆ مایلا ئاگادار بکەنەوە، لە هەر شوێنێکدا بن بە داردەستەکەی من دەکوژرێن. ئەوان توانای قسەکردنیان لەدەستدا بوو، بۆ ئەوەی وەڵامیاندا بێتەوە
یەک لەوان سەری وەک پشڕاستکردنەوە بۆ قسەکانی یوری تەکاندا. گێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی سی. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم سۆران جەمال.